پاری 21 ڕێگەی کۆتایی کاتێک لە هەموو شێوازەکان ئەنجامتان دەست نەکەوت ئەوە دەستە و دامێنی ئەم شێوازە ببن. ئازیزانم، چارلز شواب بەڕێوەبەری گشتی کۆمپانیای داڕشتەی کانزا پرسیاری دەکرد لە بەڕێوەبەری کارخانە کەنەی دەتوانی کرێکارەکان بەکاری لە ڕادەی گونجاو بکات و کارێک بکات کە بەرهەمی کارخانەکە زیاد ببێ. گوێ لەم گوتەیەیان بگرن بێچێژ نابێت. چارلز شواب هۆی چییە کە بەڕێوەبەرێکی شیاوی وەک تۆ ناتوانێت کرێکارەکان ناچار بەکار بکات؟ بەڕێوەبەری کارخانە باوەڕتان هەبێت خۆشم تیاماوە. چارلز، دەتوانیت بڵێیت تا ئێستا چیت لە بەرامبەر کردوون؟ بەڕێوەبەر: هەر کارێک کە بە مێشکمدا بهاتایە. چارلز: وەکو چی؟ بەڕێوەبەر: نازیانم کێشاوە، سوکایەتیم پێکردوون، بە قوربان و بە ساقەیان بووم، پاڵم پێوە ناون، سوێندم داون، تەهدیدم کردوون. چارلز: چۆن تەهدیدت کردوون؟ بەڕێوەبەر: بە تووڕێیەوە جنێوم پێداون و تەهدیدیشم کردوون کە ئەگەر کەمکاری بکەن دەریان دەکەم، بەڵام ئاکامی نییە، ئەوان ئامادەی هاوکاریکردن نین. ئەم گفتوگۆیی نێوان چارلز و بەڕێوەبەری کارخانە لەو سەعاتانی عەسردا بوو کە کرێکارەکانی ڕۆژ کاریان تەواو دەبوو. جێگایان دەدا بە کرێکارەکانی تاقی شەو. چارلز کە سەیری تەواوبوونی کاری ڕۆژی دەکرد بە بەڕێوەبەری وت: تکایە پارچەیەک تەباشیرم بدەرێ. بەڕێوەبەری کارخانە کەنەی دەزانی مەبەستی چارلز شواب چییە، بە تێڕوانینێکی پرسیاراوی پارچەیەک تەباشیری هەڵگرت و لە دەستی ئەودا داینە. چارلز ڕووی کردە دەستەیەک لەو کرێکارانەی کە دەیانویست بچنە دەرێ و لێی پرسین: ئەمڕۆ چەند جارتیانەکەتان پڕوخاڵی کردوتەوە؟ کرێکارەکان کە مەبەستی چارلز شوابیان بۆ دەرنەکەوت بوو وەڵامیان دایەوە 6 کارمان کردووە. چارلز شواب بەبێ هیچ ڕوونکردنەوەیەک بە تەباشیر لەسەر کاشی هۆڵەکە بە گەورەی نووسی 6. نووسینەکە ئەوەندە گەورە بوو کە سەرنجی هەمووانی ڕادەچێشا. بە ڕۆشتنی کرێکارەکانی ڕۆژ نۆرەی کرێکارانی شەو هات کە بچنە ساڵۆنی خۆ ئامادەکردنەوە و جلگۆڕین. ئەوان بەبینینی ژمارە 6 تێگەیشتن کە ئەوە ئاماری کاری کرێکارانی ڕۆژە. کرێکارانی شەو خۆنەویستانە هەستان بەوەی کە باڵابوونی خۆیان بۆ کرێکارانی ڕۆژ دەربخەن. ئەوان کاتێک شوێنی کاری خۆیان بەجێهێشت لە بری ژمارە 6 ژمارەی 7یان لەسەر نووسی کە دەرخەری کاری شەویان بوو. کرێکارەکانی ڕۆژ بەبینینی ژمارە 7 بەڵینیاندا کە دەرسێکی وهەیان دابدەن کە هیچ کاتێ خۆیان بە باڵاتر دانەنێن. ئەوان عەسر کە چوونەوە بۆ ماڵەوە لە بری ژمارە 7 ژمارەی دەیان لەسەر زەویەکە نووسی کە سەرنجی کرێکارەکانی شەوی بۆ ڕکەبەرایەتی ڕادەچێشا. بارودۆخ بەم جۆرە بەردەوام بوو تا سەرنجام وای لێ هات کە بەرهەمی کارخانەیەشی لە حاڵەتی وەستان و بەرشکست بوون نەک تەنها زیاد بکات، بەڵکو ئاستی بەرهەمهێنانی کارخانە لە ڕیزی یەکەمی کارخانەکانی توانەوەی کانزادا خۆی بینیەوە. چارلز شواب سوودی لە چ شێوازێک وەرگرت بۆ ناچارکردنی کرێکارەکانی بەکاری زیاتر؟ با خۆی وەڵام بداتەوە. چارلز شواب ڕای من هەمیشە دەربارەی دروستکردنی ڕکەبەرایەتی شەریفانە بووە. ئەم جارەشیان هەر سوودم لەمە وەرگرت. پرسیار: لە هەر بارودۆخێکدا هەر ئەوە پێشنیار دەکەن؟ چارلز: مەبەست لە ڕکەبەرایەتی خستنەوەی بربەرەکانەی پەست و نادروست کە تەنها مەبەست پارە بێت نییە. باشتر بڵێم من مەیلی باڵابوون لە تاکەکاندا دەوروژێنم. چارلز شواب لەسەر حەقە. مەیلی زاڵبوون، بانکهێشت بۆ ڕوبەڕووبوونەوە لە ڕێگە دروستەکانەوە شێوازی دروستی و ڕوژاندنی پیاوانی پڕهەڵایە. ئایا تیۆدۆر ڕۆزفڵد بە بێچوونە مەیدانی ڕکەبەرایەتی دەیتوانی وەک سەرۆک کۆمار هەڵبژێردرێ؟ بێگومان نە. چۆن ئەو سوارکارە تووڕەیە کە تازە لە کوبا گەڕابەوە بەبێ تەحملکردنی سەختیەکانی ڕوبەڕووبوونەوە کاتێک کە ڕۆزفڵد وەک فەرمانداری ویلایەتی نیویۆرک هەڵبژێررا، ڕکەبەرەکانی زانیان کە ئەو لە دانیشتوانی نیویۆرک نییە، واتە هەرگیز لەم ویلایەتەدا بە شێوەی هەمیشەیی جێگیر نەبووە. کاتێکە ڕۆزفڵد بۆی دەرکەوت کە ڕکەبەرەکانی پەنجەیان خستوتە سەر چ خاڵێکی هەستیار، ترسا و هیچی وای نەمابوو لە ڕکەبەرایەتیەکە پاشەکشێ بکە. لەم کاتەدا بوو کە تۆماس پلاست هەستی جوامێری ئەوی وروژان. پلاست بەدەنجێکی وەها کە ڕۆزفڵد هەرگیز لە یادی نەکات وتی: باوەڕ ناکەم قارەمانی گردی سانەپوان ئەمە دەترسنۆک بێت. ئەم ڕستە وروژێنەرە بووە هۆی ئەوەی کە ڕۆزفڵد جارێکی تر بچێتەوە گۆڕەپانی ڕوبەڕووبوونەوە و ڕێگەیەک بگرێتە بەر کە مێژوو ناچار بێت تۆماری بکات. بانکێشتی ڕۆزفڵد بۆ بربەرەکانیکردن بە یەک ڕستە نەک تەنها ژیانی خودی ئەوی گۆڕی، بەڵکو کاریگەریەکی واقعی هەبوو لە مێژووی ئەمریکادا. چارلز شواب ئاگاداری توانایەکی باڵا بوو کە خۆی لە بانکێشتکردن لە ڕوبەڕووبوونەوەدا دەبینیەوە، هەروەها بۆرس بلات و ئال ئسمیت. ئەو کاتێ ئال ئسمیت فەرمانداری نیویۆرک بوو، زیندانی بەناوبانجی سینگ سینگ بەبێ سەرۆک و سەرپەرشتیار مابەوە. ڕۆژانە ئەو هەواڵە ناخۆش و نەشیاوانەی زیندان فەرمانداری نیویۆرکی ئازار دەدا. ئەو هەڵانەی کە دەربارەی خراپی بارودۆخی زیندان و زیندانیەکان دەگەیشت سەرنجام ئال ئسمیتی ناچار کرد تا کەسێکی شارەزاو لێ هاتوو بۆ بەڕێوەبردننی زیندانی سینگ سینگ هەڵبژێرێ، بەڵام ئەم کەسە دەبێت چ کەسێک بێت. ئال ئسمیت ماوەیەکی زۆرە کە زیندانی سینگ سینگ بۆ ئێمە بۆتە دەردەسەر. لوئیس لاوس کە وای دەزانی ئیسمیت بەنیازە دەربارەی ئیدارەی زیندان لەگەڵ ئەودا ڕاوێژ بکات، بە خۆشڕوویەوە وتی سینگ سینگ نەک تەنها زیندانێکی سیاسیە، بەڵکو بابەتێکی سیاسی زەقە و بۆ بەڕێوە
بەڕێوەبردننی ئەو زیندانە ناکرێت سوود لە کەسی ئاسایی وەربژیرێت. ئال ئسمیت دەست بەجێ چاوی بڕیێت چاوی لاوس وتی ئایا سەرپەرشتی زیندانەکە دەگرێتە ئەستۆ چونکە لەبەر ئەم ئیشەیە هەروەک خۆت وتت پێویستمان بە پیاوێکی بە تەجروبە و خاوەن توانایە. لوئیس لاوس لە بەرامبەر پرسیارەکەی ئیسمیت داماوەیەک بەبێ دەنجی مایەوە بیری کردەوە. ئەو بیری کردەوە کە ناتوانێت ماوەیەکی زۆر لەسەر ئەم کارە بەردەوام بێت چونکە سینگ سینگ چاوێکی زۆری لەسەر و کۆمەڵێکی زۆر پیا و خراپ دەبرێت ئەوێ. ئایا سەرپەرشتیکردنی سینگ سینگ بایەخی ئەوەی هەیە کە ئەم پێگەی ئێستای خۆم لەدەست بدەم؟ ئیسمیت کاتێک بینی کە لاوس دوودڵە و ڕاڕایی هەیە پێیوت بەڕێز لوئیس لەوەی کە دەترسن ئەم پۆستە وەربگرن سەرزەنشتان ناکەم و ئەگەریش قبوڵینەکەن لە لای منەوە بەخشراون چونکە کارێکی دژوارە پێویستی بە توانای بەڕێوەبەرایەتێکی باش و هەندێک مەسەلەی تر هەیە. من بە گومانبردننی ئەو تایبەتمەندیانە کە لە ئێوەدا بوو دەمیست ئەم کارەتان پێڕابسپێرم. قسەکانی ئیسمیت بووە هۆی وروژاندنی هەستی باڵابوون و باڵاخوازی لاوس. ئەو کە دەیویست سەرچاوەی کاروبارە بە بایەخەکان بێت هەر لە هەمان دانیشتندا ڕازی بوو کە بچێتە زیندانی سینگ سینگ. ئەمە جێی سەرنجە کە بۆ ئێوەی بڵێم ئەو یەکێک بوو لە گەورەترین ئەو بەڕێوەبەرانەی کە زیندانی سینگ سینگی مێژوویی بەخۆیەوە بینی. هەزاران هەزار نوسخە لەو کتێبەی ئەو کە لەژێر ناوی 2000 ساڵ لە سینگ سینگدا نووسی فرۆشرا. چەندەها جار لە ڕادیۆ چاوپێکەوتنی لەگەڵ کرا و دەربارەی کارەکانی لە ناو زینداندا قسەی دەکرد. لەو داستانانەی کە دەربارەی زیندانیەکانی سینگ سینگ دەیجێڕایەوە چەندەها جار فیلم ئامادەکراوە. شێوازی ئەو لە باشترکردنی حاڵی زیندانیەکان زۆر کاریگەر بوو بەرەنجامی درەوشاوی هەبوو. شێوازی تەجروبیەکانی ئەو نەک تەنها لە باشبوونی بارودۆخی سینگ سینگدا کاریگەری هەبوو بەڵکو لە چاکبوونی بارودۆخی ئیداری تێکڕای زیندانەکانی ئەمریکادا ڕۆڵی باشی بینی و ئەم ڕۆژە کراوە بەڕێسایی بەڕێوەبەرایەتی زیندانەکان. بەڕێز هاردی فاریستۆن دامەزرێنەری کارخانەی تایە دروستکردنی فاریستۆن دەیگوت پاش ئەزمون و تەجروبەیەکی زۆر بۆم دەرکەوتووە کە پارە بە تەنها بەس نییە بۆ وروژاندنی خەڵکانێکی دروستکار و نەجیب بەواتایەکی تر بۆ یەکبوون و پاراستنی تاکە بەرجەستەکان بەست نییە گرنگ بەشداریکردنی ئەوانە لە یادیدا بەڕچاوکردنی ئەوەی کەوترا شتێک کە تاکە سەرکەوتەکان حەزیان پێیەتی ئەمەیە بەشداری لە یاریدا بەواتایەکی تر بەدەستهێنانی هەل بۆ دەربڕینی هەبوونی هەلپەیداکردن بۆ خۆ دەرخستن لە ڕێگەی ڕکەبەرایەتی دەبێتە هۆی ئەوەی تاکو خەڵک بەهرەکانی ناخی خۆیان دەرببڕن بۆ دروستکردنی ڕکەبەرایەتی سوود لە وروژاندنی مەیلی باڵابوون و هەستی گرنگبوون ببینن بۆ هاوبیر و ڕاکردنی تاکەکان لەگەڵ خۆتاندا هەوڵ بدەن تا هەستی ڕکەبەرایەتی لە تاکە جێمەبەستەکانی خۆتاندا بوروژێنن. پاری 22 کاتێک کە سەرزەنشتکردنی کەسانی تر پێویست دەبێت ڕێگەی دەستپێکردنی بەم جۆرەیە. خۆشەویستانم لە سەردەمی دەسەڵاتی کالوین کولیج لە پۆستی سەرۆکۆماری ئەمریکادا یەکێک لە ڕۆژەکانی کۆتایی هەفتەی دۆستی کە لە کۆشکی سپیدا داعوەتی هەبوو لە شێوازی مامەڵەکردن سەرۆکۆمار بەم جۆرە قسەی بۆ ئامادەبووان دەکرد. کاتێک چوومە نووسینگەی سەرۆکۆمار بینیم نووسراوێک کە سکرتێرەکە تایپی کردبوو بەدەستیەوە بوو. کالوین دەست بەجێ بە سکرتێرەکەی وت ئەو جلەی کە ئەمڕۆ لەبەرتان کردووە واقعاً جوان و پڕبەبەری ئێوەیە. ئەم جلە زیاتر ئێوەی سەرنجڕاکێش کردووە. سکرتێرەکە بەڕادەیەک لەم ستایشەی کاوین کولیج وروژا کە دەست و پێی خۆی ون کرد و ڕوخساری لە شەرمدا سوور هەڵگەڕا. ئەمە باڵاترین ستایشێک بوو کە یەک سەرۆکۆماری کەمدوو دەیتوانی لە سکرتێرەیەکی کردبێ. کالوین دەست بەجێ بەبینینی وروژانی سکرتێرەکە بەهێمنی و هەمان ئەو لەحنەی کە لە ستایشدا بەکاری هێنابوو درێژەی بە قسەکانیدا. بەڵام ئێستا خۆتان ون مەکەن. ئەم قسەم کرد کە خۆشحاڵتان بکەم و بزانم خەڵکی تر سەرنجی هەیە بۆتان. هەر لەبەر ئەم سەرنجەی من بۆ ئێوە و کارەکانتان دەمەوێت لەمەودووە لە خاڵداناندا بۆ نووسینەکان زیاتر وردکار بین. ئەم شێوازە بۆی هەیە لە تێڕوانینی ئەودا کەمێک ڕق بێت. بەڵام لەلایەنی دەروونزانیەوە هیچ عیب و ڕخنەیەکی نییە. بیستنی وتەی نەگونجاه و ناسروشتی لە کاتێکدا بەر لەوە وتەی سروشتی و جوانمان بیست بێت ئازاردەر نییە. سەرتاشەکان بەر لە تاشینی ڕیش و مۆکانی دەموچاو بەکەمی مەعجونی ڕیشتاشین نەرم دەکەن. ئەم هەوڵە بەواتای هەموارکردنی ڕێگا و ئامادەکردنی زەمینەیەک. مەکینلی لە ساڵی 1896دا بۆ گەیشتن بە پلەی سەرۆکۆماری لە ڕوبەڕووبوونەوەدا لەگەڵ یەکێک لە ئەندامە پلەبەرزەکانی حیزب کە دەقی وتارێکی بۆ هەڵبژارنەکانی سەرۆکۆماری ئامادە کردبوو بەم جۆرە مامەڵەی کرد. ئەم دۆستە حیزبیە دەقی وتارێکی ڕێخستووە و بەڕای خۆی لە وتارەکانی دومستن، دانیل، وبستەر، سیسرون و باتریک هەندری کە وتاربێژی بەناوبانگ بوون باشترە. ئەم کەسە دەقی وتارە نەمرەکەی خۆی بە دەنجێکی بەرز بۆ مەکینلی خوێندەوە. لەم دەقەدا خاڵی
سەرنجڕاکێشی زۆری تێدا هەبوو، بەڵام لەگەڵ ئەو کات و شوێنەدا نەدەگونجا و ممکن بوو لافاوێک ڕخنە بە دوای خۆیدا بهێنێت. مەکینلی کە حەزی نەدەکرد هەستی ئەو پیاوە بریندار بکات و ئاگری شەوق و زەوقی دامرچێنێتەوە و لە هەمان کاتدا لە بەرزبوونەوەی ئاستی ڕخنەکانیش دەترسا، بە شارەزایی تەواوەوە توانی دەقەکە چاک بکات و نووسەر هەن بدا بیر و ڕای گوێگرانیش دەستەبەر بکە. مەکینلی بە نووسەرەکەی وت: دۆستی ئازیزم، ئەم وتارە زۆر باڵا و بەشکۆیە، گومان ناکەم کەسێک بتوانێت باشتر لەمە دەقی وتارێک ئامادە بکە. لە بواری زۆردا هەمان شتێکە کە دەبێت ببێت و هەمان ئەو شتانن کە دەبێت پێشکەش بکرێ، بەڵام وا دەزانی بۆ ئەم کاتە تایبەت تێش گونجاو بێت. لە ڕوانگەی من و ئێوە دەقی وتارەکەی زۆر باڵایە، گومانم نییە، بەڵام لە گۆشەنیگای ئامانجەکانی حیزبەوە چییە؟ وەرە بەیەکەوە بابەتەکە لێک بدەینەوە تاکو بزانین چی کاریگەریەکی لەسەر ئەندامەکان و ئامانجەکانی حیزب دادەنێت. بەڕای ئێوە ئەو خاڵە تێڕوانینانەی کە دەیخەمە بەردەمتان باشتر لەم دەقەدا پێداچوونەوەی بکەن تاکو جێی ڕخنەیەکی تێدا نەهێڵیتەوە. پاش ڕێخستنەوەی نوسخەیەکیشی بۆ من بنێرە تا لەو کارە بێوێنەی ئێوە بێبەهرە نەبم. نووسەر بەبێ کەمترین ڕەنجانێک ئەو کارەی کرد بە یارمەتی مەکینلی بۆ یەکێک لە گەورەترین و تاربێژانی بواری هەڵبژاردن لەو سەردەمەی خۆیدا. مەکینلی بە قەڵەمیشین نووسینەکەی ئەوی چاک کرد، بەڵام بەرلەوە بەستایشکردن ڕێگر بوولەوەی ئەو بڕنجێ. مۆڵەتم بدەنێ لێرەدا دووهەمین نامەی بەناوبانگ کە ئیبراهام لینکۆڵین لە سەردەمی دەسەڵاتی پلەی سەرۆکۆماریدا نووسی نەقڵ بکەم، بەڵام بەرلەوە خراپ نییە. سەرنج بدەین بۆ چارەنووسی نامە و هاندەرەکانی نووسینی ئەو نامەیە. یەکەمین نامەی بەناوبانگی لینکۆڵن نامەیەکە کە ئاراستی ژنێکی مەسیحی کرد کە 5 منداڵی لە شەڕدا کوژرا بوو. بۆ هەیە لینکۆڵن ئەم نامەیەی لە ماوەی 5 خولەکدا نووسی بێ، بەڵام ئەم نامەیە لە مەزاتی ساڵی 1925دا بە بڕی $12,000 فرۆشرا. ئەم بڕە بەرامبەرە بەو بڕەپارەی کە لینکۆڵن توانی بووی پاش نیو سەدا بۆ خۆی دەستەبەری بکات. ئەم نامەیە لە ڕۆژی 26 ئەپریلی ساڵی 1853 لە کاتێکدا شەڕەکانی ناوخۆ بە توندی لە ئارادا بوو نووسرا. ژەنڕاڵەکانی لینکۆڵن پاش 18 مانگ لە شکستێکی خەماوی بەرەو شکستێکی خەماویتر وەڕێدەخران. ئاکام بێزگە لە شەڕ و وێرانی مرۆڤ کوشتن، هەرج و مەرج و بەرەڵایی هیچی تر نەبوو. نەتەوە تەنجیان پێ هەڵچنرا بوو، هەزاران سەرباز وازیان لە سوپا هێنابوو. تەنانەت ئەندامانی حیزبی کۆماری خوازی مەجلیسی سەناش شۆڕشیان بەرپا کردبوو. دەیانویست لینکۆڵن ناچار بکەن کۆشکی سپی جێبێڵێت. لینکۆڵن بەوانی گوت: ئێمە ئێستا لە کێشەی لە ناوچونداین، وا دێتە پێشچاو کە تەنانەت خوای گەورەش لە دژی ئێمەیە. من بچووکترین کازیوەیەکی ئومێد بەدی ناکەم. نامەکەی لینکۆڵین لەوەها سەردەمێکی پڕ هەرج و مەرجی و نەکبەتباریدا نووسرا. لینکۆڵن لە نامەکەیدا کە دەقەکەی دەنووسین بەنیاز بوو یەکێک لە ژەنڕاڵەکان تەمێ بکات و لە جێی خۆی دایمرچێنێتەوە. ئەم ژەنڕاڵە بەهات و هاوار و ئاژاوەنانەوە هەندێک کاری نەگونجاو و نەشیاوی دەکرد. ئەمە لە کاتێکدا کە چارەنووس و کاروباری مەملەکەت بەوەوە پەیوەست بوو. بەڕێزان پێدەچێت ئەم نامەیە تند و تیژترین نامەیەک بێت کە لینکۆڵن لە سەردەمی سەرۆککۆماریدا نووسی بێتی، بەڵام ئەو بەر لە ڕاگەیاندنی هەوڵەکان و هێرشکردنە سەری هەستا بەستایشکردنی ئەو ژەنڕاڵە کە ناوی هوکر بوو. بێگومان هەڵەکانی ژەنڕاڵ هوکر زۆر نەشیاو بوو، بەڵام لینکۆڵن ژیرتر و سیاسیتر بوو لەوەی کە بابەتەکە بەم جۆرە ئاراستە بکات. لینکۆڵن پاش ستایشکردنی هەوڵەکانی ژەنڕاڵ هوکر لەوەها ڕستەیەک سوودی بینی. کۆمەڵە شتێک بوونیان هەیە کە دەربارەی ئەوانە بەڕادەی پێویست لە ئێوە ڕازی نیم. دەقی نامەکەی لینکۆڵن بەم جۆرەیە: من بەم هۆیەوە ئێوەم وەک سەرۆکی سوپای پوتوماک هەڵبژار کە بۆ ئەم کارە کەم بەڵگەی پێویستم هەبوو، بەڵام ئێستا هەندێک شت هەن کە دەربارەیان بەڕادەی پێویست لێتان ڕازی نیم. من ئێوە سەربازێکی دلێر و شیاو دەزانم و لەمەی کە خاوەنی وەها تایبەتمەندیەکن خۆشحاڵم. لە هەمان کاتدا ئاگادارم کە پیشەکەی خۆتان تێکەڵ بە سیاسەت نەکردووە کە هەر ئەمەش ڕاستە. ئێوە متمانەتان بە خۆتان هەیە و ئەم سیفەتە بەلایکەمەوە زۆر بایەخ و گرانبەهایە. ئێوە باڵاخوازن و حەستان لە پلە و پایە هەیە. ئەم سیفەتە ئەگەر لە جێگەدا سنووردار بکرێت زیاتر سود بەخش دەبێت. من وا گومان دەکەم لە کاتێکدا ژەنڕاڵ برنساید فەرماندەی لەشکر بوو ئێوە هەر بوارتان بە پلەخوازی خۆتان دەدا و تا ئەو جێگەی بکرایە بۆ ئەو داوتان دەنایەوە و بەم کارەتان زەرەرێکی زۆرتان لە وڵات دەدا و ستەمتان لە لایەقترین و شیاوترین ئەفسەران کردووە. وەکە بیستومە وەڕاست و دروستیش دێتە پێشچاو. ئێوە بەم دوایانە و تویانە سوپاش و دەوڵەتیش پێویستیان بە دیکتاتۆرێک هەیە کە هەڵبەتە من ئێوەم بۆ مەبەستێک بە پێچەوانەی ئەو بۆچوونەتانەوە لە پۆستی فەرمانڕەواییدا هەڵبژار. تەنها ژەنڕاڵە سەرکەوتوەکان دەتوانن لافی دیکتاتۆری لێبدەن، کەواتە ئەوەی کە من لە ئێوە چاوەڕێم سەرکەوتنی نیزام و یاسایە کە پاش خۆی باسی دیکتاتۆری دێنێتە پێشەوە. بەڵام فەرامۆشی نەکەن
کە من بۆ سەرکەوتن ئامادەم تا ئاستی دیکتاتۆری مەترسی بکەم دەوڵەتە ئەو جێگەی دەتوانێت پشتیوانیتان لێ دەکات. هەر ئەمە و بەس. بە هەمان ڕادە ئێوە پشتان دەگیرێت کە پشتی فەرماندەکانی ترمان گرتووە. دەترسم بە کاریگەری ڕەخنە لە فەرماندەی لەشکر و بێمتمانەبوونی ئەو تاکەکان لەمەڕ فەرماندەکەی خۆیان بێمتمانە بن و تووشی تێکڕای سوپا بێت، سەرنجام خۆشتان بگرێتەوە. لەگەڵ هەموو ئەمانەدا من ئامادەم تا توانام هەبێت یارمەتیتان بدەم و ترس و دوودڵی لەناوبەرم. نە ئێوە و نە ناپلیۆن ئەگەر زیندوو بووایە سوودی ئەوتۆتان لەوەها سوپایەک نەدەبینی کە ڕۆحیەتێکی بەم جۆرەی هەیە. بەم پێیە وا باشترە کە لە خۆبایی بوون و بێباچی نەخوازرا و نەکەنە پیشە و بە چالاکی بەردەوام بەرەو پێش بچن و ئەو سەرکەوتنانەی کە پێویستن دەستیان بخەن. ئێوە نە کولیج و نە مکینلی و نە ئیبراهەم لینکۆڵینن. تەنها دەتانەوێت بزانن کە ئایا شێوازی ئەوان لە ژیاندا بە کەڵکی ئێوە دێت یاخود نا. بۆ ئەمە بەستە باشترە بەسەرهاتی بەڕێزجوو کە لە کارمەندانی کۆمپانیای وار کە لە فیلادلفیا بجەڕمەوە تاکو پێکەوە لێشی بدەینەوە. بەڕێزجوو هاوشاریەکی ئاساییە وەک من و ئێوە. ئەو لەوێتێک لەو خولانەدا بەشداری کرد کە من لە فیلادلفیا ڕێکم خستبوو. بەم جۆرە داستانەکەی خۆی لە پۆلدا جێڕایەوە. کۆمپانیای وار کە من لە پسپۆڕەکانی ئەوانم بە پێی گرێبەستێکی کات بۆ دانرا و بەنیاز بوو بینایەکی گەورە دروست بکات بە پێی وتنی بەڕێوەبەری گشتی کارەکان وەک نەخشە دەچۆ پێش و بەڵێندەران هەریەکە بەو بەشەی کە پێی هەستا بوو بەبێ کێشە تەواو دەکرد و هیچ کەم و کوڕیەک لە ئارادا نەبوو. تا ئەمەی کە وەستا کاری ڕووکەشی بیناکە هەواڵی نرد کە ناتوانێت ئەو ڕووپۆشە برۆنزیەی کە بەڵێندراوە بۆ ڕووکەشی دەرەوەی بیناکە دروست بکرێت لە کاتی خۆیدا تەواو بکات. لەلایەن بەرپرسانی کۆمپانیاوە ئیعتیراز بەرز بووە ئەو زەرەر و زیانانەیان کە پێدەچوو لە کۆمپانیا بکەوێت بۆ ئەو وەستاکارە نات. بەڵام ئەو بە هیچ جۆرێک ئامادەی خۆی دەرنەبڕی بۆ بەرنەسەری بەڵێنەکەی خۆی. کاتێک کە هەموو هەواڵەکان بێسوود بوون ئەنجامدانی ئەم کارە کەوتە ئەستۆی من. ئەمە من بووم کە دەبوو ئەم شێرە تووڕەیە لە جێی خۆیدا عەقڵ بکەم. بۆ ئەنجامی ئەو ئەرکەی کە کەوتبووە ئەستۆم چوومە شوێنی کاری وەستاکە و پاش چوونە نووسینگەی ئەو وەستایە سەلام و یەکترناسینی ئاسایی من بەم جۆرە قسەم دەست پێ کرد. ئایا دەزانن لە بڕۆکلیندا کەسێکی هاوناوی ئێوەی لێ نییە؟ ئەو بەسەر سوڕمانە وتی نە هەرگیز ئاگام لەو بابەتە نەبووە. بەڵام تۆ دڵنیایت ئەمڕۆ بەیانی کە لە شەمەندەفەرەکەدا بەزیم بۆ دۆزینەوەی ژمارەی تەلەفۆن و ناونیشانی ئێوە سەیری کتێبی ڕێبەری تەلەفۆنم کرد. هەر لەوێەوە بوو کە زانیم ئێوە تاکە کەسێکن کە لە بڕۆکلیندا ئەم ناوەتان هەیە. ئەو دووبارە وتی من هیچ ئەوەم نەدەزانی. پاش ئەوە بە وریایەکی زۆرەوە کەوتە وەرەقە هەڵدانەوەی کتێبی ڕێبەری تەلەفۆن و پاشان بە شانازیەوە وتی هەڵبەت ئەوە دەزانم کە ناوی من ناوێکی ئاسایی نییە. 200 ساڵ لەمەوبەر بنەماڵەی من لە هۆڵنداوە کۆچیان کردو بۆ ئێرە و ناویان تا ئێستا پارێزراوە. وەستاکە پاشەوە چەند خولەچێک دەربارەی باو و باپیر و بنەماڵەکەیان دوا و پاشان باسی ئەو کارخانەی کرد کە ئەم سەرپەرشتی دەکات لە درێژەی قسەکانی ئەوانیش دەربارەی جیاوازی نێوان کارخانەکەی ئەو کارخانە هاوشێوەکانی قسەم کرد و وتم کارخانەکەی ئێوە پاکشترین و ڕێک و پێکترین کارخانەی بەرهەمهێنانی برۆنزەکە تا ئێستا دیوێتم. ئەویش لە دڵنیاکردنەوەی قسەکانی منداوتی من تەمەنێکم سەرفی دروستکردنی ئەو کارخانەیە کردووە و شانازی دەکەم بەم کارەمەوە. حەز دەکەن بەشەکانی کارخانە بەسەرکەنەوە بە حەزەوە ئامادەی خۆم دەربڕی و بەیەکەوە چوینە کارخانەکەەوە. لەم یانەی گەڕانەکەدا ئەو بە منی وت کە چۆن لەگەڵ ڕکابەرەکانیدا بربەرەکانێ دەکات. منیش کاری هەندێک لەو ئامێرانم ستایش کرد کە بەلامەوە تازە بوون. ئەو کاتێکی زۆری بەڕوونکردنەوە و باسکردنی ئەو ئامێرانەی ناو کارخانە سەرف کرد و پاشان داوەتی کردم بۆ خوانی نیوەڕۆ. بەڕێزان لەبیرتان نەچێت تاکو ئێستا یەک وشم دەربارەی ڕاستپێردراوی خۆم و ڕاستپاردەکەم بۆی نەوتووە. پاش خواردنی نانی نیوەڕۆ وەستاکە دەست بەجێ بە منی وت ئێستا دێینە سەر بنەڕەتی مەسەلەکە. من دەزانم ئێوە بۆچی هاتون بۆ ئێرە و نازانم کە دیداری ئێمە ئەوەندە دڵنشین و خۆش بێت. ئێوە دەتوانن بگەڕێنەوە بۆ فیلادلفیا و بڵێن من بەپێی ئەو بەڵێنەی کە داومە لە کاتی خۆی کەرەستەکان و ئامێرە پێویستەکانیان بۆ دەنێرم و کارەکەشیان تەسلیم دەکەمەوە. تەنانەت ئەگەر پێویست بکات هەموو کارەکانی تری کارخانە واز لێ بێنم لەم کارەیاندا درێغی ناکەم. من ئەوەی کەویست بووم بەدەستم هێنابوو بێ ئەمەی تەنانەت داواکاریەکەشم پێشکەش بکەم. هەر بەو جۆرە کە ئەو بەڵێنی دابوو کەلوپەل و کەرەستە پێویستەکان لە کاتی خۆی داگەیشت و پسپۆڕەکان و وەستاکانی کە ئەو ناردبوونی لە کاتی دیاریکراوی خۆیدا کارەکەیان تەواو کرد و پێشکەشیان کرد. بەڕاست ئەگەر بەڕێزجوو لە ئەنجامدانی کارەکەی خۆیدا سوودی لە تەهدید و دژایەتیکردن ببینایە بەم ئاسانیە دەگەیشتە ئەنجام بۆ ئەوەی کە بێڕەنجاندنی کەسانی تر و ڕوژاندنی تووڕەیی ئەوان بیان گۆڕن و لە ڕێڕەوی حەز و مەیلی خۆتاندا جێگیریان بکەن سوود لەم ڕێسایە وەربگرن. سەرەتا بەستایش و ڕێزلێنانی واقعی دەست پێ بکەن و لە کۆتاییدا لایەنی بەرامبەر ناچار بکەن بۆ پاراستنی هەوڵ بدات.
چۆن ڕەخنە بگرین کە نەکەوینە بەر خەشم و تووڕەیی. ئازیزان، نیوەڕۆیەکیان چارلز شواب لە کاتی بەسەرکردنەوەی یەکێک لە کارخانەکانی توانەوەی ئاسنی خۆی چاوی بە هەندێک لە کرێکارەکانی کەوت کە لەژێر تابلۆی جگەرە کێشان قەدەغەیەدا خەریکی مژلێدانی جگەرەکانیان بوون. نا، شواب نەک تەنیا و قسەی نەکرد، بەڵکو بەهێمنێکی تەواو پاکەتی جگەرەکەی لە ژیرفانی دەرهێنا و بەهرێکە لە کرێکارەکان جگەرەیەکی فەرموو کرد. لە کۆتاییدا پێیوتن سوپاسگوزار دەبم ئەگەر ئەم جگەرانە لە دەرەوەی کارگە بچێشن. کرێکارەکان بەڕوونی بۆیان دەرکەوت کە مەبەستی شواب چییە. شوابیش بەبێ بریندارکردنی هەستی ئەوان بە مەبەستی خۆی گەیشتە بوو. فەرموکردنی جگەرە پێیان هەستی گرنگبوونی لە کرێکارەکاندا وروژاندە بوو. ئەوانیش پێیان خۆش بوو. ئایا مومچینە بتوانی وەها پیاوێکت خۆش نەوێت و ببیتە هۆی ڕەنجاندنی؟ جان وانامی کرد خاوەنی چەند فرۆشگایەکی گەورەش هەر لەم شێوازە سوودی وەردەگرت. بۆ نمونە کاتێ ئەو سەری لە فرۆشگایەک دەدا و دەیبینی موشتەری کاڵاکانی هەڵبژاردووە و بەڵام لە کاتی پارەداندا بەهۆی ئامادەنەبوونی فرۆشیار تووشی کێشە هاتووە، بەبێ هاتو هاوار بە لەسەر خۆیەوە دەچوە پشت سندوقی فرۆشەوە و پاش پارەوەرگرتن بە یەکێک لە شاگردەکانی دەوت شتەکانی بۆ بپێشنەوە. ئەو لە بری قڕەقڕ و تووڕەبوون سەرنجی فرۆشیارانی بۆ لای خۆی ڕادەکێشا و ئەوان لەمەی کە دەیانبینی خاوەنی فرۆشگاکە کارێکی سادە ئەنجام دەدا لەمەڕ پێگە و شوێنی خۆیان هەستیان بە غرور و لە خۆبایی بوون دەکرد. هەوڵیان دەدا ئەو جێ و شوێنەیان لەدەست نەدەن. ڕۆژی 8 مارس 1887 بوو کە ڤهنری مەیجەر کۆچی دوایی کرد، وەک ژاپۆنیەکان دەڵێن دنیای خۆی گۆڕی. ڕۆژی یەکشەممەی داهاتوو لە لیمان ئابود کوتاربێژێکی بەناوبانگ هەبوو. داواکرا کە بەسەر جەنازەکەی مەیجەرەوە وتارێک ئاراستە بکە. ئابود بەهۆی پلەپایەی هەنی مەیجەرەوە بە زۆری حەزی دەکرد ئەم کارە بکات. ئەو پاش وەرگرتنی داعودنامەکەی دەقی وتارەکەی ڕێخست تاکو لە مەراسیمی لەدەستدانی ئەو کەسایەتی گرنگەدا پێشکەشی بکات پاش تەوابوونی دەقی وتارەکە. ئابود ئەوی بۆ هاوسەرەکەی خوێندەوە تاکو ڕای ئەو دەربارەی خاڵە لاواز و بەهێزەکانی بزانێ. ئابود نووسینەکەی بە هەمان وردەکاری ڕێخستە بوو کە نووسەرێکی وەک گوستاف فلۆبەر نووسینێکی تایبەت ڕێک دەخات. بەڵام چونکە وتارگەلێکی لەم جۆرە بە شێوەیەکی ئاسایی لەلایەنی ناوەڕۆکی ستایشەوە زیاتر دەڕوانن، ئەوە لەلایەنی بابەتیەوە لاوازن. هەر بۆیە زەحمەتەکان ئابوتیش بێهودە بوون. تەنانەت دەکرێت بوترێ لەبەر وردەکاری زیاتر ئابود لە ڕازانەوەی لە ڕادەبەدەری بابەتەکەدا ئەم وتارە هەژارتر لە وتارەکانی تر دەکەوێتە پێشچاو. خۆشەویستان، ئەگەر هاوسەرەکەی ئابود ژنێکی خام و بێتەجروبە بووایە بێگومان بە مێردەکەی دەگوت ئەم شتە پوچانە چییە کە نووسیوتە، یاخود پاش ئەو هەموو ساڵە وتاربێژیە دەبوو باشتر لەمە بنووسی. تەنانەت هاوسەرەکەی ئابود دەیتوانی بڵێت بۆ خاتری خوا بۆچی وەک مرۆڤ قسە ناکەیت، بۆچی قسەکانت سروشتینین، ئەگەر ئەم قسە هیچ و پوچانە بخوێنیتەوە ئابڕوت دەچێ. و لەم بابەتە ناڕەزاییانە بەڕاست ئەگەر هاوسەرەکەی ئابود ئەم قسانەی بکردایە چی ڕووی دەدا؟ بێگومان دەبوو هۆی ڕەنجاندنی مێردەکەی. وەلای کەمەکەی ماوەیەک ژن و مێرد قسەیان لە یەکدا دەبڕی. بەڵام هاوسەرەکەی ئابود بە لەسەر خۆیەوە بە زەردەخەنە بە مێردەکەی وت تارێکی باڵایە بۆ بڵاوکراوەیەکی سەنگینی وەک مانگنامەی ئەمریکن نور، نووسینێکی ئەدەبی بێ ئەندازە گرنگە بۆ چاپ، خۆزگە بەو ڕادێش بۆ وتارێک بە کەڵک ببوایە. ئابود پاش بیستنی ئەم ڕادەربڕینە دەست بەجێ نووسینەکەی لەت کرد و لە بۆنەکەدا بەبێ نووسین قسەی کرد، چونکە دەیویست لەسەر بیسەرانی خۆی کاریگەری دابنێت. وتارێکی زۆر جوانی پێشکەش کرد. خات و ئابود بەم ئاگادارکردنەوە مؤدەبانەی مێردەکەی تێگەیاند کە نووسینەکەی ئەو بە کەڵکی وتارێکی لەو جۆرە بابەتانە نایەت. بە ڕێزابوتیش چونکە غروری بریندار نەبوو لە پێشکەشکردنی وتاردا وردەکاری تەواوی بەکارهێنا و سەرکەوتوش بوو. ئەگەر دەتانەوێت بەبێ بریندارکردنی هەستی کەسانی تر ئەوان ناچار بە گۆڕانکاری بکەن، ئەوە لەسەر ئەم ڕێسایە بڕۆن. هەڵەی کەسانی تر بە شێوەیەکی ناڕاستە و خۆبدەنەوە بەڕوویاندا و ئاگادار بن هەستی شانازی و خۆ بە باڵازانین لە قسەکانتاندا نەبێت. خۆشەویستانم، ئەوەی پێشکەشمان کردن پاری 23 بوو لە پەرتووشی هونەری هاوڕێگرتن و شێوازی هەڵس و کەوتکردن لەگەڵ خەڵکیدا. ئێستا دەینە سەر پێشکەشکردنی پاری 24. بەخستنە ڕووی هەڵەکانی خۆتان دەست پێ بکەن. بەڕێزان، چەند ساڵ لەمە و بەربرازاکەی من ژۆزفین کارنگی لە کانزاسیتیەوە هات بۆ نیویۆرک تاکو ببێتە سکرتێری تایبەتی خۆم. ئەو لەو کاتەدا 19 ساڵان بوو، تازە لە ئامادەیی دەرچوو بوو، لە کاروباری ئیداریدا هیچ ئەزمون و تەجروبەیەکی نەبوو. بەڵام ئەمڕۆ ئەو یەکێکە لە کامڵترین و بە تەجروبەترین و کارجوانترین سکرتێرەکان لە ڕۆژئاوای سوئزدا. ئەمەش لە حاڵەتێکدایە یاخود لە حاڵێکدایە کە ئەو
ئەو تەنیا بەهرەی فێربوون و گەشەکردنی هەبوو. لە سەرەتادا کە ئەو خام و بێتەجروبە بوو ویستم کە ڕەخنەی لێ بگرم، بەڵام زۆر زوو هاتمەوە بە خۆمدا و بە خۆمم وت دیلکارنگی یەک خولەک سەبر بکە، تەنها یەک خولەک. تەمەنی تۆ دوو ئەوەندەی ژوسفینە، تەجروبەت لە بواری ئیداریدا چەند هەزار جار بەرامبەر بەوە. چۆن چاوەڕوانیت هەیە کە ئەو هێزی دادوەریکردن لێ هاتووی و دەرچی تۆی هەبێت؟ دیل یەک خولەک بیر بکەرەوە و بزانە تۆ لە 19 ساڵیدا چیت دەزانی و ئەگەر لە بری ژوسفین بوویتایە چیت دەکرد؟ ئەو هەڵە گەمژانەی کە لەو سەردەمەدا دەتکرد بهێنەرەوەیات، یا ئەو هەڵانی کە ژوسفین دەیکات گرنگترە یاخود هەڵەکانی تۆ لەو کاتانەدا. پاژەوەی بەڕووی ڕاستیەوە بابەتەکەم لێکدایەوە و توێکاریم کرد گەیشتمە ئەو بەرەنجامی کە ژوسفین بە شێوەیەکی مامناوەند لە من زیرەکتر و خێرایی فێربوونیشی لە من زیاترە. بەداخەوە دەبێت بڵێم ئەم دانپیانانەی من نابێتە ستایشێک و وەسفکردنێکی ژوسفین. پاژەوە هەر کاتێ دەمی سەرنجی ژوسفین بەرەولای هەڵەیەک کە کردوێتی ڕابکێشم بەوم دەوت ژوسفین تۆ دووچاری هەڵەیەک بوویت کە خوا خۆی دەیزانێت سەدان جار سووکتر و بچووکترە لەو هەڵەیە کە من لە ڕابردوودا تووشی هاتووم. تۆ بەهێزێکی دادوەری پەروەردەکرا و بە توانای لێکدانەوە و وردبینین و کامڵەوە لەدایک نەبوویت. ئەمانە کۆمەڵە مەسەلەیەکن لەگەڵ تێپەڕبوونی ڕۆژگاردا بەدەستیان دەهێنیت و ڕۆژ بە ڕۆژیش کامڵتریان دەکەیت. کاتێک کە ڕەفتاری تۆ لەگەڵ ڕەفتاری خۆمدا لەو ساڵانەی کە هاوتەمەنی تۆ بووم بەراورد دەکەم، ئەوە بۆم دەردەکەوێت تۆ چەندەها جار لە من باشتری و بەهرەیەکی درەوشاوەترت هەیە. هەر لەبەر ئەم بەها زۆرانەیە کەوا ڕێگە بە خۆم دەدەم کە ڕەخنەت لێ بگرم، چونکە لاوێکی بەهرەمەندی وەک تۆ نابێت وەها بکات و تووشی وەها هەڵەیەک بێت. کاتێک کە ڕەخنەگر بە خۆ بەکەم زانیەوە دانی پێدادەنێت کە خۆشی بێکەم و کوڕی نییە، ئەوە گوێگرتن بۆ ڕەخنەکانی ئەو زۆر دژوار نییە. بۆ شادەفون پولو وا پێویستی دەکرد کە لە ساڵی 1990دا دان بە هەڵەکانی خۆی دابنێ. لە کاتێکدا ئەو پیاوێکی سیاسەتمەداری بەدەسەڵات و بەرجەستە بوو. لەو کاتەدا شازادە فونبولو لە پلەی سەدری عەزەم ویلهەڵمی دووهەم ویلهەڵمی لە خۆبایی کۆتا قەیسەری ئەڵمانیا ئەرچی خۆی جێبەجێ دەکرد. ویلهەڵم کۆتا قەیسەری ئەڵمانی بوو کە لەشکرێکی گەورەی زەمینی و دەریایی ڕێخست بوو، لەو باوەڕدا بوو دەتوانێت هەموو لەشکرێک تێک بشکێنێ. بەڵێ لەوەها کاتێکدا بوو کە ڕووداوێکی سەرنجڕاکێش ڕوویدا. ڕووداوەکە بریتی بوو لەو قسانەی کە لە دەمی قەیسەری بەتواناوە دەرچوو کە باوەڕکردنی زۆر دژوار بوو. قسەکانی ویلهەڵم کیشوەری ئەوروپای وەها بە توندی تەکاندا کە دەرەنجامەکەی تەقینەوەیەک بوو لە تووڕێی و هەموو جیهان ئەم دەنگەیان بیست. ویلهەڵمی دووەم لە کاتێکدا کە میوانی دەوڵەتی بەریتانیا بوو هەندێک قسەی خۆویستانە و گەمژانەی لە ناو تێکڕای خەڵکدا پێشکەش کرد و مۆڵەتیدا کە قسەکانی لە ڕۆژنامەی دەیلی تەلەگرافدا بە چاپ بگات. ئازیزان، ویلهەڵم قسەگەلێکی لەم جۆرەی دەربڕی کە ئەو تەنها پیاوێکی ئەڵمانیە کە لەمەڕ ئینگلیزەکان هەستێکی دۆستانەی هەیە، هێزێکی دەریایی بە هێزی لە دژی ژاپۆن ئامادە کردووە. قەیسەری ئەڵمانیا لە درێژەی قسەکانی داوتی کە تەنها ئەو بوو کە ڕێی بە رووسیا و فەڕەنسا نەدا کە بەریتانیا بکەنە خۆڵەمێش و هەروەها نەخشەی ئەو بوو کەوای کرد لوردرا برتسی ئینگلیزە بوئرەکانی لە ئەفریقای باشوور شکست بدات. ساڵەها دەبوو کەوەها قسەگەلێک لە دەمی پاشایەکی ئەوروپاییەوە دەرنەچوو بوو. ئەم قسانە بە تایبەتی لە کاتی ئاشتیدا جێی سەرسوڕمان بوون و کیشوەری ئەوروپاش هەروەک پورەیەکی زەردەواڵەی تووڕە خرۆشە. بەریتانیاش لەم قسانەی ویلهێلم زۆر تووڕە بوون. سیاسەتمەدارانی ئەڵمانی لە هەمویان زیاتر واقعیان وڕما بوو. ئەو شڵەژاویی کە بەهۆی قسەکانی ویلهێلمی دووهەمەوە دروست بوو لە هەمووان زیاتر خودی خۆی هەراسان کرد. ئەو کاتێک پێی بەو کاریگەریە نەگونجاوانەی قسەکانی خۆی برد، دەستوری بە شازادە فونبلودا کە خەتای قسەکانی قەیسەر بگرێتە ئەستۆی خۆی. ویلهێلمی دووەم لە فونبلوی کە کەسایەتێکی بە تەجروبە بوو داوا کرد کە ئەو بە هەموو جیهانی ڕابگەێنێ کە ئەو لە هەڵەدایە و تاوانبارە و ئەو داوای لە ئیمپراتۆر کردووە کە ئەو قسەیە بکات. شازادە فونبلو لەمەڕ ئەم داخوازی شازادە ویلهێلم دژوەستایەوە و وتی بەڵام قوربانگیان ممکن نییە کەس باوەڕ بکات کە من لە توانەمدا هەبێت وەها داوایەکتان لێ بکەم کە ئەو قسانە بکەن. فونبلو لە هەمان ساتەوە کە ئەم قسانەی دەکرزانی کە هەڵەیەکی گەورە دەکات، چونکە ئیمپراتۆری تووڕەهاواری کرد. تۆ من بە گەمژە دەزانی؟ ئایاوا دەزانی کە من تووشی وەها هەڵەگەلێک دەبم کە تۆ هەرگیز تووشی نابیت؟ ئالێرەدا بوو بەڕێزان کە فونبلو بۆی دەرکەوت بەر لە مەحکومکردنی بەرامبەر دەبێت باس و ستایشێکی بکەیت تاکو زمینەی قسەوەرگرتن ئامادە و خۆش بێ. بەڵام چونکە درنگ بوو ئەوە فونبلو ڕێگەیەکی تری گرتە بەر. ئەو بە ڕێزێکی زیاترەوە وتی قوربانگیان من هەرگیز ڕێ بە خۆم نادەم کەوەها بیرکردنەوەیەکم هەبێت. بەڕێستان لە هەموو لایەنێکەوە لە من بەرزترن. جەنابتان نەک تەنها لە بواری کاروباری سەربازی و دەریایی شارەزاییتان نییە، بەڵکو لەلایەنی زانستی سروشتیەوە لێهاتوویەکی باشتان
هەیە و لە من شارەزاترن. من زۆربەی جار بە تاسەوە گوێ لە قسەکانی جەنابتان دەگرم کە باسی پارامیتەر، تەلەگراف، بێسیم و تیشکی ئێکس دەکەن. من شەرم دەکەم کە بڵێم لە زانستی سروشتی و تەنانەت چیمیا فیزیا شتێک دەزانم، تەنانەت ناتوانم سادەترین دیاردەی سروشتی شەرح بکەم. من تەنها کەمێک زانیاریم دەربارەی مێژوو کەمێکیش بەهرەم لە زانستی سیاسی و دیبلۆماسیدا هەیە. هەلمی دووەم بە بیستنی ئەم قسانە شادومانی خۆی دەربڕی، چونکە دەیبینی کە فونبلو سیاسەتمەداری لێهاتوو ستایشی ئەو دەکات. فونبلو دانی بەباشی ئەو دانابوو. ویلهێلمی دووەم پاش ئەو دان پیانانەی فونبلوی بەخشی و تەنانەت دەستەکانی بەگەرم و گوڕیەوە گوشی وتی لەبیرتە ئەو کاتێ بە تۆم وتبوو کە ئێمە ئەم دوانە دەتوانین لە دنیای نازناودا تەواوکەری یەکتر بین، ئێمە دەبێت بە یەکەوە بمێنینەوە، بێگومان هەرواش دەبێت. ویلهێلم لەو هەستی بەرزبوونەوەی خۆی بەسەر فونبلودا شەوق و زەوقی پەیدا کردبوو کە چەندەها جار دەستی خۆی تەکان دەدا و بە مشتی ڕایدەوەشاند و دەیوت هەر کەسێ بەرامبەر شازادە فونبلو قسەی بکات لوتی دەشێنم. فونبلو بە زیرەکی سیاسەتمەدارانەی خۆی لە کاتی خۆیدا خۆی نەجاتدا و لەو هەڵە گەورەی کە تووشی بوو ژیانی سەلامەتی بەدەربرد. ئەو دەبوو سەرەتا لە کەم و کوڕیەکانی خۆی و بەرزی ویلهێلم بەسەر خۆیدا دەستی پێ بکردایە تاکو زەمینەی باش و گونجاو دەست بقات، نە ئەوەی کە قەیسەر ئاگادار بکاتەوە کە ئیمپراتۆر گەمژەیەکە کە پێویستە بەردەوام یەکێک چاودێری بکە. کاتێ فونبلو توانی بە چەند ڕستەی ستایش و پێهەڵدان ئیمپراتۆری تووڕە و لە خۆبایی بکاتە دۆستێکی باش و قورس، ئەوە بهێننە بەرچاو ستایش و ڕێزنان دەربارەی من و ئێوە و لە میانەی پەیوەندیەکانی ڕۆژانەماندا چ ڕۆڵێکی دەبێت. ئەگەر دروست و بەجێ سوود لە دانان بە هەڵەکانماندا و ستایشی کەسانی تر وەربگرین، ئەوە موعجیزەی واقعی لە پەیوەندی مرۆڤایەتیەکانماندا ڕوودەدا. ئەگەر دووبارە پێتان خۆشە کەسانی تر بەبێ ئەوەی تووڕێیان بکەن و بیان ڕەنجێنن لە ڕەهەندی خواستەکانی خۆتاندا جێگیریان بکەن، ئەوە سەرنج بدەن لەم ڕێسایش. بەر لە پێشنیارکردنی ڕەخنەکانی خۆتان لە بەرامبەر خەڵک سەرەتا باسی هەڵەکانی خۆتان بکەن و لیان بدوێن. ئازیزان و خۆشەویستانم، ئەوەی پێشکەشمان کردن هەریەکە لە پاری 23 و پاری 24 بوو لە پەرتوچی هونەری هاوڕێگرتن و شێوازی هەڵس و کەوتکردن لەگەڵ خەڵکیدا. پاری 25 هیچ کەس حەز ناکات دەستوری پێ بکرێت. بەڕێزان، سەرنجام ئەو هەلم بۆ ڕەخسا کە توانیم لەگەڵ خات و ئیدا تارنل ئاشنا ببم کە یەکێکە لە گەورەترین و سەرکەوتوترین ژیان نامەنووسانی ئەمریکا و ئەو شانازیەشم دەستکەوت کە پێکەوە شێوێک بخۆین. کاتێکە بە خات و تارنلم وت کە خەریکی نووسینی کتێبێکم بەم ناوەوە هونەری هاوڕێگرتن، ئەو خۆشحاڵی خۆی دەربڕی و گفتوگۆکەمان گەیشتە بابەتی گرنگ کە ڕەفتاری خەڵکانە لەگەڵ یەکتردا. خات و تارنل بۆمی وت کە بۆ نووسینی شەرحی ژیانی ئودنیانگ لەگەڵ پیاوێکدا کە 3 ساڵ هاوکاری یانگ بوو لە هەموو ئەم ماوەیەدا لە ژوورێکدا پێکەوە کاریان کردووە، چاوپێکەوتنێکی تێر و تەسەلی ئەنجامدا و زانیاریەکی زۆری لە قسەکانی هاوکارەکە یانگ بەدەست هێناوە. خات و تارنل لە ڕوونکردنەوەی شێوازی ڕەفتاری ئودنیانگدا بۆی باس کردم. ئەو پیاوە پێیگوتم لە هەموو ئەو ماوەیەدا کە لەگەڵ یانگدا هاوکار بووم هەرگیز نەمبیست کە یانگ ڕاستەوخۆ دەستور بە کەسێک بدات. ئەو هەمیشە پێشنیاری دەکرد، هەرگیز دەستوری نەدەدا. بۆ نمونە ئودنیانگ هیچ کاتێ نەیدەوت فڵانە کار ئەنجام بدە. من لە زمانی ئەوەوە تەنانەت بۆ جارێکیش نەمبیست کە فڵانە کار ئەنجام بدە و فڵانە کار ئەنجام مەدە. ئەو لە بری دەرکردنی دەستور دەیگوت ممکنە دەربارەی ئەم بابەتە بیرێکی لێ بکەیتەوە، یاوا دەزانی ئەم شێوازە کاریگەر بێت. زۆربەی کاتەکان پاش نووسینی نامەیەک دەیگوت دەربارەی ئەم نامەیە چڕایەکت هەیە. ئەگەر لە کاتی خوێندنەوەی نامەکەدا یەکێک لە بەردەستەکانی بیوتایە، وا دەزانم ئەگەر ڕستەکە بەم جۆرە بنووسین باشتر بێت. ئەو مەجای بەلایانی بەرامبەر دەدا تا ئەو کارە بکات. ئودنیانگ هەرگیز داوای لە بەردەستەکانی نەدەکرد کارە تایبەتیەکانی خۆی بۆ ئەنجام بدەن. ئەو لەو باوەڕەدا بوو کە هەرکەس ئەرچێکی هەیە هەر جۆر کە بەباشی دەزانێت دەبێت ئەرکەکەی ئەنجام بدات و ئەگەر هاتوو لە ئەنجامدانی ئەرکەکەیدا تووشی هەڵەیە کات دەتوانێت لەو هەڵەیەی دەرس وەربگرێ. ئودنیانگ لەو باوەڕەدا بوو تاکو کاری هەڵە ڕوونەدات کاری دروست مانایەکی نابێ. هەڵە دەبێتە هۆی بەبایەخبوونی کاری دروست، ڕێگەی ئەنجامدانی کاری ڕاست و دروستمان فێر دەکات. پندوەرگرتن لە هەڵا دەبێتە هۆی پوختبوون و دەستکەوتنی تەجروبە. منیشدانی پێدا دەنێم کە ڕای ئودنیانگ ڕاست و دروستە. شێوازەکەی ئەو دەبێتە هۆی ئەوەی کە مرۆڤ پێی بە هەڵەکانی خۆی ببات و لە ڕەهەندی چاکسازیدا جوانکار بێ.
لە هەمان کاتدا کاریگەریە گرنگترەکەی پاراستنی غرور و کەسایەتیەکە بۆ ئێمە بایەخێکی زۆری هەیە. مرۆڤ کاتێک کە تێدەگات هەلێشیان داوەتێ تاکو بەسەر هەڵەکانی دازاڵ ببێت و ئەویان نەشکاندووە، ئەوە لە بری یاخیبوون هاوکاری دەکات. بەوەی کەوترا بۆ گۆڕینی خەڵکان و چاکردنیان لە ڕێگەی خواستە دروستەکانی خۆماندا دەتوانین ئەم ڕێسایی لای خوارەوە بەکار ببەین لە بری دەرکردنی دەستورێکی ڕاستەوخۆ خواستەکانی خۆتان لە شێوەی پێشنیار و پرسیاردا ئاراستە بکەن. بەڕێزان، فەرمون لەگەڵ پاری 26 با ئابڕووی لایەنی بەرامبەر پارێزراو بێ. خۆشەویستان، چەند ساڵێک لەمەوبەر کۆمپانیای جەنەڕال ئەلکتریک تووشی کێشەی گواستنەوەی یەکێک لە کارمەندە گرنگەکانی خۆی هات. بابەت لەم پێیە بوو کە شارل شتاین متز زانای پلەیەکی کارەبا کە سەرۆکی کاروباری کۆمپانیا بوو، بەهۆی نەبوونی دەسەڵاتی پێویست لە کاروباری ئیداری و ژمێریاری دەبوو پۆستەکەی خۆی جێبێڵە. کۆمپانیا بۆ بەرگریکردن لە وەستانی کار و هەندێک مەسەلەی لەم جۆرە ناچار بوو کە بەڕێز ئیشتاین متز بخاتە لاوە. کێشەکە بەم جۆرە چارەسەر کرا کە بەڕێز ئیشتاین متز لە پۆستێکدا کە تایبەت بوو بەکاری خۆیەوە دانرا و لە بری ئەو کەسێکی لێهاتوو شارەزا بە کاروباری ئیداری و ژمێریاریان دانا. بەڕێز ئیشتاین متز ئێستا لە پۆستی ئەندازیاری ڕاوێژکاری کۆمپانیا کاری خۆی ڕادەپەڕاند و لە ئەنجامی ئەم ئەرکەشدا سەرکەوتوو بوو. بەڕێز ئیشتاین متز پیاوێکی ئێجگار، هەستیار و زودڕەنج و ناسک بوو کە لە حاڵەتی بۆ دەرکەوتنی بێتوانایی خۆی لە پۆستێکدا و خرانەلاوەی زۆر بەتوندی ناڕەحەت دەبوو. بەڵام گۆڕانکاریە نوێیەکان مۆڵەتی ئەوەیدا کە ئەو ئابڕووی خۆی بپارێزێت و هەستەکانی بریندار نەبێت و لە هەمان کاتدا لێهاتووی خۆشی پیشان بدات. بەڵێ بەڕێزان، لەو گۆڕانکاریانەی کە هاتوونەتە دی بەڕێز ئیشتاین متز خۆشحاڵ بوو چونکە دەیتوانی لە زانیاری هوەری خود سود وەرگرێت و سەرچاوەی کاریگەری بێت و کۆمپانیای جەنەڕال ئەلکتریکیش خۆشحاڵ بوو چونکە کارەکە بەڕێک و پێچی ئەنجام دەدرا و زانایەک بۆ خزمەت پارێزراو بوو. کاروباری ئیداری و ژمێریاری هەروەها باش بەڕێوە دەچوو، مەسەلەکان بەهێمنی یەکلایی دەبەوە. بەڕێزان، زۆر کەمنە و کەسانەی کە بایەخ بەلایانی بەرامبەر بدەن و هەستەکانی لەبەرچاو بگرن لە کاتێکدا کە ئێمە لە نێوان هەستەکانی کەسانی تردا هەنگاو هەڵدەگرین و ڕێگەی خۆمان دەدۆزینەوە. بەردەوام ڕخنە لە کەسانی تر دەگرین ئەگەر بۆمان لووە تەهدیدیشیان دەکەین. لە منداڵێکەوە بیگرە تا کارمەندێک لە بەرامبەر کەسانی تردا ڕخنەیان لێ دەگرین و ئەوەمان لێیاد دەچێت کە بەو کارەمان هەستەکانی ئەوان بریندار دەکەین. ئێستا ئەوە کە بە کەمێک بیرکردنەوە دەتوانین ڕخنەکانی خۆمان بە جۆرێک بەیان بکەین و یاخود هەلێکمان دەست بکەوێت کە سەرڕای گەیشتن بە مەبەستی خۆمان بارودۆخی لایەنی بەرامبەریشمان لە بەرچاو گرتبێ. دەرکردنی بارودۆخ و حاڵەتی ڕینی بەرامبەر یارمەتیمان دەدات کە خواستەکانی خۆمان بە جۆرێک بخەینە بەردەم کە چزومان کەمتر ئازاراوی بێ. بازارێکی تر ئەگەر حاڵەتێکی نۆگونجاوی وەک دەرکرانی خزمەتگوزار و یاخود کارمەندێک ڕوویدا ئەم خاڵەی کە دەیڵێم با لە بیرماندا هەبێت. لێرەدا دەمەوێت بەشێک لە نامەی مارشال گرانگرتان بۆ نەقڵ بکەم کە پسپۆڕێکی ژمێریاری و لە ڕیزی ژمێریارە شارەزاکانە. کاری ئێمە وەرزیە و هەر لەبەر ئەمەیە ناچارین پاشتەوابوونی کار ژمارێک لەو کەسانەی کە دامان مەزراندون دەربکەین. ئەم بارودۆخە بە شێوەیەکی ئاسایی لە مانگی مارزدا ڕوودەدات. لە کۆتایی مانجی مارزدا عادەتمان کردووە کە کارمەندە زیادکاریەکان وەڵام دەکەین. شێوازێک لەم بوارەدا بەکار دەبین کە بۆ تاکەکان جێی ڕزایەت نەبوو، دەبهۆی ڕەنجاندن و شکاندنی ئەوان. لەو جۆرە حاڵەتانەدا یەکێک لەوانم بانگ دەکرد و دەموت بەڕێز وەرزی کارمان تەواو بوو و چیدی کارێکمان بۆ ئێوە نییە. هەڵبەتە ئاگاداری ئەوە هەن کە ئێمە ئێوەمان بۆ وەرزێکی کار دامەزراندووە. کاریگەری ئەم قسانە لەو کرێکارانەدا کە دەبوو دەربکرانایە نائومێدی دروست دەکرد و ئەم هەستەی لەواندا دەهێنادی کە شتێکی زیادن و پاش مەسرەفبوونیان فڕێدەدرێن. بە تازەیی بڕیارم داوە کە لەگەڵ ئەم کەسانەدا بە وردەکاری و ئەدەبێکی زیاترەوە ڕەفتار بکەم. هەر لەبەر ئەمە شەکارەکانی ئەوانم لەو ماوەیەدا کە لە لای ئێوە کاریان دەکرد دەخستە بەر لێکۆڵینەوە و چاوپێداخشاندن و پاش پێداچوونەوە. یەکەیەکی ئەوانم بانکێش کرد و بە هەر کامێکیان مەسەلەگەلێکی لەم بابەتە موت. بەڕێز، ئێوە کارەکانتان زۆر باش ئەنجام داوە. ئەمەم لە کاتێکدا دەوت کە بەڕاستی کارەکەی باش بووە. ئەو کاتێک کە ئێوەم بۆ کارێک نارد بۆ نیویۆرک، ئەو کارە دژوار بوو کە بە سەرکەوتوویەوە ئەنجامدرا. ئێمە دەمانەوێت ئێوە بزانن کە دامەزراوەکەی ئێمە بەبوونی ئێوە شانازی دەکا. ئێوە مرۆڤێکی ئامادە و لێهاتوون لە هەر شوێنێک کە کار بکەن سەردەکەون. ئەم دامەزراوەیە متمانەی بە ئێوە هەیە و لە کاتی پێویستدا بێگومان سەر لە نوێ داتان دەمەزرێنێتەوە. ئەم بابەتە هەرگیز فەرامۆش نەکەن. بەڵێ بەڕێزان، بەم قسانە کرێکارەکان بە هەستێکی باشترەوە مۆڵەت دەدران چونکە وا بیریان نەدەکردەوە کە پشتگوێ خرابن و کاتێکیش بوارێک بۆ کارکردنی ئەوان بەهاتایەتە دی بەو پەڕی حەز و خواستەوە دەهاتنەوە لای ئێمە.
بەڕێز دەیوید هورو سەفیری پێشووی ئەمریکا لە مەکسیک بەهرەیەکی سەرنجڕاکێشی هەبوو لە دامرکاردنەوەی شەڕی نێوان دوو کەس و ئاشکردنەوەی ئەواندا. کاتێک دوو کەس لە تاو تووڕەیی لە بارودۆخێکدا بوون کە دەیانەویست یەکتری لەت بکەن، بەڕێز دەیوید بە وردی خاڵە هەستیارەکانی نێوانیانی لێک دەدایەوە و دەستی دەکرد بە ستایش و لێکدانەوەی تایبەتمەندیەکانی هەرکامێکیان. لایەنەکانی شەڕیش دەیانبینی کە نابێت وەها باشی یەک بە خەشم و تووڕەیی لەناوبەرن، هەر بۆیە زۆری لەسەر نەدەڕۆیشتن. بەڕێز داوید هەرگیز هیچ کەسی بە تاوانکار ڕانەدەگەیاند و یاخود حەقی نەدەدا بە کەسێک و کەسێکی تر تاوانبار و مەحکوم کات. ئەو ئابڕووی هەردوو لای دەپاراست، کارێک کە هەر داوەرێک دەبێت لە بەرچاوی بگرێت. پیاوانی گەورە هەرگیز کاتی خۆیان بۆ ڕاگەاندنی سەرکەوتنەکان و کارە درەوشاوەکانیان زایە ناکەن. لە ساڵی 1912دا پاش چەندەها سەدە دوژمنایەتی تورکەکان بڕیاریاندا یۆنانیەکان لەسەر زەویەکانی خۆیان دەربکەن. مستەفا کەمال پاشا بە شێوازی ناپلیۆن بۆ سەربازەکانی وتاریدا. بەرهەمی ئەم وتارەی وروژانی سەربازەکانی تورک بوو بۆ هۆی ئەوەی کە تورکەکان لە شکستدانی یۆنانیەکاندا سەرکەوتوو بوون. ئەو کاتەی کە دوو ژەنڕاڵی یۆنانی بە ناوەکانی تریکۆبیس و دیونیس بۆ تەسلیمبوون هاتنە ناوەندی فەرماندەیی، دەستیان کرد بە جنێودان پێیان و گاڵتە پێکردنیان. بەڵام ڕەفتاری ئەتاتورک لەگەڵ ئەواندا جیاوازی هەبوو، جیاوازیەک کە لە نێوان پیاوێکی گەورە و پیاوانی ئاساییدا هەیە. ئەتاتورک بە هیچ جۆرێک سەرکەوتنەکەی خۆی نەدەدایەوە بەڕوویاندا. لەگەڵ هاتنە ژوورەوەی ژەنڕاڵە یۆنانیەکان لەگەڵیاندا تەوقەی دەکرد و یەکترناسینی ئەنجام دەدا و فەرمووی لێ دەکردن کە دابنیشن و پاشانوتی دیارە زۆر ماندوون. ئەتاتورک لەگەڵ دوو ژەنڕاڵەکەدا بە تێر و تەسەلی باسی شەڕیان کرد و توانی بە کورتی ئەم ڕستانەی لای خوارەوە ئەو شکستە دەرونی ئەوان چارە بکات. شەڕیش جۆرێکە لە پێش بڕچێ، جاری وا هەیە چاکترین یاریزانەکانیش یاری دەدۆڕێنن، کەواتە ئێوەش ئەم مەسەلەیەتان لەبەر چاو بێت. با ئابڕووی کەسایەتی کەسی بەرامبەر پارێزراو بێ. بریندارکردنی هەستی خەڵکان کاری مرۆڤە گەورەکان نییە. پاری 27 ڕێگەی گەیشتن بە سەرکەوتن. چۆن دەبێت کەسانی تر بەرەو سەرکەوتن بەری. خۆشەویستان، من کەسێکم بە ناوی پتبارلوو دەناسی کە پیشەی پەروەردە و ڕاهێنانی سەگ و ئەسب بوو بۆ سێرکەکان. پت لەو کەسانە بوو کە بەشێکی گرنگی تەمەنی خۆیان سەرفی سەرگەرمکردنی خەڵک کردووە لە سێرکە نمایشە جوڵاوەکاندا. شێوازی ئەو لە پەروەردەکردنی سەگەکاندا بە شێوەیەک سەرنجڕاکێش بوو کە منی خستە ئەو بیرەی نمونەیەکی بەو جۆرەتان بۆ بهێنمەوە. پتبارلوو هەر کاتێک سەجی بەردەستی خۆی کە پەروەردەی دەکرد، دەستورەکانی جێبەجێ دەکرد و یاخود سەرکەوتوو بووایە لە ئەنجامی جوڵەیەکدا دەستێکی بەسەریدا دەهێنا و بە پێدانی پارچە گۆشتێک زیاتر هانی دەدا. سرم سوڕ دەمێنێ ئێمە مرۆڤەکان لەگەڵ ئەوەی خاوەنی تایبەتمەندیە مرۆڤایەتیەکانین بۆچی لەم شێوازە سوود وەرناگرین بۆ پەروەردەکردنی مرۆڤەکان و لەبەری مەحکومکردنیان سوود لە ستایش و ئافرین وەرناگرین. وەرن با لە بچووکترین گەشە و پێشکەوتنی تاکەکان بە شێوەیەکی جوامێرانە ستایش بکەین. ئەم کارە دەبێتە هۆی ئەوەی کەلایەنی بەرامبەر زیاتر و زیاتر توانە و زەی لە ڕێگەی تەواو کامەڵکردنی پێشکەوتن و سەرکەوتنی بەکار بهێنێ، نەک تەنها زەرەر ناکەن بەڵکو زەرەریش ناگەیەنێت. لوئیس لاوس یەکێک لە بەڕێوەبەرانی زیندانی سینگ سینگ بە تەجروبە بۆی دەرکەوتووە کە لە چاکسازی دڵڕاقترین و تاوانبارترین خراپەکاران و ناچارکردنیان بە هاوکاریکردن ئەوە ستایش و پێهەڵدان زۆر کاریگەر دەبێت. بەڕێز لاوس لە کاتی ڕێخستنی ئەم کتێبەدا نامەیەکی بۆ من نارد کە چەمکە گشتەکەی بەم جۆرە بوو. ڕێزلێنان و ستایشکردنی دروست و بنەڕەت لە هەوڵە دروستەکانی زیندانیەکان زیاتر لە ڕەخنە و سەرزەنشتکردن لە دەستەبەرکردنی هاوکاری ئەواندا کاریگەرە. من ئێستا نە لە زیندانی سینگ سینگدا و نە لە هیچ زیندانێکی تردا زیندانی نەبووم کە لە ڕاست و دروستی نووسینەکەی بە ڕێزلاوزدا گومانم هەبێ، بەڵام دەتوانم وە بیری بهێنمەوە کە لە ژیانی ڕابردووی مندا هاندان چ ڕۆڵێکی هەبوو. دەتوانم کەدانی پێدا بنێم هاندان و چەنوشەیەکی ئافرین و ستایش چۆن ڕێڕەوی ژیانی منی گۆڕی. گومانم نییە کە ئێوەش هاوشێوەی ئەم مەسەلەیەتان بینیوە، بەڵام سەرنجی ڕانەکێشاون. ئێستا بەم بیرخستنەوەی من دەتوانن هەندێک لەو حاڵەتانە وە بیر بهێننەوە. بێزگە لە تەجروبەی تاکە کەسی مێژوو پڕێتی لە شایەتی زیندوو متمانە پێکرا و کە لەسەر ئەو باوەڕێیە کە هاندان و ستایشکردن چ کاریگەریەکی لە ڕادەبەدەری لەسەر تاکەکان داناوە، کات تێپەڕی و هەروەها تێش دەپەڕێ، بەڵام لە کاریگەری و گرنگی ستایش و هاندان لەسەر تاکەکان هیچ گۆڕانکاریەک نەهاتۆتە دی و نایەت. ئازیزان، بۆ نمونە نزیکەی نیو سەدە لەمەوبەر کوڕێکی 10 ساڵان لە کارخانەیەکی بچووکی شاری ناپلدا کاری دەکرد کە ئارەزووی ئەوەی هەبوو گۆرانی بێژێکی چاک و بەناوبانجی لێ دەرچێ. بەڵام یەکەمین مامۆستای ئەو نائومێد و دڵساردی کردبەوە. مامۆستاکە بەوی وتبوو دەنگی تۆ بۆ گۆرانی وتن گونجاو نییە.
تۆ بە هیچ جۆرێک بەهرەی گۆرانی وتنت تێدا نییە، چونکە دەنگت دەڵێ ڕەشەبایە کە لە میانەی تەلی کارەبادا تێپەڕ دەکات. لە بەرامبەر ئەم مامۆستا بێ ئاگایەدا دایکی کوڕەکە بوو کە ژنێکی گوننشینی هەژار و نەخوێندەوار بوو کە پێی بە تەجروبەی گرنگبوونی هاندان و ستایشکردن بردبوو. دایک لە بەرامبەر ناڕەحەتی کوڕەکەیدا خۆی تێک نەداوتی سەرڕای بۆچوونی ئەو مامۆستایە من دڵنیام کە تۆ گۆرانی بێژێکی چاک دەبیت، هەر بەم یەکجارەی کە چوویتە لای مامۆستا گۆڕانکاریەکی گشتی لە دەنگتدا دەبینم. پێشکەوتنەکەت هەر لەم چەند خولەکەدا هەست پێکراوە. پیرژنەکە بە پێی پەتی کاری دەکرد تاکو بتوانێ بڕی تێچوویوانەی مۆسیقا بۆ کوڕەکەی دابینکە. پێداگری و ستایش و هاندانی ئەو ژنە لادەیە سەرنجام کاری خۆی کرد و ژیانی کوڕەکەی بە تەواوەتی گۆڕی. ئەگەر ئاشنای ناوی گۆرانی بێژە کۆنەکان بن بێگومان ناوی ئەم گۆرانی بێژەتان بیستووە ئەو ئەندریک و کاروزووە. ئازیزان، ساڵانێکی زۆر لەو کاتە تێدەپەڕێ کە لە سەدەی 19ی زاینیدا کوڕێکی تازە پێگەیشتوو لە لەندەندا ئارەزووی نووسینی دەکرد و بەو خەونەوە دەژیا. ئەو هەوڵی دەدا هەموو توانایەکی خۆی بەکاردەبرد تا بتوانێ ببێتە نووسەر، بەڵام هەموو شتێ بە پێچەوانەی ویستی ئەوەوە دەچوە پێش. ئەو نەیتوانی بوو زیاتر لە 4 ساڵ بچێتە قوتابخانە، چونکە باوکیان بەهۆی قەرزداریەوە خستە بۆ زیندان. ئەم تازە پێگەیشتووە کە لەگەڵ دەردی برسێتیدا بێگانە نەبوو، وازی لە قوتابخانە نەهێنا تاکو لە کارگەیەکی بچووکدا کار بکە. کارگەکەی ئەو شوێنێکی زۆر ناپاکش بوو، ڕۆژ و شەو مشک تەراتێنی تێدا دەکرد. کاری ئەم کوڕە چەسبکردنی کاغەزی بەرچەسپی سەر شوشەی مەوادی بۆیاخ بوو. ئەو لەگەڵ 2 کوڕی تری لەندەنی کە منداڵی سەرجادەبوون لەژێر شێروانیەکدا دەخەوتن. ئەو کەسە لە توانای خۆی بۆ نووسەربوون گومانی هەبوو. شەو لە کاتێکدا کە هەمویان خەوتبوون یەکەمین نووسینی خۆی بەدزیەوە پۆست کرد تا نەوەکو ببێتە جێی گاڵتەی خەڵک. نەک تەنها ئەو داستانە، بەڵکو کۆمەڵە داستانێکی زۆری نارتاک و سەرنجام ڕۆژی خۆی گەیشت و یەکێک لە نووسینەکانی چاپ کرد. ئەگەر چی بۆ چاپکردنی ئەم چیرۆکەی تەنانەت 1 شیلینگیشیان پێ نەدا، بەڵام ئەو شایستەی سەرنووسەری بڵاوکراوەکە کە چیرۆکەکەی چاپ کرده بوو بووە هۆی ئەوەی کەلاوەکە لەو ڕێگایی کە گرتبوویە بەر سەرکەوتن بەدەست بێنێ. بەڵێ ئازیزان، لاوی ناوبرا و کاتێک کە چیرۆکە چاپکراوەکەی بینی وەها بروژا بوو کە ماوەیەک بە شەوق و زەوق لە شەقامەکانی لەندەندا هاتوچۆی دەکرد. هاندانی سەرنووسەری بڵاوکراوەکە ژیانی ئەم تازە پێگەیشتووی گۆڕی. ئەگەر ئەو هاندان و ئافرینەی سەرنووسەر نەبوایە بێگومان ئێستا ناوی چارلز دیکنستان نەدەبیست کە خاوەنی چەندەها نووسینی وەک ئارەزوە گەورەکان، ئۆلیڤەر تویست، دەیڤید کۆپەرفیلد. جارێکی تریش چەندەها ساڵ لەو کاتە تێپەڕ دەکات کە کوڕێکی تر لە لەندەندا لە فرۆشگایەکی کوتاڵفرۆشیدا کاری دەکرد کە دەبوو سعات 5 بەیانی لە خۆ هەستێت و فرۆشگاکە خاوێن بکاتەوە و تاکو شەو بۆ ماوەی 14 سعات بەبێ وەستان خەریکی ئەنجامدانی کارەکانی دوکان بێ. کاری ئەم کوڕە بێگاریەکی بە تەواوی مانا بوو، ئەویش نەفرەتی دەکرد لەو بێگاریە. لەم 14 سعاتە تەنها ئەو سعاتانەی کە دەچوە قوتابخانە بە بێگاری دانەدەنا. 2 ساڵ بەم جۆرە بەردەوام بوو تاکو سەرنجام کوڕەکە نەیتوانی ئەم بارودۆخە تەحمل بکە. بەیانیشیان کە لە خەو هەستا بەبێ ئەوەی کەنان و چا بخوات 4 کیلۆمتر بەپێ ڕۆیشت تاکو خۆی بگەێنێتە دایکی کە وەکو کارەکەری ماڵان کاری دەکرد، بەڵکو دەربارەی بارودۆخی خۆی لەگەڵیدا قسە بکە. بەڵێ ئازیزان، کوڕەکە لەو پەڕی ناڕەحەتیدا تکای لە دایکی کرد و بە گریانەوە پێیوت کە ئەگەر بیەوێت ناچاری بکات تاکو دووبارە بگەڕێتەوە بۆ فرۆشگایە ئەوە خۆی دەکوژێت. پاژەمە نامەیەکی تێر و تەسەلی نووسی بۆ بەڕێوەبەری ئەو قوتابخانەی کە تیایدا دەیخوێند. بەڕێوەبەر پیرەمێردێک بوو، ئاگاداری کردەوە بەو هەموو مینەتەوە و بەو هەموو دڵشکاویەوە نەک تەنها نایەوێت دەرس بخوێنێت بەڵکو حەز بە ژیانیش ناکات. بەڕێوەبەرە پیرەکەی قوتابخانە لە وەڵامی نامەی کوڕەکەدا سوودی لە بنەمای هاندان وەرگرت و دڵنیای کردەوە کە ئەو یەکێکە لە قوتابیە زیرەک و هۆشیارەکان و بەهرەی کاری درەوشاوەتر و جوانتری لە مەڕکاری شاگردی هەیە. تەنانەت ئامادەیە کە ئەو وەک خزمەتگوزار لە قوتابخانەکەی خۆیدا دابمەزرێنێت. هاندان و ئومێدەوارکردنی لەلایەن بەڕێوەبەرە بە تەجروبەکەی قوتابخانەوە ڕێڕەوی ژیانی کوڕەکەی بە تەواوەتی گۆڕی و بۆ هۆی ئەوەی کەسایەتیەک دروست بێت کە کۆمەڵێک بەرهەمی نەمرد لە مێژووی ئەدەبیاتی ئینگلیز بنووسێ و توانی لە ڕێی نووسینەوە زیاتر لە 1 ملیۆن دۆلار داهاتی هەبێت. ناوی ئەم نووسەرە ئەلف چ ویلزە. لە ساڵی 1922 لە دەوروبەری کالیفۆرنیا لاوێک دەژیا کە بە سەختی دەیتوانی ژیانی خۆی و هاوسەرەکەی دابین کە ئەو ڕۆژانی یەکشەممە لە کڵێسادا سرودی دینی دەوت و هەندێک جاریش بە گۆرانی وتن لە بۆنەی زەماوەندا نزیکەی 5 دۆلارێکی دەست دەکەوت.
بارودۆخی ژیانی ئەو بەڕادەیە خراپ بوو کەنەی دەتوانی لە شاردا خانوویەک بەکرێ بگرێت و هەر بۆیە کوخێکی لە ڕزێکدا بەکرێگرتە بوو. کرەی کوخەکە ساڵی $12.5 بوو، بەڵام توانای دانی ئەو بڕەپارێشی نەبوو لەبەری ئەوە ترەی بۆ خاوەنی ڕزەکە دەڕنیەوە. ئەم لاوە ماوەیەک پاش ئەوەی بۆی باس کردم بارودۆخی ئێمە بەڕادەیەک خراپ بوو کە ڕۆژانە جگە لە ترێ هیچی ترمان بۆ خواردن دەست نەدەکەوت. لە بارودۆخی خراپی ماڵی وەها تەنگمان پێ هەڵچنرا بوو کە دەمویست واز لە گۆرانی وتن بێنم و دەست بکەم بەکاری دەڵاڵی لۆری، بەڵام قەدەر و پرتووی هێنایە سەر ڕێگام کە بە دڵنیاییەوە بە منی وت تۆ بەهرەی گۆرانی وتنت تێدایە، دەبێت بۆ تەکمیلکردنی زانیاریەکانی خۆت بچیتە نیویۆرک. هاندانەکەی هیوز بۆ هۆی ئەوەی کە لە ڕێگەی پەروەردەکردنی بەهرەدا هەنگاو بنێم و ئەم بوێریە بەخۆم بدەم کە بۆ ئەم مەبەستە بڕێکی زۆر پارە سەرف بکەم. من $2500 قەرز کرد و بەرەو مەبەست بەڕێکەوتم. پێدەچێت ناویتان بیست بێت. لۆرانس تیبت. سەکردن بە تەنیایی بۆ گۆڕینی خەڵک بەز نییە. ئەگەر دەتانەوێ بە واقعی لەسەر خەڵکان کاریگەر بن دەبێت لەو بەهرانەیان کە لە ناخیاندایە وە گەنجی شاردراوەوان سوود لەو بەهرانەیان وەربگرن. گومانتان نەبێت کە ئەو هەوڵەی ئێوە کاریگەریەکی تەواوی دەبێت. بەڵێ لەم زەمینەیەدا باشترە سەرنج بدەین لە وتەکانی ویلیام جیمز کە شانازی دەروونزانەکانی ئەمریکایە. ئەگەر سەرنجێک بدەین لە بارودۆخی ئێستای خۆمان و خۆمان بەو جۆرە وێنا بکەین کە دەبێت هەبین و بەراوردی بکەین لەگەڵ ئەوەدا کە هەین و ئەوەی کە دەمانتوانی ببین، ئەوەمان دێتە دەست کە لە حاڵی نیوە هۆشیاریدا بەسەر دەبین نیوەی بوونمان بە ئاگایە و نیوێکی زیاتری خواپێداوی ئێمە لەو خەوەدایە سوودی لێ نابینرێ. بەهرەی مرۆڤ زۆر زیاترە لەو ڕادەی کە بەداخەوە سوودی لێ وەردەگیرێ. مرۆڤ خاوەنی بەهرە و هێزێکی گەلێک فراوانە کە ئێمە سوودیان لێ نابینین. من نازانم کە تۆ ئێستا خەریکی جۆڕاگرتنی ئەم دێڕانەیت چیت و لە چ بارودۆخێک دایت و بۆچی گوێ لەم پەرتوکە دەگریت، بەڵام دەزانم هەر کەسێک هەیت و هێز و توانای جۆر بە جۆر و جیاوازی زۆرت هەیە کە لە زۆربەیان سوود وەرناگری. یەکێک لەم هێزانە توانای ئێوەیە لە هاندان و ستایشکردندا بۆ خەڵک تاکو خۆیان بناسن و لەمەڕ متمانەبوون بەهرەکانیان لە خەو هەستێنن. تۆ دەتوانی هێزی خەوتوی کەسانی تر بە ئاگا بهێنیتەوە و ببینینی جوڵەی ئەوان هێز و توانا خەوتوەکانیشت لە خەو هەڵدەستن، کەواتە لەو پێشکەوتنە بچووکانەی خەڵک بە بەختەوەریەوە ستایش بکە و لەو بوارەدا گەرم و گوڕی تەواوی خۆ پیشان بدە. پاری 28 بۆ خەڵکی ئاشکرا بکە کە متمانەت پێیان هەیە. ئازیزان، خات و ئەرنست جد لە هاوڕێیانی من کە لە نیویۆرکدا دەنیشت ماوەیەک لەمەوبەر خزمەتگوزارێکی دامەزراند. ئەو لە کاتی گفتوگۆ لەگەڵ خزمەتکارەکەیدا بڕیاریدا کە لە دووشەممەی یەکەمی مانگ دەست بکات بە کارەکەی لەو ماوەیە کە تا ڕۆژی دووشەممە مابوو. خات و ئەرنست جد لەگەڵ خاوەنکاری پێشووی ئەو خزمەتگوزارەدا پەیوەندیان کرد و دەربارەی ڕەفتار و کردار و تایبەتمەندیەکانی تر هەندێک پرسیاری کرد. خاوەنکاری پێشوو هەندێک شتی سەبارەت بە خزمەتگوزارەکەوت کە خاتووجندی نیگەران کرد. زانیاریەکان جۆری ڕەزامەندی نەبوون، بەڵام خاتووجند ویستی دەربارەی متمانەکردن بە خەڵکان تاقیکردنەوەیەکی هەبێت. هەر لەبەر ئەم هۆیە کاتێک خزمەتکارە لاوەکە بۆ دەستپێکردنی کارەکەی سەردانی کرد، ئەم قسانەی لە خاتووجند بیست. نلی دوێنێ تەلەفۆنم کرد بۆ خاوەنکارەکەت. ئەو دەیگوت تۆ دروستکار و ڕەوشجوانی لە خواردن دروستکردنیشدا بە ڕادەی پێویست شارەزایت هەیە. لە هونەری پەرستیاری و چاودێریکردنی منداڵاندا هەروەها زانیاری باشت هەیە. بەڵام وتی کەمێک ناڕەکوپێکی و جوان ماڵەکە خاوێن ناکەیتەوە. بەڵام من وا دەزانم کە درۆی کردووە، چونکە ئەو جلە پاک و خاوێنانەی کە لەبەرت کردوون ئاماژەیە بۆ ڕێکوپێکی و خۆڕەوشتی جوانت. دڵنیام کە خۆڕەوشتمان پێکەوە دەگونجێت. جێی سەرنجە کە پاش ماوەیەک هەر بەم جۆرەش بوو. ئەو متمانەی کرد بە نلی. ئەویش هەوڵیدا تاکو بەوان بسەلمێنێ کە شایستەی ئەو متمانەی ئەوانە. خانوەکە بەردەوام لە تاو پاک و خاوێنی دەدرەوشایەوە. نلی هەوڵی دەدا زیاتر لەو سعاتەی کە بڕیاریاندا بوو کار بکات تاکو قسەی ژنی خاوەنکارەکەی دەربارەی ئەو ڕاست بێ. بەڕێز ساموئیل و یوکلین سەرۆکی لۆکۆمۆتیۆ شەمەندەفەر دروستکردنی بالدوین دەڵێت ئەگەر متمانەتان بە خەڵک هەبێت و ستایشی توانایی و بەهرەیان بکەن، ئەوە زۆر ئاسانتر دەتوانن لەگەڵیان بگونجێن و بە مەبەستی خۆتان بگەن. بەواتایەکی باشتر ئەگەر دەتانەوێت سیفەتێک لە بەرامبەردا پتە بکەن، دەبێت دوای دەربخەن کە ئەم سیفەتە لە خوڕەوشتە باش و بڵاوەکانی ئەوە. شکسپیر شاعیر و نووسەری گەورەی ئینگلیزی کە ڕۆژگار شایەتی بە بایەخبوونی بەرهەمەکانی دەدات دەڵێت ئەگەر بێبەشم لە هەبوونی سیفەتێکی پەسەند کراو، ئەوە وای دەربخەن کە خاوەنی ئەو سیفەتەن. هیچ
هیچ عیبێشی نییە ئەگەر هەوڵ بدەن ئەم شێوازە دەربارەی خەڵکانی تریش بەکار ببن. ئەگەر خەڵکانی تر خاوەنی خوڕەوشتێکی جوانن کە ئێوە بەلاتانەوە جوانە، ئەوە بە ئاشکرا ئەوەی پێ بڵێن بەواتایەکی ڕوونتر خەڵکان بکەنە خاوەنی هەستی ناوبانگ پەیداکردن. لەم حاڵەتەدا ئەوان هەوڵ دەدەن خۆیان بەو جۆرە لێ بکەن کە ئێوە پێتان خۆشە و ناومێدتان ناکەن. ژوژە لوبلان لە کتێبێکدا کە بەناوی ژیانی من لەگەڵ مترلینگدا نووسیوێتی باسی بەسەرهاتی خزمەتکارێکی هەژار دەکات کە توانی بە کاریگەری هەندان و متمانە بەخۆبوون ژیانی خۆی بگۆڕێت. ئەو دەنووسێت ئەو خزمەتکارەی لە میوانخانەی بەرامبەر ماڵەکەم خواردنی بۆ دەهێنام ناوی مری بوو کە پێیان دەوت مری قاپشۆر، چونکە لە قاپشۆردنەوە دەستی پێکرده بوو. ئەم کچە شتێک بوو هاوشێوەی دێ و درنج، چاوەکانی لۆج بوون، قاچەکانی خوار و چەند کەم و کورتێکی لاشەیی تری هەبوو. ڕۆژێکیان ئەو کاتێک کە قاپێ معکەرۆنی بۆ من هێنابوو پێم وت خاتو مری، ئێوە نازانن چ گەنجێکی گرانبەها و کەمیاب لە ناختاندا بوونی هەیە. مری کە عادەتی وەها بوو هەستەکانی خۆی دەشاردەوە لە ترسی ئەمەی نەکو کاریگەری ئەم شایستەی من لە ڕوخساریدا دەرکەوێت ماوەیەک بێدەنگ بوو. پاشان بەهێمنی قاپە معکەرۆنەکەی لەسەر مێزەکە دانا و ئاهێکی هەڵکێشاوتی خاتون ناتوانم باوەڕ بە قسەکانتان بکەم. ئەو ئەگەرچی بەڕووکەشوتی ناتوانێت قسەکانم وەربگرێ، بەڵام لە ناخەوە ئەو قسانەی قبول کردبوو لە مەڕکەم و کورتی ئەندامەکانی و ناشیرینی ڕوخساری کەوتبووە گومانەوە. مری بەبێ ئەوەی پرسیارێک کات چوو بۆ چێشتخانە و من بینیم کە لە ئاوێنەکەدا سەیری خۆی دەکرد. لەژێر لێوەوە ڕستەکەی منی دووپات دەکردەوە. هەر ئەم ئاگادارکردنەوەیە بەس بوو تا ئەو وردە بۆ خۆی باەخ و ڕێز دابنێت و ئەمە سەرنجڕاکێشترین کۆڕانێک بوو کە لە دەرونی ئەودا هاتبووە دی. ئەو دەستی کرد بە چاودێری ڕاست و دروست لەسەر وەزعی خۆی و ئەمەش جێی باەخە کە بوترێت چیدی نەمامی جوانی ئەو گەشەی سند و زۆری نەبر کە ئەو حاڵەتە ناشیرینەی ڕوخساری گۆڕدرا بە جۆرێک لە قورسی و سنجینی. بەڵێ دوو مانگ پاشەوە کە ئەو بەجێ دەهێشت هەواڵی بە مندا کە بە زووی لەگەڵ برازاکەی سەرۆکی میوانخانە هاوسەری دەکات. مری لەگەڵ و سوپاسی کە بە بۆنەی ئاگادارکردنەوەکەی من کردی بەڕوونی بە منی وت ئێستا دەبینی کە چیدی بۆ خۆم دەبمە خاتوونێک. دەبینن کە چۆن یەک ڕستەی کورد ئاوا موعجیزەی بەدی هێنا و لە ماوەیەکی کووردا ژیانی کەسێکی ئاوەژوو کرد. حەق بە ژرژە لوبلانە، چونکە ئەو مری قاپشۆری بە شێوەیەکی پاکتر و گەرم و گورتر لەوە بینی کە هەبوو. ئەوەش کە بینی بەوی تێگەیاند و مری هەروەها خاتوو لە بلانی لەو بۆچوونەی ناومێت نەکرد. هانری کلی ریسنەر ئەو کاتەی کە دەیویست لەشکری پیادەی ئەمریکای جێگیر لە فەڕەنسادا دزە بکات لە شێوازی دروستکردنی بۆچوونی باش و جوان سوودی وەردەگرت. ژەنڕاڵ جیمس هاربورد کە یەکێکە لە خۆشەویستترین ژەنڕاڵەکانی ئەمریکا بە ڕیسنری وتبوو ئەم 2 ملیۆن سەربازە پیادەی کە لە فەڕەنسادا جێگیرن لە باشترین سەربازانێکن کە تا ئێستا دیبێتم. ڕیسنر لەم وتە زیادە ڕەویانەی ژەنڕاڵ جیمس هاربورد سوودی وەرگرت و لە هەر هەلێک کە دەهاتە پێش ئەوەی بەگەرم و گوڕیەوە بۆ سەربازەکان نەقڵ دەکرد، بەڵام هەرگیز نەیدەوت ژەنڕاڵ لە ستایشکردندا زیادە ڕەوی کردووە. ڕیسنەر دەیگوت من کارم بە دروست یان نادروستبوونی وتەکەی ژەنڕاڵ نەبوو، تەنها دەمزانی کە سەربازەکان بۆ ئەوەی شاوی ستایشەکەی ژەنڕاڵ بن هەوڵ دەدەن خۆیان بگێن ئاستی تایبەتمەندی پێویست. پندێکی بەربڵاو هەیە کە دەڵێت ئەگەر دەتەوێت کەسێک بکوژیت ئەوە ئەو بەدناو بکە. لە بەرامبەریشدا دەبێ بوترێت ئەگەر مەبەستی خزمەتکردنی کەسێکت هەیە ئەوە خۆشناوی بکە و بزانە بەرەنجام چی دەبێ. هەموو خەڵک بەبێ ئیستیسنا واتە هەڵاوێردن لە دەوڵەمەند و هەژار، شەریف و ناپاک، زانا و نەزان، پیر و لاو دەیانەوێت شیاوی ئەو متمانەیە بن کە کەسانی تر پێیان دەدەن. بەڕێزلاوز لە بەرپرسانی زیندانی سینگ سینگ دەڵێت پاسەوانێکی بەندینخانە نابێت لە بەرامبەر بەندەکان بە ناشیرینی قسە بکات. لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ کەسێکی نادروست و ناپاک تەنها یەک ڕێگەی هەیە بۆ زاڵبوون و ئەوش ئەمەیە لەگەڵەودا بە جۆرێ ڕەفتار بکەن کە گوایە پیاوێکی شەریفە و شەریفبوونی ئەو بۆ ئێوە سەلمێنراوە. ئەو تاکە ناڕاست و خوار و خێچە لەم جۆرە مامەڵەکردنا وەها خۆشحاڵ دەبێت کە ممچینە خۆی لەگەڵ ئەو بۆچوونەی ئێوەدا هاوگونجاو بکات. هەر بۆیە ئەم ڕێسایش ڕەچاو بکە، لایەنی بەرامبەر بکەرە خاوەنی نازناو و ناوبانک تاکو خۆی بکاتە شیاوی ئەو ناوە جوانەی کە تۆ دەیدەیتێ. لەم حاڵەتەدا هەردوو لا دەگەنە ئاکان. پاری 29 بە بچووک سیرکردنی هەڵەکان و پێداگیری لەسەر بەهاکان، عیبەکان بچووکن و چاکسازیکردنیشان زۆر ئاسانە. ماوەیەک لەمەوبەر یەکێک لە دۆستانی من کە تەمەنێکیشی هەبوو لە 40 ساڵاندا هەستا بە هاوسەرگیری کردن. ئەم هاوڕێی من باسی کرد کە لە ماوەی دەستگیراندارەتیدا هاوسەرەکەی داوای لێ دەکات سەماکانی ڕۆژ فێر ببێت، چونکە ئەو خوازیاری مێردێکە کە لە هەر لایەنێکەوە لە پێویستەکانی نەوەی نوێ بە ئاگابێ. هاوڕێکەم وتی فێربوونی سەما لەم تەمەنەدا بۆ من زۆر دژوار بوو، بەڵام چارەیەکم نەبوو جگە لە دابینکردنی بیر و ڕای هاوسەرەکەم. بۆ فێربوونی سەما چوومە لای مامۆستایەکی ئەو بوارە. ئەم مامۆستا بێویژدانە وەها نائومێدی کردم کە بە تەواوەتی خەمبار و دڵشکاو بووم. ئەو بە منی وت هەموو جوڵەکانت هەڵەیە،
هەرچیە کە لە ڕابردوو دەزانی دەبێت فەرامۆشی بکەیت بەڵکو بکرێت شتێ فێر ببیت. قسەکانی ئەو مامۆستایە بۆ هۆی ئەوەی کەوازی لێبێنم. مامۆستای سەمای دووەم بە پێچەوانەی مامۆستای یەکەم بە جۆرێک هانیدام کە ناڕەحەتیەکانم لەبیر کرد و بەڕاستی حەزم لە سەماکردن کرد. بەڕێزان، لەگەڵەمەی کە ئێستا دەزانم مامۆستای دووەمی سەمام درۆی وت، بەڵام من درۆکانیانم خۆش دەبیست. ئەو لە سەرەتاوە وتی تۆ هەر لە سروشتیەوە سەماکەرێکی باشیت، تەنها ئەو سەمایی کە دەیزانی کەمێک کۆنە، بنەمای کارەکەت دروستە، بە کەمێک گوردەکاری سەمانویەکان فێر دەبیت، وا باشە تۆ خەریکی ڕاهێنانی سەمانویەکان بیت، چونکە لە ماوەیەکی کەمدا لەم زەمینەیەدا دەبیتە وێردی سەرزمانەکان و سەما کۆنەکانیشت با هەر لەبیر بێت. ئازیزان، مامۆستای یەکەم بە دانەوەی ڕووی لاوازی هاوڕێکەی من ئەوی بە تەواوەتی ناومێت کرد، بەڵام مامۆستای دووەم بە پێچەوانەوە هەستا بە ستایشکردنی کارەکانی ئەوە بۆ هۆی ئەوەی کە هاوڕێکەی من نەک تەنها بەو پەڕی حەزەوە هەستێت بە فێربوون، بەڵکو ڕێز لە قسەکانی مامۆستای دووەمیش بگرێت و ئەو بە کەسێکی پۆزەتیڤ بزانێ. هاوڕێکەم بووی ڕوونکردمەوە. کاتێک مامۆستای دووەم وتی جوڵەکانت هاوسنگن، تۆ هەر لە بنەڕەتەوە بە سەماکەری لەدایک بوویت. عقلی دروست بە منی وت کە تۆ هەرگیز سەماکەرێکی پلە چواریش نەبوویت. ئەم کەسە درۆ دەکات، بەڵام لەم درۆ پیا هەڵدانە خۆشم دەهات و هەر لەبەر ئەو درۆیە پارەمدا بە و هەڵبەتە زۆرم حەز دەکرد ئەوەی کە مامۆستای دووەم وتی ڕاست بێت و هەر لەبەر ئەمەش هەوڵمدا تاکو قسەکانی ئەو بگۆڕم بە ڕاستەقینەیەکی تەواو. مامۆستای دووەم قسەی لە ڕادەبەدەر ستایشی دەکرد تاکو و پارەم لێ بسێنێ، بەڵام چ بایەخێکی هەیە. کاتێک من گەیشت بێتمە بەرەنجامی دڵخوازی خۆم ئەوەندە بێویژدان نیم کە چاوەڕێی ئەوە بم، ئەو بۆ گەیشتن بە مافی خۆی زەحمەت نەچێشێت. من سوپاسی ئەو دەکەم کە هەوڵی چاچیدا بۆ وەرگرتنی مافی خۆی کە پارە بوو، هەروەها هەوڵی چاچیدا بۆ وەرگرتنی مافی من کە فێربوونی سەما بوو. بەڕێزان، بە هەر حاڵ ئەمە دەزانم کە ئەگەر مامۆستای دووەم بە منی نەوتایە کە جوڵەکانم بە شێوەیەکی سروشتی هاوسەنگە، ئەمە ئەوە دەردەخات کە سەماکەرێکی باش دەبم، هەرگیز لەم ڕێگەیەدا سەرکەوتنێکم بەدەست نەدەهێنا و پێدەچوو ببوومایەتە جێی گازندەی دەستگیرانیشم. هاندانی ئەو بۆ هۆی پێشکەوتنی من، چونکە سەرەتا منی ئومێدەوار کرد، منیش هەوڵمدا ئەو نائومێد نەکەم، بەم جۆرە خۆم سەرکەوتم. ئەگەر بە منداڵێک مرد، ژن یاخود کارمەندێک یاخود قوتابیەک بڵێین گەمژەیە، ئەوە هیچ کارێک ناتوانێت بکات، هەموو کارێک بە هەڵە ئەنجام دەدات، هەرگیز حەز و خواستی خۆی بۆ دەرنابڕدرێت، چونکە ئێوە بە شێوەیەکی نەخوازرا و بە نەزانی مەیل بە گەشە و پێشکەوتنتان لەودا کوشتووە. بەڵام ئەگەر بە پێچەوانە ڕەفتار بکەن و لە هەمانداندا دەست و دڵ بن، ئاکامی جیاوازی دەبێت. ئێوە دەتوانن ئاسانبوونی کارەکە دووپات بکەنەوە لە بەرامبەر بەهرەی بەرامبەر ئەنجامدانی ئەو کارەدا ستایشی بکە، مۆڵەت بدەن کە هەست بکات ئێوە پێیتان بە بەهرەی بەناخی شاراوەی ئەو بردووە، چونکە لەو حاڵەتەدا بەکار و چالاکی خۆی بۆ ئێوەی دەسەلمێنێ کە هەڵەتان نەکردووە و خۆری سەرکەوتن و دەرکەوتووە. بەڕێزان، ئەو شێوازەی کە بەڕێز لاوس تۆماس سوودی لێدەبینی شتێک نییە جگە لەو شێوازەی کە لەسەرەوە ڕوونم کردەوە. باوەڕ بکەن بەڕێز تۆماس لە فێرکاری بنەماکانی پەیوەندی مرۆڤایەتیەکاندا هونەرمەندێکی بەتەواو مانایە. ئەو بە قسەکان و پێداگیریەکانی خۆی سەر لە نوێ خۆی دروست دەکاتەوە، لە ئێوەدا متمانە بەخۆبوون دروست دەکات، بێری و شەهامەت و بڕوا بەخۆبوون لە ئێوەدا بێدار دەکاتەوە. مۆڵەت بدەن وەک بابەتێکی کەمبایەخ کە بۆ خۆم ڕووی داوە ئەمەتان بۆ باس بکەم. بەم دواییانە ئەم شانازیم هەبوو کە پشووی کۆتایی هەفتە لەگەڵ بەڕێز تۆماس و هاوسەرەکەیدا بەسەربەرم. شەوی شەممە لە بەرامبەر ئاگری گەرمی بوخاریدا دانیشت بووین و باسی هەر دەردێکمان دەکرد. بەڕێز تۆماس داوای لە من کرد کارێکی دۆستانەی بریج ئەنجام بدەین. پێشتریش من پێم وتبوو کە من هیچ حەزم لە یاری بریج نییە و یاریشم نەکردووە، واتە ئەم یاریە فێر نەبووم، کەواتە شتێکی سروشتیە. ئەگەر بە بەڕێز تۆماسم وتبێ هاوڕێی ئازیز، من و یاری برنج کاتێک کە بەڕێز تۆماس بەسەر سوڕمانێکەوە سەیری کردم ڕوونم کردەوە. برنج بۆ من هەمیشە مەتەڵێکی شیتەڵ نەکراو بووە، پێ ناچێت بتوانم یاری بکەم. بەڕێز تۆماس بە دەنجێکی لەسەر خۆوتی دیل چی بووە؟ برنج خۆفێڵ و تەڵەکە نییە، پێویستی بەکاری خێرایی و دەست و دزی و گزی نییە، تەنها کەمێک توانای مێشک و توانای لێکدانەوەی پێویستە و هەرەوە. لەبیرما کە تۆ ماوەی گوتارێکت دەربارەی هۆش و زیرەکی نووسی بوو، کەسێک کە ئەو وتارە دەنووسێت نابێت لە فێربوون یارێکی سادە بترسێ. برنج بۆ تۆ کارێکی سادەیە، لە هەمان کاتدا پەیوەندی هەیە بەو بوارەی تۆ. ئەوە جێی سەرنجە کە بەر لەوەی بزانم خەریکە چی دەکەم لە بەرامبەر مێزی بریجدا خۆم بینیەوە کە یادم دەکرد. بەڵێ ئەو بە منیوت کە بەهرەی ئەوەم هەیە و منیش پیشانمدا کە هەڵەی نەکردووە. ئەوەی بە من گەیان کە مرۆڤێکی خاوەن بەهرەم و ئەو بەهرەیەش لەو بوارەدا کە ئەو وتبووی خۆی دەرخست.
بەڕێزە باسکردنی بریجئلی کولبرستۆنی هێنایەوە یادم بیرهێنانەوەی ئەو بێهۆنیەت چونکە لە هەر جێگەیەک باسی برنج بێتە ئاراوە لەگەڵ ناوی ئیلیدا هاوڕێز دەبێت. ئەو لەم زەمینەیەدا بابەت و کتێبێکی زۆری نووسیوە و لەو کتێبانەی کە بە 12 زمان وەرجێڕاوە ملیۆنەها نوسخەی لێفرۆشراوە. ئیلی کولبرستون بە منی وت لە ساڵی 1922 کە هاتمە ئەمریکا هیچ دەم دەزانی کە ڕۆژێک یاری بریز دەکەم و لەم بوارەدا دەگەمە پلەی شارەزا و مامۆستایەتی. منیش ئەوە دەزانم ئەگەر ژنێکی جوان دڵنیایی و متمانەی بەو نەدابایە هەرگیز ڕاهێنەرێکی باشی برنج نەدەبوو. ئیلی کولبرستون هاتە ئەمریکا تاکو لە ڕێگەی وتنەوەی فەلسە و زانستی کۆمەڵایەتی ژیان و ئایندەی خۆی دابین بکە، بەڵام نەیتوانی لەم ڕێگەیەوە بگاتە ئەنجامێک. کولبرستون تەنانەت هەوڵیدا بە خەڵوسفرۆشی ژیانی خۆی دابین بکە، بەڵام بێسود بوو. دەستی کردە کڕین و فرۆشتنی قاوە. لەم ڕێگەیەشەوە هیچ سەرکەوتنێکی بەدەست نەهێنا. لەو ڕۆژانەدا هەرگیز بیری لەوە نەکردەوە کە بکرێت بە فێربوونی بریج ژیان دابین بکرێت، چونکە ئەو لە یاری وەرەقدا لاواز بوو، بۆیە بیری لەم مەسەلەیە نەکردبەوە. جگە لەمانەش برستۆن ئەوەندە کەسێکی زۆر بڵێ بوو، ئەوەندە پرسیاری دەکرد کە کەس ئامادە نەبوو لەگەڵیدا یاری بکە. لەم بگرە و بەردەیەدا کولبرستۆن لەگەڵ ژنێکی لاو کە مامۆستا بوو گەلێکیش بە ناوی ژۆرفین ئاشنا بوو، پاش عاشق بوونی سەرنجام هاوسەرگیریان کرد. ئەم ژنە تێگەیشت کە کولبرستون بە وردکاریەکی زۆرە و یاری برنج داوتوێ دەکات. شوسفین ئەو بە هەرە شاراوەیەی کولبرستونی بۆ بیرهێنایەوە گوتی ئەم تایبەتمەندیانە تەنها کەسانێکی بەهرەمەند بۆ یاری برنجدا بوونی هەیە. کولبرستۆن بە منی وت تەنها ئەم هاندانەکەی ژوسفین بووە هۆی ئەوەی کە من لە یاری برنجدا گەشە بکەم و پێش بکەم وەک پیشەیەکی جددی بیگەرمە بەر و هەوڵی کامەڵکردنی زانیاریەکانم بدەم. کولبرستون بەوتان پێدانانەی هاوسەرەکەی بەهرەی خۆی ناسی و لەو بوارەدا گەیشتە پلەی باڵا، کەواتە بەم پێیە ئێوەش بە هاندانی خەڵکانی تر وای دەربخەن نهێشتنی کەم و کوڕیەکانیان سادەیە، کارێک بکەن کە خواستی ئێوە لە بەرامبەری ئاسان خۆی دەربخات و خۆی لە بەرامبەر شتێکی ناممکیندا نەبینێتەوە. بەڕێزان گەیشتینە پاری سی. دروستکردنی شەوق و زەوق لە کەسانی تردا بۆ خزمەتی ئێمەیە. ئازیزان چی بکەین تا خەڵکان بە شەوق و زەوقەوە لەسەر پێشنیاری ئێمە ئەوەی کە دەمانەوێت ئەنجامی بدەن؟ ساڵی 1950 زاینی ئەمریکا بە ترس و لەرز و نیگەرانیەوە دێڕوانی ئەوروپا کە چۆن دەوڵەتەکانی بەربوونەتە گیانیەک و لەم میانێدا خەڵکی بێتاوان دەبنە قوربانی. ئایا ئیمکانی هەبوو جارێکی تر فریشتەی ئاشتی و ئارامی ببیندرێت؟ ئایا جێگیرکردنی ئاشتی لە دەست کەس دەهات؟ ئایا دەکرا ڕێگەیەک بۆ ڕێگریکردن لە کوشت و کوشتار دەست بخرێت؟ کارێکی دژوار بوو، بەڵام وودرۆ ویلسۆن سەرکۆماری ئەو کاتی ئەمریکا بەنیاز بوو هەستێت بەم کارە. ئەو دەیویست لە ڕێگەی جێگیربوونی ئاشتی لە ئەوروپادا هەوڵ بدا، بەڵام چۆن؟ وودرۆ ویلسۆن بەنیاز بوو نوێنەرێک وەک هەڵگری پەیامی ئاشتی بنێرێ بۆ ئەوروپا. ئەم کەسە دەبێت لەگەڵ سەرانی وڵاتە بەشەڕهاتوەکان دانیشتن بکات و قەناعەتیان پێ بهێنێت کەواز لە جەنگ بێنن. ئەو کەسەش کە خۆی بۆ ئەو کارە ئامادە کرد بوو ویلیام جنینگ وەزیری ناوخۆی ئەو کاتی ئەمریکا بوو کە لە کەسە لێهاتوەکان بوو. ئەو ئارەزوی وەها بوو کە وەهاکارێک لە ڕێگەی سەر کۆمارەوە پێشنیار بکرێت و ئەویش بە گیان و دڵ ئەوە قبول کات و بەو پەڕی تواناوە لە ڕێی پیادەکردنیدا هەوڵ بدات، چونکە بەکارێکی ئامانجی گەورەی دەزانی و ئەگەر سەرکەوتنی بەدەست پێنایە ناوی بەنەمری دەمایەوە. بەڵام ویلسۆن بۆ ئەم کارە هاوڕێی خۆی سەرهەنگ هاوسی دەستنیشان کرد و پێشی وت کە ئەو بابەتە لای براین باز نەکات. سەرهەنگ هاوس لە بیرەوەریەکانی خۆیدا کە پاش ماوەیەک بڵاو کرایەوە دەنووسێ. ئەو کاتەی کە برایان زانیان من وەک سەفیر بەرەو ئەوروپا دەڕۆم گەلێک خەمبار و دڵشکاو بوو. تەنانەت بەمنی وت لە بیری خۆمدا چەندەها پلانم بۆ ئەم کارە ڕێخست بوو، بەڵام ئێستا هەموو بەرنامەکانم هەڵوەشاندەوە. من بۆ دڵدانەوەی ئەو وتم سەرۆکۆمار نایەوێت ئەم کارە بە شێوەیەکی ڕسمی بێ. ئەگەر تۆ وەک سەفیر بچیتە ئەوروپا ئەوە هەموو فیکرەکان بەرەو لای تۆ ڕاکێش دەبن و خەڵک دەڵێن مەگەر چی ڕوویداوە کە براین یەکێک لە کەسایەتی گرنگەکانی ئەمریکا چۆتە ئەوروپا؟ سەرهەنگ هاوس کە پێدەچێت هەر لەبەر ئەو کات و شوێن ناسینەوە و زیرەکیەی خۆی بێت کە بوو بۆ یەکێک لە هاوڕێیان و ڕاوێژکارە گرنگەکانی سەرۆک هەر بەو وردبینی و لێ هاتوویەی خۆی بە جۆرێک برایانی قەناعەت پێکرد کە ئەو نەک تەنها هەستی بەڕەنجان نەکرد بەڵکو پێگەی خۆشی بەدڵگەرمتر زانی. سەرهەنگ هاوسی زیرەک وای دەرخست کە براین گرنگترە لەوەی کە بچێت بە دوای کارێکی وەها کەمبایەخ و براینیش بە دەستکەوتنی ئەو خاڵا زۆر خۆشحاڵ بوو. سەرهەنگ هاوس ئەم دەستورە گرنگەی لەمەڕ مامەڵە و هەڵسوکەوت لەگەڵ خەڵکاندا پێشنیار کردووە کە ئەمە کورتەکەیەتی. بە جۆرێک ڕەفتار بکەن کە خەڵکانی تر بە مەیل و شەوق و زەوقەوە بەپێی پێشنیارەکەی ئێوە ئەوەی کە دەتانەوێت ئەنجامی بدەن. ویلسۆن کاتێک کە دەیویست ویلیام گیسمک ئادۆ بۆ ئەندامێتی کابینەکەی خۆی بانکێش بکات هەمان دەستورکاری بەکارهێنا کە سەرهەنگ هاوس هاوڕێ و ڕاوێژکاری ئەو تەجروبەی کردبوو.
ویلسۆن دەویست پلەیەکی زۆر گرنگ کە پێشنیارکردنی ئەو پلەپایە بۆ هەر کەسێک بە شانازیەکی گەورە دەژمێررا بە مکئادۆ ببەخشێت، بەڵام دەبوو بە جۆرێک ڕەفتار بکرایە کە بەرامبەر لە هەر لایەکەوە خۆی بە گرنگ بزانێت تاکو لە ئەنجامی ئەو کارەدا سەرکەوتوو بێ. با شێوازی کاری ویلسۆن لەسەر شێوازی کورتەی راپۆرتی نێراو لە مکئادۆ ببیستین. سەرۆک ویلسۆن بە منی وت کە دەیەوێت کابینەکەی پێک بهێنێت بۆ ئەم کابینەیە کە سایەتی گەلێکی هەڵبژاردەی لەبیردا هەیە. ئەو کاتێ دەیویست پێشنیارەکەی لەگەڵ مندا باس بکات وتی زۆرم پێخۆش دەبێ ئەگەر پلەی وەزارەتی دارایی کە بەڕای من زۆر هەستیارە بەڕێوەبردننی پێویستی بە توانایەکی زۆر هەیە قبوڵی بکەیت و بیگریتە ئەستۆ. سەرۆک ویلسۆن جۆرێک ئەم بابەتەی لەگەڵدا باس کردم کە گوایە وەک دەڵێت ئەگەر ئەم پۆستە وەربگری لوتفێکی گەورەت لەگەڵ کردوم چونکە تۆ پلە بەرزتریت لەم قسانە و ئەم کارە بۆ تۆ بچووکە. ئەوەش بوترێت کە ویلسۆن هەمیشە بەم جۆرە ئەدەبە و ڕەفتاری دەکرد. ئەگەر بهاتایە لە هەموو بوارەکانی تردا لەو شێوازە پەیڕەوی بکردایە دەیتوانی پەیڕەوی مێژووی ئەمریکا بگۆڕێ. لە ڕەخنەکانی کاری ویلسۆن ئەمە بوو کە بایەخێکی ئەوتۆی نەدەدا بە حیزبی کۆماری خواز و کۆنگرەی ئەوانی لە خۆڕازی نەدەکرد. ئەو ئالی هوروت و یاخود هاکزی کە کەسانێکی کارزان و لێهاتووی ناسراوی حیزبی بەرامبەر بوون دەستیان دەڕۆیشت لەگەڵ خۆیدا نەبرد بۆ کۆنفرانسی ئاشتی تاکو بوونیان کێش و متمانەیەک بێت. بەڵام لە بری ئەوان ژمارێک لە پیاوانی بێبایەخ و نەزانی لەگەڵ خۆی برد تەنها لە بەرەوەی کە لە حیزبەکەی خۆی بوون بەڵام نەیانتوانی هیچ کاریگەریەکیان هەبێت. ویلسۆن هەمیشە لەگەڵ حیزبە مخالیفەکان و ڕکەبەرەکانیدا دژایەتی دەکرد. سەرڕای کارزانی مۆڵەتی بەوان نەدەدا کە لە کاروباری وڵاتدا دەستیان هەبێ. بەرەنجامەکەشی ئەمە بوو کە نەگەیشتە مەبەستەکانی خۆی و نەیتوانی بەرنامەکانی جێبەجێ بکات و تەنانەت سەلامەتی و تەندروستی خۆی لەسەر ئەم کارەدانا و لە هەمووی گرنگتر ڕەهەندی ئومێدبەخشی مێژووی ئەمریکای گۆڕی. بەڵێ ئازیزان یەکێک لە بڵاوکەرەوە گەورە بەناوبانگەکانی ئەمریکا دەناسم کە ئەم ڕێسایی کردبووە دروشمی بڵاوکراوەی خۆی. کارێک بکەن تا خەڵکانی تر بە مەیل و شەوق و زەوقەوە بە پێویستی ئێوە ڕەفتار بکەن. ئەم نووسینگەی بڵاوکردنەوەیە بەڕادەیەک لە جێبەجێکردنی دەستوری کاری سەرەوەدا لێهاتووی دەستکەوت بوو کە ئەو هەندری نووسەری بەناوبانگ دەربارەی ئەوە بەم جۆرە دەنووسێت. کاتێک دابلدی خاوەنی بڵاوکراوەکە ئامادە نەبوو یەکێک لە نووسینەکانی من چاپکە بە جۆرێک ئەم بابەتەی پێڕادەگەیاندم کە هەستم بەرامبەر بەوان باشتر دەبوو. تەنانەت ئەگەر بە شێوەیەکی جیا لەم شێوەیە بڵاوکەرەوەیەکی تر ڕازی بووایە کە بەرهەمەکەم چاپکات تا ئەم ڕادەیە خۆشحاڵ نەدا. من پیاوێک دەناسم کە بەهۆی دەسەڵاتی تەواویەوە لە وتارداندا و هەروەها بەرفراوانی زانیاریەکانی لە وتارداندا بانکێش دەکرا بۆ کۆڕ و کۆبوونەوەکان. بەردەوامیش ئەو بانکێشتانە ڕەت دەکاتەوە. ئەو تەنانەت بانکێشتی ئەو کەسانەشی ڕەت دەکردەوە کە قەرزداریان بوو کە کەسی بانکێش کرد نەک هەر لێی نەدەڕەنجا بەڵکو خۆشی بەمنەتباری ئەو دەزانی. ئەو هەرگیز ناڵێت کە بەهۆی گرفتاری یاخود ماندوێتی و یا لە قبولکردنی بانکێشتەکەدا داوای لێبوردن دەکات کە پێی ناکرێت. ئەو لە سەرتاوە لەو بابەتەی کە بەسەریان کردوتەوە ڕێز و سوپاسی خۆی دەردەبڕێت و پاشان بەو پەڕی ناڕەحەتی دەربڕینەوە داوای لێبوردن دەکات کە ناتوانێت بانکێشتەکە قبول بکات. ئەو کات وتاربێژێکی تری پێدەناساندن. بەڕێزان بەواتایەکی تر ئەو مەجال بە کەسی بەرامبەر نادا کە ڕەتکرانەوەی لێک بداتەوە و ناڕەحەت ببێ بەڵکو بەرامبەر ناچار دەکات بەرەولای وتاربێژێکی تر بیر بکاتەوە کە پێدەچێت کارەکەی ئەو ڕاپەڕێنێ. بۆ نمونە دەست بەجێ پاش داوای لێبوردن لە نەتوانینی خۆی لە قبولکردنی ئەو بانکێشتەدا دەڵێت بۆچی سوود لەو هاوڕێی من وەرناگرن کە ناوی گلیولندرا جرزە سەنووسەری گۆڤاری بڕۆکلینە. ئەرێ بەڕاست بیرت لەوە کردوتەوە کە ماگی هیوک دعوت کەیت ئەو ماوەی 15 ساڵە لە فەڕەنسا دانیشتەجێ بوو و لەوێ کاری کردووە. داستان گەلێکی سەرنجڕاکێشی زۆری دەربارەی تەجروبەکانی خۆی وەک هەواڵنێرێکی ئەوروپایی لەلایەکەوە دەتوانێت بۆ ئێوەی باس بکات. وەی بۆچی لیۆ نگستون هیوز لانگفلو بانکهێژ ناکەن؟ ئەو کۆمەڵە فیلمێکی زۆر جوان و لێهاتوانەی دەربارەی ڕاو لە هیندستاندا ئامادە کردووە. جی ئەلف وان سەرۆکی دامەزراوەی چاپی وان کێچێک بوو لە گەورەترین دامەزراوەکانی چاپ لە نیویۆرک کێشەی ڕەفتاری هەبوو لەگەڵ بەرپرسی دەستگاکانی ئامێری چاپ کە دەبوو بە جۆرێک یەکلایی بکاتەوە. خۆشەویستان بەرپرسی چاپخانە ئەرچی ئەوە بوو ئاگاداری ئامێرەکانی پیچنی و ئامێرەکانی چاپ بێ ئەم کارش بۆ یەک کەس کارێکی قورس بوو بە تایبەتی کە کەسی ئاسایی نەیدەتوانی لەو کارەیدا یارمەتی بدەن. چاپخانە شەو و ڕۆژ کاری دەکرد. بەرپرسەکەی بەردەوام لە کاری زۆر گلەیی دەکرد و داوای یاریدەدەرێکی دەکرد بۆ سەرپەرشتیکردنی کاری چاپخانە. بەڕێزوان کەسێکی تازەی وەک یاریدەدەری بەرپرسی چاپخانە دانەمەزراند و کەسیشی بۆ یارمەتیدان نەخستە بەردەستی بەڵام کێشەکەی بە کەمێک وردەکاری بە شێوەیەکی جوان چارەسەر کرد. بەڕێزوان ژوورێکی بۆ بەرپرسی چاودێریکردنی چاپخانە دابین کرد و لەسەر دەرگاکەی تابلۆی سەرپەرشتیاری کاروبار
ڕووباری ڕێخستنی هەڵواسی پاژەوە بەرپرسی چاودێریکردنی ئامێرەکانی چاپخانە بە خۆشحاڵی تەواوەوە بەردەوام بوو لەسەر کارەکەی و چی دیگلەیەکی لە قورسی کارەکەی نەبوو. لە کاتێکدا بەکردار کارەکەی قورستر بوو ئەو لەمەی کە بوو بۆ سەرۆک و ئێستا ناچار نەبوو لەموو لەو دەستور وەربگرێت و لە کارەکەیدا سربەخۆ بوو، خۆشحاڵ بوو. پێدەچێت بەڕای ئێوە مەسەلەیەکی مناڵانە بێت کە هەروەهایە، بەڵام ئەمە ڕاستی هەیە. ئەو سەردەمەی کە ناپلیۆن نیشانی لژیون دوونووری هێنایەدی و لە نێوان سەربازەکانی خۆیدا خاچی نیشانی لژیونی دابەش کرد و 18 کەس لە ژەنڕاڵەکانی بە مارشاڵی فەڕەنسا ناوزەت کرد و سوپاکەی خۆی ناونا لەشکری باڵا هەمووان وتیان کارێکی منداڵانەیە لە ئاستی کەسێکی بلیمەتی وەک ناپلیۆندا نییە. ڕخنەی ئەم ژمارەیە بەکاری ناپلیۆن ئەمە بوو کە دەیانوت ئەو بە سەربازە دلێر و ئازاکانی خۆی یاری منداڵان دەبەخشێت و مەبەستیان مەدالیای لژیون بوو. ئایا بەنیازە منداڵ هەڵخەڵەتێنێ؟ ناپلیۆن لە وەڵامی ئەواندا دەیوت پیاوانی دلێر و بەجەرگ بە یاری منداڵان دەکرێنە یاری منداڵان. کاتێک کە شێوازی لەقەب و ناونیشان پێدان لە تاکەکان دەنێت لە ڕادەی ناپلیۆندا کاریگەری خۆی بنوێنێت، ئەو چۆن دەربارەی ئێوە کاریگەر نابێت؟ بۆ نمونە یەکێک لە هاوڕێکانی من کە ژنێکی بەتەمەنە و ناوی جنتە لە دانیشتوانی نیویۆرک، ئەو لە دەست کوڕەهار و هاجەکانی دراوسێ کە دەچوونە چیمەنەکەیەوە و چیمەنەکەیان دەشێواند گلەی هەبوو، بەڵام دەرەقەتیان نەدەهات. پاش ڕاوێژکردن ئەم خاتونە بڕیاریدا کە هەر لەم منداڵە هاروهاجانە بۆ چارەسەری کێشەکەی خۆی سوود وەرگرێت. ئەو یەکێک لە کوڕەکانی کردە بەرپرسی پاراستنی چیمەنەکەی و پێیوت تۆ لەلایەنی منەوە بەرپرسی ئەگەر کەسێک هاتە ناو بەخچەکەوە هەواڵم پێبدا. کوڕەکە دەست بەجێ دەست بەکار بوو، ئاگرێکی کردەوە و شیشێکی داکرد و بە مناڵەکانی وت ئەگەر کەسێک بێتە ناو چیمەنەکەەوە بەم شیشە داخی دەکەم. لەوە پاش خاتوجن بە پارێزگاری کوڕەکە بەبێوەی مایەوە لەبەرەوەی کە خاتوجن کوڕەکەی بە گرنگ دانابوو، ئەوش هەروە بۆ سەلماندنی گرنگبوونی خۆی بۆ بەدیهێنانی خواستەکەی ئەو خاتونە تێکۆشە. کەواتە بەڕێزان ئێوەش بۆ ئەنجامدانی ئەو کارانەی کە ئاراستەی خەڵکانی دەکەن بە جۆرێک ڕەفتار بکەن کە ئەوان خۆیان بە گرنگی هەستی پێ بکەن و بە خۆشحاڵیەوە کار لەسەر خواستی ئێوە بکەن. کورتەی بەشی چوارم. نۆ شێواز بۆ گۆڕینی کەسانی تر کاریگەر بوون لەسەریان بەبێ ناڕەحەتکردن و بریندارکردنی هەستەکانیان. دەستوری یەکەم، بەستایش و ڕێزلێنانی ڕاستەقینە و پاکانە باسەکە دەست پێ بکەن و لە کۆتاییدا بەرامبەر ناچار بکەن بۆ پاراستنی بەهاکانی خۆی هەوڵ بدات. دەستوری دووەم، هەڵەکانی کەسانی بەرامبەر بە ناڕاستە و خۆی بدەنەوە بەڕوویاندا و ئاگادار بن هەستی شانازیکردن و خۆ بە زلزانین لە قسەکانتاندا بوونی نەبێت. دەستوری سێهەم، لە بەرامبەر ئاراستەکردنی ڕخنەکانتان لە کەسانی بەرامبەر سەرەتا باسی هەڵەکانی خۆتان بکەن. دەستوری چوارم، لەبری دەستوەردانی ڕاستەوخۆ بۆ خواستەکانی خۆتان بە شێوەی پێشنیارکردن ئەم کارە بکەن. دەستوری پێنجەم، مۆڵەتدەن کەسی بەرامبەر کەسایەتی و ئابڕووخۆی بپارێزێ. بریندارکردنی هەستی کەسانی تر کاری مرۆڤە گەورەکان نییە. دەستوری شەشەم، بە دەست و دڵی کراوەوە باسی بچووکترین پێشکەوتنەکانی کەسی بەرامبەرتان بکەن و بە گەرموگوڕی و پاچی تەواوەوە ستایشی ئەو کارانەیان بکەن. دەستوری حەوتەم، ناوی جوان و نازناوی باش ببەخشنە کەسانی بەرامبەرتان تاکو ئەوانیش هەوڵ بدەن خۆیان بکەنە شیا و شایستەی ئەو نازناوانە و بەم جۆرە هەردوو لا دەگەنە ئەنجامی مەبەست. دەستوری هەشتەم، بەهاندانی کەسانی بەرامبەر وای پیشان بدەن کە نەهێشتنی عیبەکانیان زۆر سادەیە. کارێک بکەن کە خواستی ئێوە بۆ لایەنی بەرامبەر ئاسان بێتە بەرچاو و خۆی لە بەرامبەر کارێکی ناممچیندا نەبینێتەوە. دەستوری نوێم، بۆ ئەنجامدانی ئەو کارانەی کە بۆ خەڵکان پێشنیاری دەکەن بە جۆرێک ڕەفتار بکەن کە ئەوان خۆیان بە گرنگ و بە بایەخ لە قەڵەم بدەن و بە خۆشحاڵیەوە کار بە خواستەکەی ئێوە بکەن. گەیشتینە بەشی پێنجەم پاری 31. نووسینێک بە بەرەنجامی موعجیزەهێنەوە ئەو نامانەی کە ئاکامی سیحراوی دێننە بەرهەم. بەڕێزان، دەتوانم کە لەگەڵ ئێوەدا کە ئەم ناو نیشانەی سەرەوەتان خوێندوتەوە بەر لە خوێندنەوەی درێژەی بابەتەکە گرە بکەم کە دەزانم دەربارەی چی بیر دەکەنەوە. گومانم نییە کە کۆمەڵە ڕستەیەکی لەم جۆرە دێتە سەرزمانتان کە ئەو نامانەی کە ئاکامی سیحراوی دێننە بەرهەم چ ناو نیشانێکی گاڵتە ئامێز وەک ئەو پڕوپاگەندانەیە کە گوایە بە یەک حەب یاخود دەرزی یەک نەخۆشێکی پێچارە سەر دەکات. ئەگەر وها ڕستەگەلێکیش بێتە سەرزمانتانەوە سەرزەنشتان ناکەم، چونکە خودی خۆشم ئەگەر 15 ساڵ لەمەوبەر کتێبێکم بەم ناوەخنە بەرچاو بکەوتایە بێگومان منیش هەروەک ئێوە ڕام دەردەبڕی. ئەگەر لە قبولکردنی ئەم بابەتەدا گومانتان هەیە کەواتە مۆڵەت بدەن تا بڵێم کە 20 ساڵی سەرەتای تەمەنی خۆم لە مەیسوریدا بردوۆتە سەر. خەڵکان لەوێ بەوە ناسراون کە دوودڵ و گوماناوین و بێگومان ئەمەش دەزانن کە پێشکەوتنی مرۆڤ تا ڕادەیەک پەیوەستە بە ڕەخنەگیری و شک و ڕاڕایی. دانیشتوانی مەیسوری هیچ وشەیەک بەبێ بەڵگە وەرناگرن. جاوەرن پێکەوە ڕاست بین و لەگەڵ یەک درۆ نەکەین. ئێستا قسەی خۆمان بێت، ئایا ئەو ناو نیشانەی سەرەوە ڕاستی هەیە و دروستە؟ بەڕێزان،
لەبەرەوەی کە بڕیاردرا لەگەڵ یەکدا ڕاست بین ئەوە من پێتان دەڵێم ئەم ناو نیشانە دروست نییە چونکە بەرەنجامی نامەکان باڵاتر بوو لە سیحراوی بوون بەڵام چ کەسێک ئەم پێوەرانەی بۆیان دیاری کردووە ئەو کەسی ئەم پێوەرانەی دەستنیشان کردووە بەڕێز کندایکنەیە کە یەکێکە لە پسپۆڕانی بواری فرۆشیاری لە ئەمریکادا ئەو لە کاتی نووسینی کتێبەکەدا بەڕێوەبەری بەشی پڕۆپاگەندەی کۆمپانیای کلگیت پالیمولیو سەرۆکی دەستەی بەڕێوەبەری ئەنجومەنی جیهانی پڕۆپاگەندەیە ئەو نامانەی کە لێرەدا دەیانهێنمەوە ئەو نامانن کە کاریگەریان چەند بەرابەری معجزە بووە بەڕێز دایک دەڵێت بۆ نامانەی کە 100 پرسیاری لەخۆ گرتبوو بە مەبەستی دەستخستنی زانیاری دەمان ناردن ئەگەر وەڵامی 5 تا 8 پرسیارمان دەستکەوتایە ئەوە ئەنجامێکی ئاساییمان دەستکەوتبوو بەڵام تاماوەیەکی زۆریش لەم ڕادەیەدا نەبوو ئەگەر لە هەر 100 پرسیار 15 وەڵاممان وەرگرتایە ئەوە کارێکی زۆر نەئاسایی بوو ئەگەریش بەهاتایە وەڵامی 20 پرسیارمان چنگ بکەوتایە وای بۆ دەچووم موعجیزەیەک ڕووی دابێت یەکێک لەو نامانەی کە بەنیازم باسی بکەم 42 وەڵامی لەخۆ گرتبوو لەوەها قۆناغێک بڵین لەسەر و موعجیزەوە ڕوویداوە پێناچێت درۆمان کردبێت بەڕێزان ئەم نامەیە لە نێوان کۆی نامە هەڵبژێرراوەکان هەڵبژێرراوە کە بە تێکرا لەو ئاستەدا کاریگەر بوون و ئەگەر لەم بارودۆخەدا دێها نامەی وەهاش بنووسرێت بەرهەمی کار لەمە کەمتر نابێ ئێستا باس سەرنج بدەین بزانین ئەم نامەیە چۆن نووسراوە بابەتەکان لە زاری بەڕێز دایکەوە دەنووسم پاژەمەی کە لە ڕێوشوێنەکانی بەڕێزکارنگی دەربارەی ئادابی هەڵسوکەوت و وتاربێژی بە ئاگا بووم و تا ڕادەیەک ئەو زانیاریانم وەرگرت بۆم دەرکەوت کە شێوازی پێشووی من زۆر هەڵەبووە هەر بۆیە هەوڵمدا بەپێی دەستورە کارکردەکانی بەڕێز کارنگی دەست بەکار ببم وەڵامەکان لە بۆ تا نزیکەی زیادی کرد لەسەر دەستوری بەڕێزکارنگی نامەکان بە جۆرێک ڕێکخراون کە کەسی بەرامبەر لە کاتی خوێندنەوەدا حەزی دەکرد چاکەیەک دەربارەی نووسەرەکە ئەنجام بدا ئەم هەستە خوێنەری نامەکەی بەگرنگ دەدایە قەڵەم من لەگەڵ نووسینی ڕستە بەڕستەی نامەکان ڕاوەکانی خۆم دوای هەر ڕستەیەک دەنووسم بەڕێز جان بلانکویل ئیندیانا بەڕێز بلانچی ئازیز نازانم لەو کێشەیەدا کە تووشم بووە یارمەتیم دەدەیت یاخود نا بەڵام دەزانم ئەگەرێوە یارمەتیم بدەن کێشەکەم چارەسەر دەبێت وەرە نوێنەیەک لە خوێنەری ئەم ڕستەیە لە مەشتی خۆتاندا بەرجەستە بکەن گریمان ئەو فرۆشیارێکی کەم سەرمایەیە لە دانیشتوانی ئەریزۆنا کە نامێکی بەواژووی یەکێک لە گەورەترین پسپۆڕان بەدەستدەگا پاش خوێندنەوەی یەکەمین دێڕ ئەو لەوە تێدەگات کە ئەم کەسایەتیە لە فرۆشیارێکی سادە و کەمبایەخ داوای یارمەتی کردووە ئەو بەخۆی دەڵێت ئەم پیاوە نیویۆرکیە و بەو هەموو پێگەی کە هەیەی تووشی کێشە هاتووە و ڕووی کردوتە کەسێک کە دەتوانێت چارەسەری بکات باش کەسێکی هەڵبژاردووە چونکە من هەمیشە هەوڵم داوە یارمەتی خەڵکانی تر بدەم با پاش ماوەی نامەکە بخوێنمەوە تا بزانم کێشەی ئەم کابرایە چییە بەڕێزان ساڵی ڕابردوو بە سەختی کۆمپانیام قەناعەت پێکرد کە بۆ باشترکردنی بارودۆخی فرۆشتن پشتگیری لە فرۆشیارانی بچووک بکات و بڕی تێچووی ئەو هەوڵانە بگرێتە ئەستۆی کە بۆ بەرزکردنەوەی ئاستی فرۆشتن پێویستە فرۆشیاری بچووکی ئاریزۆنا پێدەچێت لێرەدا لەبەرخۆیەوە بڵێت کارێکی دروستت کردووە ئاشکراشە کە دەبێت بیگرنە ئەستۆ چونکە بەشی زۆری سوود دەچێتە گیرفانی ئەوانەوە هەرچی فرۆشی ئێمە زیاتر بێت سوودی ئەوانیش زیاتر دەبێت ممکنە من بەم زیادە داهاتەی کە دەمبێت بگەمە جێگەیەک کە لەلایەنی دابینکردنی کرەی دوکان تووشی کێشە نەبم بەڵام سەرجەم فرۆشتنی زیادەی کەسانێکی وەک من میلیۆنەها دۆلار سوود دەخاتە گیرفانی کۆمپانیاوە بابزانین کێشەکەی چییە بەڕێزان بەم دواییانە پرسیارنامەیەکمان بۆ 16,000 نەفەر لە نوێنەرانی فرۆش ناردووە ئەم ژمارەیە سوودیان لەو پێشنیارەی من بینی بوو هەڵبەتە خۆشحاڵم کە ئاگادارتان بکەمەوە کە سەدەها وەڵامم بەدەست گەیشتووە کە هەمویان دەریان بڕی بوو لە هاوکاری لەگەڵ ئەم پرۆژەیەدا ڕازین و پەسەندیان کردووە پێشوازی ئەوان بۆ هۆی ئەوەی کە من پرۆژەیەکی نوێ پێشکەش بکەم کە هەر ئێستا بۆ ئێوەم ناردووە دڵنیام کە زیاتر لە پرۆژەی پێشوو دەبێتە جێی پەسەندی ئێوە بەڵام ئەمڕۆ بەیانی سەرۆکی کۆمپانیا دەربارەی راپۆرتی پرۆژەی ساڵی ڕابردوو لەگەڵ من قسەی کرد و هەر بەو جۆرەی کە خوی سەرۆکانە داوای لێکردم کە پێی بڵێم چەند پێشنیاری تازەمان لە پەیوەندی لەگەڵ جێبەجێکردنی پرۆژەکە بەدەست نەگەیشتووە بە شێوەیەکی سروشتی بۆ وەڵامدانەوە بە سەرۆکی کۆمپانیا دەبێت بێمە لای ئێوە و داوای یارمەتی لە ئێوە بکەم سەرنجڕاکێشە بۆ وەڵامدانەوە بە سەرۆکی کۆمپانیا ڕوون کردوتە ئێوە تاکو یارمەتیتان لێوەربگرم ئەم فرۆشیارە گەورە نیویۆرکیە ڕاز دەکات ئەو ڕێزی منی چاک ناسیوە و بۆ ڕاکەم ڕێزی تایبەتی هەیە لە ناسینی لایەنی بەرامبەری تایبەتی خۆیدا ڕازگۆیانە ڕەفتاری کردووە بەڕێزدایک بەبێ هۆکاتی بە فیڕۆنادات بەهای فرۆشیاری ئاریزۆنایی خۆی چاک دەستکەوتووە ئەم فرۆشیارە ئاریزۆناییەش هەروەک هەموو مرۆڤەکان لەمەی کە ئەو بەبایەخ بزانن خۆشحاڵ دەبێت و لە باسکردنی خۆشکەیف دەبێت ئەو شتێکە لە بەڕێستان دەمەوێت ئەمەیە کە ئەو چاکەی بکەن و لەسەر کارتی هاوپێچ سەرەتا ئاگادارم بکەنەوە کە پێشنیارەکانی ساڵی ڕابردووتان چەند فەقەرە بوو پاشان
هەوڵ بدەن تا دەتوانن بەهای تێکڕای پێشنیارەکان ڕابگەێنن. ئەگەر ئەو چاکەیە فەرمونون من مەمنون دەبم و ئێوە بە یارمەتی دانەکانتان لە کامڵکردنی ئەم زانیاریانەدا من منەتباری خۆتان دەکەن. دڵسۆزتان کندایک پسپۆڕ و بەڕێوەبەری کاری فرۆشیاری کۆمپانیا. ئازیزانم سەرنج بدەن نووسەر چۆن لە بەندی کۆتایی نامەکەیدا لە من بە ئارامی و لە ئێوە بەتوندی و ئاشکرا سوودی وەرگرتووە. ئەو چەندە لە ستایش و ڕێزلێناندا دەست و دڵبازە. لە ئێوە مەمنون دەبم من دەکەنە منەتباری خۆتان. ئەم نامەیە بە هەموو سادەی یەکەوە موعجیزەی نواندووە. بۆچی؟ ئەو بۆ ئەمەی کە نووسەر داوای چاکەی لە بەرامبەرەکەی کردووە و ئەمەش وای کردووە کە بەرامبەر هەز بە گەورەی خۆی بکات. ئەو جۆرە ڕوبەڕووبوونەوەی لەلایەنی دەروونزانیە و زۆر گرنگە. چ ئێوە فرۆشیاری سەقفی ئامادەکراو بن و چ بە سیارەیەکی فۆردی مۆدێل بەرز لە ئەوروپادا ڕابوێرن. نمونە جارێکیان من و هەمرکرای لە کاتی گەشت و گوزاردا لە ئەوروپاوە بە سیارە مۆدێل کۆنەکەی من لە جادەکانی فەڕەنسادا ڕێگەی خۆمان وندەکرد. سیارەکەمان ڕاگرت و لە ژمارەیەک گوندنشینی ناوچەکەمان کە لە کەنار جادەکەدا خەریکی کاربوون پرسی چۆن دەتوانین خۆمان بگەێنینە ئەو شارەی تر؟ کاریگەری پرسیارەکەی ئێمە لەسەر گوندنشینەکان وەک بروسکەوە هابوو. ئەم گوندنشینانە کە پێڵاوی بنتەختیان لە پێکرد بوو تێکڕای ئەمریکیەکانیان بە کەسانێکی پارەدار و دەوڵەمەند دەدایە قەڵەم. سیارە لەو ناوچەیەدا زۆر کەم بوو. ئێستا ئەوان دوو ئەمریکیان دەدی کە بە سیارەکەیان گەشت و گوزار دەکەن. لە ڕوانگەی ئەوانەوە دەبوو ئێمە ملیۆنێر یاخود برازاکانی هانری فۆرد بین. ئەوان لە شتێک دەربارەی ئێمە بە ئاگا بوون کە خۆمان لێی بێ ئاگا بووین. ئێمە ئەگەرچی پارێکی زیاترمان لەوان هەبوو بەڵام دەستەوستان چوو بووینە لایەن و داواکار بووین ڕێگەکەمان پێپیشان بدەن. ئەم بابەتانە ئەوانی کردبوو خاوەنی هەستی گرنگ بوون. هەمویان بەیەکەوە خێرا دەستیان کرد بە وەڵامدانەوە و ڕێنمونی کردن. بەڵام یەکێک لەوان کە هەلی چین کەوتبوو زۆریش زەوق و شەوقی هەبوو قیراندی بەسەریاندا کە بێدەنگ بن تاکو ئەو بتوانێت بە تەنیایی لە لەزەتی یارمەتیدانی ئێمە بەشدار بێت. ئێوەش دەتوانن ئەم بابەتە تاقیب بکەنەوە. جارێکی تر کە چوونە شارێکی نەناسراو ئەوە لە کەسێک لە هەموو لایەنێکەوە لە ئێوە خواردترە پرسیار بکەن و پێی بڵێن ئایا ممچینە من لەو کێشە پچکۆلانەیە دەرباس بکەیت کە تووشم بووە؟ دەکرێت بفەرمون چۆن دەتوانم خۆم بگەێنمە فڵانە شوێن. بنیامین فرانکلین بۆ گۆڕانی دوژمنەکانی خۆی لەم شێوازە سوودی دەبینیت. سەرنج بدەن لە نمونەیەک لەو بابەتە. بەڕێزان فرانکلین لە ڕۆژگاری لاویدا هەموو پاشەکەوتەکەی خۆی کردە سەرفی دامەزراندنی چاپخانەیەکی بچووک و بە هەوڵی زۆرەوە توانی ببێتە سکرتێری کۆنگرەی فیلادلفیا. ئەم پۆستە بۆ هۆی ئەوەی کە کاری چاپی فەرمانگەکانی ئەو ناوچەیە بدرێت بەو. ئەم کارە سوودێکی لەبەرچاوی هەبوو. فرانکلین حەزی نەدەکرد ئەو لەدەست بدات بەڵام مەترسیەک ئەوی تەهدید دەکرد. یەکێک لە دەوڵەمەندترین و بەدەسەڵاتترین ئەندامانی کۆنگرە بە توندی نەفرەتی هەبوو لە ئاست فرانکلیندا و بۆ پیشاندانی ئەم نەفرەتەی خۆی لە ناو خەڵکدا پەلاماری ئەویدا. فرانکلین بڕیاریدا ئەم مەترسیە لەسەر ڕێلا ببات و کارێک بکات کە لەو پیاوە دۆستێک دروست بکات. ئەو چۆن توانیم کار بکات؟ فرانکلین چۆن دەبوو ئەم مەتەڵەشی کار بکات؟ فرانکلین عاقڵتر و زیرەکتر بوو لەوەی کە خۆی بخاتەوە ها تەڵەیەکەوە چونکە لە سەرنجامدا خۆی دەبووە بەندی ئەو داوە. ئەو داوای لەلایەنی بەرامبەر کرد کە چاکەیەکی لەگەڵدا بکات. فرانکلین داوای چەند دۆلارێک قەرزی کرد. ئەو داخوازیەکی کرد کە توانی هەستی خۆپەسەندی بەرامبەر ڕازی بکە. با بەسەرهاتەکە لە زمانی فرانکلینەوە ببیستین. خۆشەویستان بیست بووم ئەو لە کتێبخانەکەیدا کتێبێکی گرانبەهای هەیە. لە میانەی ئەم نامەیەدا کە بۆ ئەوم نووسی حەزی خۆم بۆ خوێندنەوەی ئەو کتێبە دەربڕی و پێموت ئەگەر بۆی زەحمەت نەبێت ئەو چاکەیە بکات و بۆ چەند ڕۆژێک ئەم کتێبم بە قەرز بداتێت تاکو متاڵای بکەم. زۆر مەمنونی دەبم. ئەو دەست بەجێ ئەو کتێبەی بۆ ناردم و منیش لە ماوەی یەک هەفتەدا کتێبەکەم خوێندەوە و بە سەلامەتی بۆم گەڕاندەوە و لە نامێکی تردا زۆر سوپاسی ئەو لتفەیم کرد کە بۆ منی هەبوو. جاری دوایی کە ئەوم لە کۆنگرەدا بینی زۆر بە ئەدەبەوە لەگەڵ مندا قسەی کرد. ئەو پاژەوە هەمیشە ئامادەی خۆی بۆ خزمەت بە من دەردەبڕی و بەم جۆرە بووینە هاوڕێ. ئەم دۆستایەتیە تاکو کۆتایی تەمەنی بنیامین فرانکلین بەردەوام بوو. شێوازەکەی بنیامین فرانکلین نزیکەی 150 ساڵ پاشمەرجی ئەو لەلایەن یەکێک لە شاگردەکانی منەوە ئەنجام درراوە و بەرهەمی باشیشی هەبووە. ئەو کەسە لە شێوازە دەروونزانانەکەی فرانکلین سوودی بینی ناوی ئامسل بوو. ئامسل ساڵانێکی زۆر وەک نوێنەری فرۆشتنی ئامێر و کەرەسەی لولەچێشی کار دەکا. ئەو ماوەیەک هەوڵی دەدا لە کارگەیەکی گەورەی لولەچێشی لە بڕۆکلیندا پێشنیارێک وەربگرێ. بەڵام سەرۆکی ئەم کارگەیە کە پیاوێکی ڕەوشناشیرین بوو ئەم هەلەی بەو نەئەدا. لەگەڵ ئامسل داهاتە نووسینگەکەیەوە و بە بۆڵەبۆڵەوە دەیگوت ئەمڕۆ هیچمان پێویست نییە نەکاتی من بگرە و نەکاتی خۆشت بە فیڕۆ بدە. بڕۆ دەرەوە. بەڕێزان ڕۆژێکیان ئەمسل بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەم کەسەدا شێوازێکی نوێی گرتەبەر. ئەو کۆمپانیایی نوێنەری بوو بەنیاز بوو نوێنەرایەتێکی تازە لە گوندی کوینز لە ئایلەندا بکاتەوە. بەرپرسە ڕووگرژەکەی ئەو کارگەیە چاک شارەزای ئەم ناوچەیە بوو چونکە ماوەیەکی زۆر بوو کە مشتریەکی زۆر لەو ناوچەیەوە ڕووی دەکردە ئەو کارگەی ئەو. ئەمسل ئەم جارەیان دەرگای نووسینگەکەی کارگەی کردەوە وتی
بەڕێز من ئەمڕۆ نەهاتووم بۆ ئێرە کە شتێک بە ئێوە بفرۆشم، بەڵکو هاتووم کە ئەگەر بفەرمونون چەند خولەکێک لە کاتتان بگرم. بەرپرس لە کاتێکدا جگەرەکەی لە نێوان لێوەکانی هاتوچۆ پێدەکرد وتی باشە بڵێ بزانم چی لە مشکتدایە و مەبەستت چییە؟ ئەمسل وتی کۆمپانیا بەنیازە نوێنەرایەتێک لە کوینزدا بکاتەوە و من دەزانم ئێوە لە هەمووان چاکتر ئەوێ دەناسن و شارەزان، هەر بۆیە هاتووم تا لەگەڵ ئێوەدا ڕاوێژ بکەم و بپرسم ئەنجامدانی ئەم کارە دروستە یان نا. بەم ڕستەیە بە تەواوەتی گۆڕدرا. لوولە چێش کە ساڵەهای ساڵە بەقی ڕاندن بەسەر مشتریەکانیدا هەستی گرنگ و مهم بوون بۆ خۆی دەستەبەر دەکات، ئێستا فرۆشیارێک دەبینێت کە بە نوێنەرایەتی لە کۆمپانیایکی گەورەوە ئەوی بە مهم و بە بایەخ داوەتە قەڵەم و بەنیازە داوای چارەسەری لێ بکات، ئەو دەیتوانی بەو کۆمپانیای بڵێ کە چی بکات و چی نەکات. لوولە چێش کورسێکی هێنایە پێش وتی دانیشە بە ئارامشی تەواوە بڵێ مەسەلەکە چییە و چی لە دەستی من دێت. چاو پێکەوتنی ئەم جارەی ئامۆز زیاتر لە سەعاتێکی خایەند و لە هەر بارەیەکەوە قسە داهاتە ئاراوە و لوولە چێش کارەکەی کۆمپانیای بەڕاست دادەنا. ڕەفتاری ئەوان زۆر دۆستانە بوو. کار گەیشتە جێگەیەک کە لوولە چێش بەرپرسی کارگە دەربارەی کێشە خێزانیەکانیشی لەگەڵ ئامسل باس و خواسی کرد. ئامسل وتی ئەو عەسرە نەک تەنها زەمینەی وەرگرتنی پێشنیارێکی گەورە ڕەخسا، بەڵکو بناغەی دۆستایەتێکی پتە و هەمیشەیی دامەزرا. من نەک تەنها بەسەرم کەسەدا بەردەوام بۆڵەی دەهات ساڵ ببووم، بەڵکو بە گرنگی پێبەخشین بە و هەستی مهمبوونی ئەوم ڕام کردبوو. مۆڵەت بدەن یەکێکی تر لە نامەکانی کندایک بهێنمەوە تا بزانن چەند بە جوانی داخوازی لوتڤنواندنی کردووە. چەند ساڵ لەمەوبەر لەبەر ئەمەی کە بەڵێندەرەکان ئەندازیارانی ڕاوێژکار و پسپۆڕانی هوەری وەڵامی پرسیارەکانی دامەزراوی دایکیان دەدایەوە بە توندی ناڕەحەت بوو. لەو ڕۆژانەدا لە بەرامبەر 100 پرسیاردا بەلای زۆرینەوە 3 وەڵام دەست دەکەوتەوە کە بە شتێکی گرنگ دادەنرا. خۆزگا ئەگەر وەڵامەکان بگەشتنایەوە ئەوە موعجیزە ڕوویدا بوو. بەڵام لەو نامەیەدا کە باسی دەکەم لە بەرامبەر 100 پرسیاردا 50 وەڵام بوونی هەبووە، ئەوەش چ وەڵامانێک. بەڕێز جاندوو ژمارە 617 شەقامی 2 دویل ئەلفنون جی بەڕێز دوی ئازیزم، نازانم لە چارەسەرکردنی ئەو کێشانەی کە تووشیان هاتووم یارمەتیم دەدەیت یان نا. ساڵێک لەمەوبەر کۆمپانیاکەی خۆمانم ناچار کرد ئەم خاڵە دەرک پێ بکات کە یەکێک لەو شتە گرنگانەی کە ئەندازیاران و میعماران نیازیان پێیەتی کەتەلۆژێکە کە تێکڕا زانیاریەکانی پەیوەندیدار بە کەرەستەی بیناسازی جانرل ماسویل و ئەو ڕۆڵەی کە ئەم کەرەستانە لە چاکردنەوە و نوێکردنەوەی بیناکان دەیژێڕن ئامادە بکات. سەرنجام ئەو کەتەلۆگە ئامادەکرا کە لە جۆری خۆیدا بێوێنەیە، بەڵام ئێستا کەتەلۆگەکان مەسرەف بوون. بابەتەکەم لەگەڵ سەرۆکدا باس کرد، ئەویش هەر وەک عادەتی سەرۆکەکانی تروتی ڕێگرێک نابینم لە بەردەم دووبارە لە چاپدانەوەیاندا، بەڵام بۆ مەرجەی بەڵگەی تەواوم بۆ بهێنیت کە ئاماژە بە بەسوودبوونی کەتەلۆگەکان بکات بەر لە چاپکردنیان. هەر بۆیە زۆر سروشتی بوو کە داوای یارمەتی لە ئێوە بکەم، چونکە ئێوە لەو 50 دەستەیەن کە لە شوێنە جۆرا و جۆرەکانی وڵاتدا چالاشی دەنوێن و ڕای ئێوە زۆر گرنگە بۆ ئێمە بۆ ئەمەی کە کاری ئێوە ئاسان بکەین. چەند پرسیارم لە پشتی ئەم نامەیەدا نووسیوە، ئەگەر لوتف بفەرمون و وەڵامی ئەم پرسیارانە بدەنەوە یارمەتێکی گەورەتان داوم، زۆر مەمنون دەبم. ئەگەر ڕاو بۆچوونێکی ترتان هەبێت منیشی لێ ئاگادار بکەنەوە. نامەکەتان بخەنە ئەو زەرفی نامە ئامادەکراوەی کە هاوپێچە لەگەڵ نامەکەمدا. پێویست ناکاتەوە بڵێم کە بە ئەنجامدانی ئەم کارە ئێوە هیچتان لە ئەستۆ نابێت. ئازادن کە من ئاگادار بکەنەوە ئایا باشترە کەتەلۆگەکە بە هەمان شێوەی ڕابردوو سەر لە نوێ چاپ بکرێتەوە یاخود هەندێک گۆڕانکاری تێدا بکرێت. تەجروبەکانی ئێوە ڕێنمایی ئێمن و بیرروڕاکانتان بەڕێزن. لە هەر حاڵێکدا دڵنیابن هاوکاری بەڕێزتان دەبێتە هۆی منەتبارکردنمان. دڵسۆزتان کندایک بەڕێوەبەری ئیداری فرۆش. خۆشەویستانم، خاڵێکی گرنگ کەسانێکن کە لە پاش خوێندنەوەی ئەم نامەیە هەوڵ دەدەن بە چاوبەستراوی لە شێوازی نووسینی ئەو نووسەرە سوود وەربگرن. ئەوان هەوڵ دەدەن بە چەورزمانی و درۆنەکردن لە ڕێگەی ستایش و ڕێزلێنانی پاک و دۆستانە خۆشەویستی بەرامبەر ڕازی بکەن، بەڵام ئەوان دەبێتەوە بزانن ئەم ڕێگەیە بەبێبوونی دۆستایەتی ڕاست و پاچی کاریگەر نییە. ئاگاداری ئەوە بن کە هەمووان تینوی ڕێز لێگرتن و بە گرنگ لە قەڵەمدانن، بەڵام هیچ کەس ناپاکژی و ناڕاستی و درۆ وەرناگرێت و هیچ کەس کڕیاری چەورزمانی و پیاڵدانی درۆ نییە. ئەمەتان لەبیر نەچێ. ڕێسا و دەستورەکانی ئەم کتێبە کاتێک کاریگەر دەبێت کە بە گەرم و گوڕی و پاچیەوە جێبەجێ بکرێ. من تورەکەیەکی پڕ لە ئامێری شعوەزە و جادوو ناخەمە بەردەم خوێنەر، تەنها ئەو ڕاستیانەی بۆ وێنا دەکەمەوە کە لێیان بە دوور بووە تاکو بەم ڕاستیانە هەنگاو بەرەو ژیانێکی نوێ هەڵبگرێ. بەڕێزان گەیشتین بە بەشی شەشەم، پاری 32 حەوت بنەمای سەرەکی بۆ بەختەوەری ئەندامەکانی خێزان، خێراترین ڕێگە بۆ هەڵکەندنی گۆڕی ژن و مێردایەتی. بەڕێزان 75 ساڵ لەمەوبەر ناپلیۆنی سێم ئیمپراتۆری فەڕەنسا برازای ناپلیۆنی گەورە ناپلیۆن بۆناپارت عاشقی کچێک بوو بە ناوی ماری.
ئەو ژنی ئینیاس ئوگولیتن دوومنتیگو ناسراو بە شازادە خاتون تبا بوو. ئەم شازادەیە بەبێ زیادەڕەوی جوانترین ژنی جیهان بوو. ناپلیۆنی سێم دوا بە دوای عاشقێکی بێوێنە سەرنجام لەگەڵ ئەو شازادەیە هاوسەرگیری کرد. بەر لەم بەیەک گەیشتنە ڕاوێژکارانی ئیمپراتۆر ئاگاداریان کردەوە کە ئەم شازادە خاتونە کچی یەکێک لە کۆنە نەناسرا و بێبایەخەکانی ئیسپانیایە. دەست بەجێ لە وەڵامی ئەوەندا وتی بنەماڵەی ئەو چ بایەخێکی هەیە، بنەماڵەی ئەو چ بایەخێکی هەیە. بەژنێکی ڕێکوپێک ڕوخسارێکی جوان دڵڕفێنی و سەرنجڕاکێشی ئەو شازادە خاتونە سەرتاپا بوونی پادشای فەڕەنسای پڕ لە بەختەوەریەکی ئاسمانی و خەیاڵی کردبوو. ئەو کەشێت و شەیدای جوانی ئەو کچە بوو لەگەڵ بیر و ڕای ڕاوێژکارەکانیدا کە نوێنەری خەڵکی فەڕەنسا بوون دژایەتی دەکرد و وتی من ئەو ژنە دەکەمە هاوسەری خۆم کە خۆشم دەوێ و ڕێزی بۆ دادەنێم، نەک ژنێکی نەناسرا و کە گومانم هەیە بتوانم خۆشم بوێ. ناپلیۆن و بووکە جوانەکەی لە ڕووی لەشساغی، توانا، سەروەت، پێگەی کۆمەڵایەتی، نازنا و عاشقی خۆشەویستی تەواو و کامڵ بوون. وەها دەهاتە پێشچاو هەرگیز ئاگری پیرۆزی عیشقێک بەم گەرم و گوڕیە هەڵنەکرا بوو. هاوسەرگیریەکی سەرکەوتووی لەگەڵدا بەرهەم نەهێنا بوو. بەڵام بەداخەوە بڵێسەکانی ئەماگرە بێوێنەیە هەر زوو دامرکانەوە و گەرمەکەی لەدەستدا و سەرنجام وەکو هەموو ئاگرەکانی تر بووە خۆڵەمێش و سارد بووە. ناپلیۆنی سێم توانی ئوژنی بگەێنێتە پلەی ئیمپراتیریسی فەڕەنسا. بەڵام نە فەڕەنسای جوان و نەدەسەڵات و توانای ناپلیۆن و نەپاشایەتی نەیانتوانی ئەم ژنە جوان و ڕوخسار شیرینەوە لێ بکەن کە چیدی بۆڵەبۆڵ و بیانووی نەمێنێت و جنێودانی پێتەرکەن. ئوژنی کە لە نەخۆشی حەسادەت و بەدگومانی لە ئازاردا بوو کاریگەریەکانی ئەو نەخۆشیەی هەروەک مۆریانەی بەردایە پایەکانی بەختەوەری و خۆشبەختی مێردەکەی. ئوژنی چیدی گوێڕایەڵی دەستورەکانی ئیمپراتۆر نەبوو، تەنانەت لە خەڵوەتیشدا ڕێی پێ نەئەدا کە خۆی بنوێنێ. کاتێک کە ناپلیۆن سەرگەرمی ئەنجامدانی ئەرکەکانی بوو وەک پاشایەک دەبوو هەستێت بە کاروباری خۆی. ئوژن لە پڕ دەچوە نووسینگەی کارەکەی و تەنانەت گفتوگۆ و کۆبوونەوە گرنگەکانیشی لێ تێک دەدا. ئوژنی بۆ ساتێکیش ناپلیۆنی بەتەنیا بەجێ نەدەهێشت چونکە لەوە دەترسا کە ئەو لەگەڵ ژنێکی تردا پەیوەندی عاشقانەی هەبێ. بەڵێ زۆربەی کات لە لای خوشکەکەی خۆی شکاتی لە مێردەکەی دەکرد لە بەرامبەر کاردانەوە دڵدانەوەکانی مێردەکەیدا دەگیریا و بەردەوام نوکەنووشی دەکرد و تەهدیدی دەکرد. ڕۆژێکیان ناپلیۆن پەنای برد بۆ بەر کتێبخانە تاکو لە شەڕی نوکەنووشی هاوسەرەکەی بێوەی بێ. بەڵام ئوژنی بە زۆر چۆ کتێبخانە و لێشاوی جنێوی بەردایە گیانی مێردەکەی. ئوژنی بۆ ناپلیۆن کە خاوەنی ئەو هەموو کۆشکە جۆرا و جۆرەی ئیمپراتۆریە بوو بە ئەندازەی یەک کۆمیدی دیواری جێگەی نێشت بووە تا تیایدا ئارام و ڕەحەت بێ. بەڕاست ئوژنی لەم کارانە چی دەستکەوت؟ وەڵامیان پرسیارم لە کتێبێکدا دەستکەوت لە ژێر ناوی ناپلیۆن و ئوژنی تراژیدیای پێکەنی ناوی یەک ئیمپراتۆر، نووسینی ئەلف ڕاینهارد. بەرەنجامی سەختگیریەکانی ئوژنی بەم جۆرە بوو کە ناپلیۆن لە کاتی شەودا لە دەرگایەکی شاراوەوە هاوڕێ لەگەڵ یەکێک لە پاسەوانەکانیدا کۆشکی پێجێ دەهێشت و ئەو لە کاتێکدا کڵاوەکەی خۆی تاسەر نێوچەوانی هێنا بۆ خوارەوە بە دزیەوە لە کۆشک دەچۆ دەرەوە و بە واقعی دەچۆ سەردانی ژنێکی جوان کە چاوەڕێ بوو. بێجگە لە سەردانی ئەم مەعشوقەیە ئەو هەروەها وەک گەڕیدە و بەرەڵاکان لە کوچە و کۆڵانەکانی شاری پاریسدا دەسوڕایەوە. کۆمەڵە شوێنێک دەگەڕا کە بۆ ئیمپراتۆر وەک ئەفسانەوە هابوون. لەم کەشە نامۆیەدا بوو کە ئیمپراتۆر هەناسەیەکی ڕاحەتی هەڵدەچێشا. ئەمە هەمان ئەو شتانە بوو کە نوکەنوکردنی بۆ بوژنی هێنا. ئەمە دروستە کە ئەو بەسەر پاشای فەڕەنسادا دەسەڵاتی خۆی دەنواندوو. ئەوەش هەر دروست کە ئەو جوانترین ژنی دنیا بوو، بەڵام بەرهەمی جوانی و دەسەڵات لە بڵێسەکانی حەسادەتدا دەسووتا چونکە نە پاشایەتی و نە جوانی ناتوانێ عاشق لە کەشی ژەهراوی نوکەنوک و حەسادەت بپارێزێ. ئوژنی حەقی خۆی بوو کە وەک ژنی پاشایەک هاوار بکات. خدایە تووشی ئەوەت کردم کە لێی دەترسام. بەڵام بەڕاستی ئەمە بەڵایەکی ئاسمانی بوو کە بەسەر ئەو داباری بوو؟ نە، ئەم ژنە بەو بیانوە پڕوپوچ و حەسادەتی خۆی ئەو بەڵایی بەسەر خۆی و هاوسەرەکەیدا داباراند و ئەو عاشقە جوان و پاکەی لەناو برد. لە نێوان ئەو هەموو شەیتانە دۆزەخیانەی کە بۆ لە ناوبردنی عاشق و کوشتنی ئەو عاشقە هەوڵ دەدەن هیچیان بەقەدەر نوکەنوکردن و بیانوگرتن کاریگەرتر و کوشندەتر نین. نوکەکردن نەدەڕەوێت و نەتەواویش دەبێ، هەروەک ماری کوبرا دەگەزێت و بەرهەمی پێوەدانەکەشی لە ناوچوون و کوشتارە. بەڕێزان ئێمە گومان دەکەین کە هاوسەرەکەی کوندلو و تۆڵستۆی ئەم بابەتەی درەنگ کەشف کرد چونکە چەند ساتێک بەر لە مەرجی خۆی لە لای کچەکانی دانی پیانابوو کە من هۆکاری مەرجی باوکتان بووم. لەو ساتەدا کچەکان وەڵامی دایکیان نەدایەوە، تەنها هەردووچیان گریان، بەڵام ئەوان دەیانزانی کە دایکیان ڕاست دەکات. ئەوان تێگەیشتبوون کە دایکیان بەردەوام بە گلەی و شکاتکردن و بۆڵەبۆڵ و ڕەخنەی بێکۆتایی هۆکارەکانی مەرجی باوکیانی دەستەبەر کردبوو. سەرڕای ئەو بارودۆخەی کە هاتبووە پێش و بۆ هۆی ئەوەی لە ئۆتۆڵستۆی بەبێ ئەنجامی هەنگاو بنێتە قۆناغی مەرگەوە.
ئەو هاوسەرەکەی دەیانتوانی ژیانێکی خۆش و شادیان هەبێت. لە هەمان ڕۆژانی ناشادی ژیانیدا لە ئۆتۆلستۆی بەناوبانگترین ڕۆمان نووسی سەردەمی خۆی بوو. ئەو دوو بەرهەمی شەڕ و ئاشتی ئاناکارنینای بەس بوو بۆ ئەوەی بە هەمیشەیی لە مێژووی ئەدەبیاتی جیهاندا بەنەمری بمێنێتەوە. بەرهەمەکانی تۆڵستۆی وەها سەرنجڕاکێش بوون کە لایەنگرانی بە تاسە و بە درێژایی شەو و ڕۆژ لە خزمەتیدا بوون. شوێن کەوتوان و موریدانی تۆڵستۆی وشە بە وشە قسەکانی ئەویان تۆمار دەکرد و تەنانەت کاتێک کە تۆڵستۆی دەیوت ئێستا کاتیەوە وەک ڕستەیەکی ئاسمانی تۆماریان دەکرد، هەر لەو کاتەوە تا ئێستا دەوڵەتی رووسیا کە کۆبەرهەمەکانی تۆڵستۆی لەگەڵ یاداشتی موریدەکانی لە چاپ دەدا. بەرهەمەکانی ئەو لە کۆمەڵێکدا نزیکەی 100 جەڵتاک و ئێستا چەندەها جار بڵاو کراوەتەوە، بەردەوامیش لە چاپ دەدرێت و تۆڵستۆی و هاوسەرەکەی بێجگە لە ناوبانجی مێردەکەی سەروەت پێگەی کۆمەڵایەتی و مناڵانێکی زۆریان هەبوو. بەرلەوەی سەردەمەتاڵەکان بێتە پێش کە بۆی نەدەچوو کە هاوسەرگیریەکی بەو جوانی هەرگیز وێنەی هەبێت، ئەوان لە سەرەتادا گومانیان دەبرد کە بەختەوەریەکی تەواویان دەستکەوتووە و پێکەوە ئەژنۆیان دەخستە سەر زەوی و لە خوددا دەپاڕانەوە کە ئەو بەختەوەریەیان تاسەر بێ. هەر لەو ماوەیەدا ڕووداوێکی سەرسوڕهێنەر لە ژیانی تۆڵستۆیدا ڕوویدا. ئەو بەرەبەرەوە هاگۆڕا کە بۆ پیاوێکی تر هەستی کرد لەو کتێبە گەورانەی کە نووسیویەتی ڕازی نییە. لەوە پاژیانی خۆی تەرخان کرد بۆ نامیلکەی بچووک کە تایاندا خەڵکی بانکێش کرد بۆ ئاشتی تاکو شەڕ نەک هەر لە رووسیادا بەڵکو لە هەموو دنیادا ڕیشە چێژ ببێ. بەڕێزان مەبەستێکی تری ئەو لەم بارودۆخەدا ڕوبەڕووبوونەوە بوو لەگەڵ هەژاری و برسێتیدا. تۆڵستۆی گەورە کە سەردەمێک دانی بەوە دانابوو لە لاوێتیدا تووشی هەر جۆرە تاوانێک بوو تەنانەت خۆشی لە مرۆڤ کوشتن نەگرتوێتەوە، هەوڵی دەدا بە شێوەیەکی تەواو پەیڕەوی وتەکانی مەسیح بێت. لەوەها بارودۆخێکدا مڵکەکانی خۆی بەخشی بە جوتیاران و ژیانێکی فەقیرانی گرتەبەر. ڕۆژانە لە چێڵکە کاری دەکرد وەک جوتیارێکی ئاسایی کاوداری کۆ دەکردەوە. خۆی ژوورەکەی بەدەستی خۆی خاوێن دەکردەوە و لە قاپی تەختەدا خواردنە ساردەکەی دەخوارد و هەوڵی دەدا دوژمنەکانی خۆی خۆش بوێ. لەوە هاوەرزێکدا ژیانی تۆڵستۆی بوو بە خەمنامەیەک کە ڕیشەی لە هاوسەرگیریەکەیدا هەبوو. هاوسەرەکەی تۆڵستۆی ژیانێکی زرق و برقی پێخۆش بوو، سوکایەتی بە مێردەکەی خۆی دەکرد کە خۆشیەکانی دنیای خست بووە لاوە. ژن حەزی لە زرق و برق و سەروەت و سامان بوو. لە کاتێکدا ئەم شتانە بۆ پیاوەکە مانایەکی نەبوو. ساڵانێکی دوور و درێژ ژنەکە بەسەر مێردەکەیدا هەر بۆڵی دەهات و قسەی ناشیرین و جنێوی دەدا. ئەو پێداگری دەکرد کە تۆڵستۆی کتێبەکانی بەبێ بەرامبەر چاپ نەکا، چونکە ئەو بە مافی خۆی دەزانی و لەو مافەی خۆش نەدەبوو. ئەو کاتەی تۆڵستۆی دژایەتی خواستەکانی ژنەکەی دەکرد تووشی هێرشێکی شێتانە دەبوو، شوشەیەکی پڕ لە تریاکیشی هەڵدەگرت و سوێندی دەخوارد کە خۆی دەکوژێت و ئەگەر ئەو یاریە سەری نەگرتایە دەیوت کە خۆی دەخاتە بیرەوە. ڕووداوێکی دڵتەزێن لە ژیانی ئەم ژن و مێردەدا هەبوو کە ئێستاش بە گومانی من لە خەمناکترین ڕووداوەکانی مێژووە لە بواری سۆزداریدا. هەر بەو جۆرە کەوترە ئەوان ژیانێکی بەختەوەریان دەست پێ کرد و پاش تێپەڕبوونی 48 ساڵ کارگەشت بۆ جێگەیەک کە چیدی تۆڵستۆی تااقەتی بینینی ژنەکەی خۆی نەبوو. بەڵام لە هەمانە و ساڵانەدا پیرەژنە دڵشکاوەکە کە هێشتا شتینووی سۆز بوو دەهات لە بەرامبەر مێردەکەیدا ئەژنۆ لەسەر زەویدا دەنیشت و لێی دەپاڕایەوە کە ئەو بابەتە عاشقانیانیەی کە 50 ساڵ لەوەوبەر لە دەفتەرەکەدا نووسیبوونی بۆی بخوێنێتەوە. کاتێک کە تۆڵستۆی یاداوەری خۆشەکانی ڕابردووی بەدەنجێکی گڕ و پیر دەخوێندەوە، هەردووچیان کاریگەر دەبوون و دەگریان. لەوە دەچێت گریانەکەی ئەوان بۆ ئەو جیاوازیە بوو بێت کە لە نێوان ڕاستیەکانی ئەمڕۆ و خەونە شیرینەکانی دوێنێدا هەبوو. سەرنجام تۆڵستۆی لە تەمەنی 82 ساڵیدا کە چیتر تەحملی خەمنامەی ژیانی خێزانی نەبوو، لە یەکێک لە شەو ساردەکانی مانجی ئۆکتۆبری ساڵی 1910 کە بەفر هەمولایەکی سپی کردبوو لە ماڵ هاتە دەر و بەرەو شوێنێکی نادیار ملینا. 11 ڕۆژ پاش بەجێهێشتنی ماڵەوە تۆڵستۆی لە یەکێک لە وێزگەکانی شەمەندەفەری رووسیا بە نەخۆشی سیەکان گیانی سپارد. داخوازیە و لە کاتی مەرجیدا ئەمە بوو کە ڕێ بەژنەکەی نەدەن لی نزیک ببێتەوە. ئەمە ئەو بەهایە بوو کە تۆڵستۆی لەبەر نوکەنوکردنی هاوسەرەکەی گلەی و گازندەی تووشی بورانەوە و لاوەزبوون هات و سەرنجامەکەی بە مەراقەوە سەری نایەوە. بەڕێزان ممچینە خوێنەروە هەست بکات خاتوونی تۆڵستۆی لەسەر حەقە، ئێمەش تا ڕادەیە قبوڵمانە، بەڵام باسی ئێمە ئەوە نییە، باسی مەبەستی ئێمە ئەوەیە کە ئایا نوکەنوکردن و هەڵەشەی و جنێودان هیچ یارمەتیەکی ئەوی دا؟ ئایا بارودۆخەکەی خراپتر نەکرد؟ ئایا ژیانی ژن و مێرد نەبووە دۆزەخ؟ من وا دەزانم بە واقعی تووشی شێتی بووبووم. ئەمە ڕستەیەک بوو کە خاتوونی تۆڵستۆی پاژەوەی پێی بە بارودۆخی مێردەکەی بردووتی، بەڵام چیدی درەنگ بوو. تراژیدیای گەورەی ژیانی لینکۆڵن هەروەک ژمارەیەکی تر لە پیاوە گەورەکان هاوسەرگیری بوو. تراژیدیای گەورەی لینکۆڵن مەرجی ئەو نەبوو، بەڵکو ژیانی ژن و مێردایەتی ئەو بوو، چونکە کاتێ کە بوت بەرەو لینکۆڵن تەقەی کرد، لینکۆڵن نەیزانی کە فیشەکەکە لەکوێوە لەلایەن چ کەسێکەوە تەقێنراوە، بەڵام ئەو نزیکی نیو سەدا هەر ڕۆژە ناچار بوو لە میوەی تاڵ و ژەهراوی ژیانی ژن و مێردایەتی خۆی بڕنێتەوە.
23 ساڵی تەواو خاتووی لینکۆڵن هەر نقەی هاتوو ئەوی ئازاردا. ئەم ژنە لەبەر ئەمەی مێردەکەی لەلایەنی ڕووکەش و ڕوخسارەوە و بارودۆخی لاشەیەوە لە بارێکدا نییە کە دڵخوازی بێت بۆ یەکلەیی دەکرد و ڕەخنەی هەبوو. بەڕای ئەو سەرتاپای ئەبراهەم لینکۆڵن عیب و کەم و کوڕی بوو، دەیوت پشتی کۆم و جوڵەکانی نەگونجاوە، قاچەکانی وەک سوورپێستەکان بەرز دەکاتەوە لە زەوی دادەنێت، هەنگاوەکان هاوسەنگ و چالاک نییە، گوێی باریکە، سەرزلە و تەنانەت پێی دەوت لوتت خوارە و لەوی خوارەوە درێژترە لەسەرەوە و هەزار شتی تری لەم بابەتە. ئەبراهەم لینکۆڵن و مری تاد لینکۆڵن لە هەر ڕوویەکەوە جیاوازیان هەبوو. پێگەی پەروەردەی پێشینە خوڕەوشت زەوق و سەلیقە و تێڕوانینیان یەکێک نەبوو، بەردەوام یەکتریان تووڕە دەکرد. سینارە ئەلبەرت جیمبوریج لەم بارەیەوە دەنووسێت: دەنجی بەرزی خاتوو لینکۆڵن کە هەروەک جیقەوا بوو لە شەقامیشدا دەبیسترا. هەر کاتێک کە تووڕە دەبوو هەموو دراوسێکان ئاگادار دەبوون. زۆربەی کات ئەو تووڕەیی بە جۆرێکی جیا لە و شەو قسە دەردەبڕی. ژمارەی تووڕەبوونەکانی لە حساب نەدەهات. لە هەمان سەرەتای هاوسەرگیریانەوە بەڕێز لینکۆڵن و خێزانەکەی لە شوقەی خاتوو ئیرلیدا لە ئیسپرینگفیلد دەژیان. ڕۆژێکیان بەیانی کە لینکۆڵن و ژنەکەی نانوچاییان دەخوارد. خاتوو لینکۆڵن تووڕە بوو، کوپی قاوەکەی پڕژان بە دەم و چاوی مێردەکەیدا. ئەم کارە لە بەرامبەر خەڵکی تردا ئەنجامدرا، بۆیە لینکۆڵن لە بەرامبەر ئەواندا شەرمەندە و شەرمەزار بوو، بەڵام نەیتوانی قسەیەک بکات. ئایا ئەم هەموو تووڕەی و شێتیە لینکۆڵنی گۆڕی؟ لە ڕوانگەیەکە وەڵامی ئەم پرسیارە بەڵەیە، چونکە بۆ هۆی ئەوەی کە لینکۆڵن بە بەهای کاری قورس و کەمەرشکێن 3 مانگی بەهار و 3 مانگی پاییز نێتەوە بۆ لای ماڵ و خێزانەکەی. ئەمە لە کاتێکدا بوو کە هاوکارەکانی هەموو شەوێک لە شوێنی کاری خۆیانەوە دەهاتنەوە بۆ ماڵەکانیان. لینکۆڵن هەمیشە لە هەوڵدا بوو لە ڕووگرژکردنەکانی هاوسەرەکەی دەرباز بێ. ئەمە ئەو بەرهەمەیە کە خاتوو لینکۆڵن، پیمپراتیرس و ژنی و کونتس تۆڵستۆی لە خوڕەوشت و ڕەفتاریان دەستیان کەوت. ئەوان ئەو شتە کە زۆر ئازیز بوولایان لە دەستیاندا و نابودیان کرد. بەسیها سرگر کە زۆربەی ساڵەکانی دەورانی کارکردنی خۆی لە خزمەت دادگای پەیوەندی خێزانیەکانی نیویۆرکدا بوو و هەزارەها دۆسەی تەلاقی تاوتوێ کردووە. لەو باوەڕدایە کە یەکێک لە هۆکارە گرنگەکانی ئەوەی کە پیاوان خانووی خۆیان بەجێ دەهێڵن بوونی ژنی نقەنقکەر و ناجێگیرە. بڵاوکراوەی بۆستن پۆست دەڵێ زۆرێک لە ژنان بەدەستی خۆیان گۆڕی ژیانی ژن و مێردایەتی خۆیان هەڵدەکەن، کەواتە ئەگەر دەتانەوێت ژیانتان بەختەوەر بێت ئەوە لە بیان و گرتن دوورکەونەوە. پاری 33 تەنها ئێوە نین کە دەبێت بژین، بهێڵن تا کەسانی تریش ژیان بەرنەسەر. خۆشەویستان، یەکێک لەو خاڵە سەرنجڕاکێشەرانەی کە دیزرائیلی دەیوت ئەمە بوو: ممچینە لە ژیاندا کۆمەڵەکارێکی گەمژانم ئەنجام دابێ، بەڵام هەرگیز لەبەر عاشق هاوسەرگیری ناکەم. دیزرائیلی بە موتەی خۆی وەفادار بوو، تا 35 ساڵەی هاوسەرگیری نەکرد. لەو تەمەنەشدا لەگەڵ بێوەژنێکی تەمەن 50 ساڵەدا هاوسەرگیری کرد. ئایا دیزرائیلی عاشقی ئەو ژنە بوو؟ خۆی دەیوت نە. ئەو ژنەش ئەمەی دەزانی. ئەو ژنە دەیزانی کە دیزرائیلی تەنها لەبەر سەروەت هاوسەرگیری لەگەڵدا کردووە. هەر لەبەر ئەوەش کاتێک دیزرائیلی داوای لەم خاتوونە کرد کە ببێتە هاوسەری ئەو، وتی کە مەجالی بدات تاکو 1 ساڵ دەربارەی خوڕەوشتی ئەو پرسوجۆ بکات و لە کۆتایی ئەو ماوەیەدا ئامادە بوو شووی پێ بکات. پێدەچێت ئەم بەیەک گەیشتنە زۆر بێتام و نائاسایی بێ، بەڵام بەم جۆرە نییە. ئەوان 30 ساڵ پێکەوە ژیان و پاش چەند ساڵ کاتێک دیزرائیلی بەگاڵتەوە دەیوت: ماری ئان، دەزانی کە من عاشق نەبووم و لەبەر سەروەت و سامان لەگەڵتدا هاوسەرگیریم کرد؟ خاتوو ماری ئان وەڵامی دایەوە: ئەمە دەزانم، بەڵام بڵێ بەو ناسینەی ئێستا گەردە دویست ئەم کارە سەر لە نوێ ئەنجام بدەیت، ئایا لەبەر عاشق لەگەڵ مندا هاوسەرگیریت دەکرد؟ دیزرائیلی بە واقعی و بەڕاستی دەیوت: ئەمە زۆر ڕاستە کە دەیڵێیت. ماری ئان ژنێکی زۆر گرنگ نەبوو، بەڵام لە هونەری بەڕێوەبردننی پیاودا وەستا بوو. ئەو هەوڵی نەدا خۆی زیرەکتر لە دیزرائیلی پیشان بدا. پاشنیوەڕۆکان کە دیزرائیلی ماندوو کوتراوە دەگەڕایەوە بۆ ماڵەوە، گوێی لە چەنەبازی و قەرەچەناخیەکانی ماری ئان دەگرت، تاکو ماندوێتیەکانی نەدەما و بە قسەی خۆی ماڵ بۆ ئەو شوێنێک بوو کە هاوسەرەکەی لەگەڵ ئەو کەم و کوڕیانەی کە هەیبوو بۆ ماوەی 30 ساڵ لە باسکردن و ستایشکردنی مێردەکەی وازی نەهێنا. بەرەنجام چی بوو؟ دیزرائیلی دەیوت: ئێمە 30 ساڵە پێکەوە هاوسەرگیریمان کردووە، من هیچ کاتێ لە هەڵسوکەوت لەگەڵیدا تووشی بێتاقەتی نەهاتووم. ئەمە ڕاستە کە ماری ئان کامڵ و بێکەم و کوڕی نەبووە، بەڵام دیزرائیلی ئەوەندە عەقڵ بوو کە مۆڵەتی پێبدات هەر ئەوەندە بێت کە هەیە. ڕێی بیری خۆی دەکردە پێ و لە ژێر تیشکە گەرمەکانی عاشقی ماری ئاندا گەرماوی هەتاوی دەگرت. ماری ئان ڕاوێشکار، هاودەم و یاوەری مێردەکەی بوو. دیزرائیلی هەر شەوە لە کۆڕەگشتەکاندا بەم هۆیەوە بەرەو ماڵەوە بە هەڵەداوان دەچوو چێ لە هەواڵەکانی ڕۆژ ئاگادار بکاتەوە. بۆ ماوەی 30 ساڵ ماری ئان تەنها لەبەر خاتری دیزرائیلی دەژیا و دەیوت: سەروەتەکەم تەنها لەبەر ئەوە دەوێت کە دەتوانێت خۆشی مێردەکەم دەستەبەر بکات.
هەنری جیمز دەڵێ خاڵی سەرەتا لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ خەڵکدا دەبێت لەبەرچاومان بێت ئەمەیەکە مۆڵەت بدەین ئەوان لەو ڕێگەی کە بۆ بەختەوەربوون هەڵیان بژاردووە بە پێی لیستەی خۆیان هەنگاو بنێن هەڵبەتە بەو مەرجەی کە ئەوان گرتویانەتە بەر نەبێتە هۆی ئازاری ئێمە. لولاند فۆسترود لە کتێبەکەی خۆیدا بەناوی گەشەی دوانەکان لە خێزاندا دەنووسێ سەرکەوتن لە هاوسەرگیریدا تەنها ئەوە نییە کە کەسێکی گونجاوی خۆمان پەیدا بکەین بەڵکو سەرکەوتن لەوەدایە کە ئێمەش کەسێکی گونجاو بین کەواتە ئەگەر دەتانەوێت ژیانێکی شاد و بەختەوەرتان هەبێ ڕێسایەکی تری ئەمەیە هەوڵ بدەن خۆتان لەگەڵ سەلیقەی هاوبەشی ژیانتاندا ڕێک بخەن. بەڕێزان گەیشتینە پاری 34 خۆگرتنەوە لە ڕەخنەگرتنی نابەجێ. سەختترین ڕکەبەری دیزرائیلی لە ژیانی کۆمەڵایەتیدا سێرد گلادستۆنە. ئەمە جێی سەرنجە کە گلادستۆن هەروەک دیزرائیلی ژیانێکی ژن و مێردایەتی بەختەوەرانەی تێپەڕە. ویلیام کاترین و گلادستۆن 59 ساڵ بە سۆز و خۆشەویستی نەپچراو پێکەوە دەژیان. گلادستۆن کە لە دەرەوەی ماڵ و لە ناو کۆمەلگادا و ڕەخنەگرێکی توند و تیژ بوو تەنانەت لەسەر هەندێ مەسەلەی بچوشی ئیمپراتۆریەتی دەنگەدەنجی دەکرد و خەریکی مشتومڕ دەبوو بەڵام لە ماڵەوە هیچ کەسێکی دایە بەرتوانج و ڕەخنە بەیانیان کە بۆ خواردنی نان و چایی لە ژوورەکەی دەچۆت دەرەوە و دەیبینی کە هێشتا ئەوانی تر لە خەودان ئارام هەنگاوی دەنا و ئاوازێکی لەسەر خۆی لەژێر لێەوە دەگوت و بەم جۆرە ئەندامانی تری خێزانەکەی ئاگادار دەکردەوە کە گرفتارترین پیاوی ئینگلیز بە تەنهایی لە نهۆمی خوارەوەدا چاوەڕێیە. پیاوە دیپلۆماتە و ئەم کەسە وردەکارە زۆری ڕق لە ڕەخنە و توانجی ناو خێزان بوو. دوروتی دیکس کە خوێندنەوەیکی بەرفراوانی لە زەمینەی هۆکارەکانی بێ ئاکامی ژیانی ژن و مێردایەتیدا هەیە دەڵێ زیاتر لە 150 ئەو ژن و مێردانەی کە تووشی شکست دەبن بەو هۆیەوەیە کە خەونە ڕۆمانسیەکانی سەرەتای هاوسەرگیری بەهۆی پێکدادان لەگەڵ تاشە بەردەگەورەکانی واقعیەتە نەخوازراوەکانی ڕەخنە تێک دەشکێن. ئەم ڕەخنانەش بە شێوەیەکی ئاسایی ناوبۆشن بەڵام ماڵوێرانکەرن کەواتە ئەم ڕێسایشتان لێهات نەچێ لە ڕەخنەگرتن بە دوور بن. بەڕێزان گەیشتینە پاری 35 ستایش و پیاهەڵدان. کاتێک کە ژن و مێرد لەگەڵ یەک لە ماڵ دەچنە دەرەوە و دەچن بۆ گەڕان و پیاسەکردن بە شێوەیەکی ئاسایی پیا و سەرنجی لای خەڵکانی ترە بەگشتی بەڵام ژن زیاتر سەرنجی ژنان دەدات تا بزانێت چ بەرجێکیان پۆشیوە و یاخود چۆن ئارایشتیان کردووە لە خەیاڵی خۆیدا خۆی لەگەڵ ئەوان بەراورد دەکا. بۆ ها تایبەتمەندی ناو ژنان پیاوان دەبێت ئەو هەوڵەی کە ژنان بۆ خۆجوانکردن و خۆپۆشتەبوون ئەنجامی دەدەن بخەنە بەر ستایش و ئافرینکردن. کاتێک کە مێرد لەمەڕ هەوڵەکانی هاوسەرەکەی بێبایەخ بێت ئەوە ناچار دەکات کە بە کردداری پێچەوانە سەرنجی مێردەکەی ڕابکێشێ. نەنچی من کە چەند ساڵ لەمەوبەر لە تەمەنی 97 ساڵیدا گیانی سپارد بەر لە مەرجی بە شێوەیەک تووشی لاوازێکی گشتی بەتایبەتی لاوازی لە بینیندا بوو کە منداڵەکانی لە یەک گیانە دەکردەوە بەڵام هەر ئەم پیرێژنە کاتێک کە وێنەی لاوێتیان دەدایە دەیوت پێم بڵێن بزانم کە لە میوێنەیەدا چ جلێکم لەبەر کردووە. جێی سەرنجە کە پیرەژنێک لە حاڵی مەرگدا هێشتا حەز دەکات بزانێت 50 ساڵ لەوەبەر چ جلێکی پۆشیوە و لەو بارودۆخەدا ئایا جوان بوو سەرنجی خەڵکی ڕاکێشاوە یان نا. سەرنجدان لە هاوسەر دەبێتە هۆی ڕێزگرتن و پێزانین و بەم جۆرە ژیانی هەردوو لا ئارام و بەختەوەر دەبێ. هەر لەبەر ئەم خاڵە گرنگە بەبێ ڕیا و ڕووکەش و ڕازگۆیانە هەستن بە ستایشکردن و پیاهەڵدانی هاوسەرەکانتان و لە ئاستیاندا بێهەست. خۆشەویستان فەرمون لەگەڵ پاری 36 کارەمانادارەکان بۆ ژن هەر لە دێرین زەمانەوە گوڵ بە زمانی عاشق ناسراوە. بۆچی چاوەڕێن تاک و هاوسەرەکەتان لە نەخۆشخانەدا بکەوێت و ئێوە گوڵی بۆ ببەن؟ بۆچی سپەی شەو کە دێنەوە ماڵ چەند لقە گوڵێک لەگەڵ دەستتدا ناهێنیتەوە و خەڵاتی هاوسەرەکەتی بکەیت؟ بۆچی بەیانیان زوو کە دەچیتە سەرکار بە گەرم و گوڕی لە هاوسەرەکەت خواحافیزی ناکەیت یاخود دەستی خۆتی وەک نیشانەی خوداحافیزی بۆ تەکان نادەیت؟ ئێمە مێژوویەکی زۆرمان لە مێشکدایە و بۆ نمونە دەزانین کە چەند هەزار ساڵ لەمەوبەر کۆرچی گەورە بەسەر بابلیەکاندا زاڵ بوو یاخود دەزانین جەنگی جیهانی یەکەم لەکەیدا ڕوویدا بەڵام بەرواری لە دایکبوونی هاوسەرەکەمان و ساڵیادی هاوسەرگیریەکەمان لەبیر دەکەین. بۆچی دەبێت وەها بێ؟ سەرنجدان لەو مەسەلە وردانە بۆ هاوسەرەکەی ئێوە مانایەکی تایبەتی هەیە. ئەگەر چی من ناتوانم ئەو مانایە دەربخەم بەڵام دەتوانم ئەوە بڵێم بە دەربڕینی ئەو مەسەلە وردانە هاوسەرەکەتان وای بۆ دەچێت کە ئێوە لە بیری ئەودان و ئەوتان خۆش دەوێت. ڕێگەی ژیان تەنها یەک جار دەبڕدرێت. وەرن هەر لێرەوە هاوڕێ و یارەکەی خۆشمان لەبەر چاو بگرین و لەمەڕ هاوڕێیەتیەکەی بێبەش نەبین. کەواتە وەرن با ئەوەی لە چاکە و قسەی جوان پێمان دەکرێت لە ئاس هاوسەرەکانمان درێغین نەکەین و چاکەکردن دوان نەخین چونکە ڕێگەی ژیان یەک جار دەبڕدرێت. بۆیە ئەم ڕێسایەشت لەبیردا هەبێ بۆ کاروبارە بچووکەکانی ژیانی ژن و مێردایەتی بایەخ و سەرنجێکی زیاتر دابنێن. پاری 37 ڕەچاوکردنی ئەدەب
خۆزگە لە ژیانی ژن و مێردایەتیدا ئەوەندە کە لە ئاست خەڵکی بێگانەدا بە ئەدەبین لە ئاستی خۆشماندا مؤدەب بووینایە. وابزانم ڕێ بە خۆتان نادەن کە ئەم ڕستەیە لە ئاست هیچ کەسێک بڵێن بێجگە لە هاوسەر و منداڵەکانتە. دووبارە ئەو داستانە کۆنە ئازاردەرم بۆ باز دەکەیت، ئایا قەت ڕێ بە خۆتان دەدەن نامەی کەسێک بکەنەوە بیخوێنەوە کە پەیوەندی بە ئێوەوە نەبێت؟ ئایا کەسێک سڵاوی لێکردی ئەوە بە جوانی وەڵامی دەدەیتەوە یاخود ڕێ بە خۆتان دەدەن کە پێی بڵێن بڕۆ ملت بشکێنە؟ ڕاستێکی ئەوەیە کە نزیکانی ئێمن کە بەوتنی قسەی ئازاردەر هەستەکانمان بریندار دەکەن و پێدەچێت ئێمەش گیانی تۆڵەسەندنەوەمان تیا دروست بێ. ئایا ئێمە ڕێ بە خۆمان دەدەین کە لە کارەکانی خەڵکی تردا خۆ هەڵقورتێنین؟ ئەگەر ئێوە فرۆشیارێکن بۆچی ڕێ بە خۆتان نادەن لە بەرامبەر مشتریەکدا ڕووگرش بکەن و قسەی ناشیرن بکەن، بەڵام کاتێک شەو چوونە ماڵەوە لە بەرامبەر هاوسەرەکانتاندا ڕووگرش دەکەن و جاروبار جنێویش دەدەن؟ چۆن کاتێک لەگەڵ بێگانەیەکدا قەرارێکتان هەیە هەوڵ دەدەیت لە کاتی خۆیدا بگەیتە لای ئەو کەسە نەک لە چاوەڕوانیدا هەستی بریندار بێت. لە کاتێکدا چاک دەزانین هاوسەرەکانمان هەمیشە چاوەڕوانن. ئیڤان تۆرجنیف نووسەری ناوداری ڕووسی کە خۆشەویستێکی زۆری هەیە لە جیهاندا لەم بارەیەوە دەڵێ ئامادەم هەموو لێهاتووی و هەموو کتێبەکانم لە دەست بدەم بەمەرجێک هیچ کات هاوسەرەکەم لە چاوەڕوانیدا نەهێڵمەوە و ئێواران زوو بگەمەوە لای. دوروتی دیکش لەم بارەیەوە دەڵێ پیاوێکی بە ئەزمون لە ژیاندا دەزانێت کە دەتوانێت بەبێ هیچ زەحمەتێک ژنەکەی خۆی ناچار بە خواستەکانی بکە، ئەویش بەڕووخۆشبوون لەگەڵی. وەها پیاوێک دەزانێت کەمێک ستایشی ژنەکەی بکات و بۆ نمونە بڵێ چەندە لە ماڵداریدا شارەزایت هەیە و یاخود چەند هاوکارێکی باشی لە بەڕێوەبردننی ماڵدا، ئەو ژنە بەو پەڕی توانایەوە لە خزمەتی پیاوەکەیدا دەبێت. باوەڕ بکەن ئەگەر پیاوێک بە ژنەکەی بڵێ بەڕاستی بەم جلانەتەوە زۆر جوان بوویت، ئەو جلە سادە و ساکارەی خۆی ناگۆڕێتەوە بە هەموو مۆدێلی ئەوروپی. کەواتە ئەگەر دەتانەوێت ژیانێکی بەختەوەر لە ژیانی ژن و مێردایەتیتاندا بەسەر بەرن، لە ئاست هاوسەرەکانتاندا بە ئەدەب بن، هەروەک لە ئاست کەسانی بێگانەدا ڕەچاوی ئەدەب دەکەن. پاری 38 و کۆتایی ئەم پەرتووکە. لە سەرەتای هاوسەرگیریدا لەمەڕ مەسەلە جنسیەکان بێ ئاگام مەبن. دکتۆر هامیلتۆن لە لێکۆڵینەوەیکی بەرفراوانیدا کە لە میانەی لێکۆڵینەوە و چاوپێکەوتن لەگەڵ هەزاران جووتی لاودا ئەنجامی داوە و ساڵانێکی زۆری تەمەنی خۆی لە پێناو ئەو بابەتەدا سەرف کرد، گرنگی ئاگاداربوون بە مەسەلە جنسیەکان بە سەرەتاترین و گرنگترین پایەی هاوسەرگیری دادەنێت و ئەم مەسەلەیەش لە ڕێگەی زانستیەوە سەلمێنراوە. لە لێکۆڵینەوە زانستیەکاندا شکست لە هاوسەرگیریدا بەهۆی ئەم چوار خاڵەوەیە و لە خوارەوە ئاماژەی پێدراوە. یەکەم نەگونجاوی جنسی، دوو جیاوازی بیر و باوەڕ دەربارەی چۆنیەتی سەرفکردنی کاتە بۆشەکان، سێ کێشە ماڵیەکان، چوار ناسروشتی بوون لەلایەنی توانای مێشکی لاشەی و سۆزداریەوە. دکتۆر واتسۆن دەروونزانی بەناوبانگ دەڵێ مەسەلەی جنسی گرنگترین مەسەلەی ژیانە و ناڕێک و پێچی لە مەسەلە جنسیەکاندا هۆکاری زۆرێک لە بەدبەختیەکانی پیا و ژنە. بەڵام چۆن دەکرێت پەیوەندی جنسی بەرقەرار بکرێ؟ دکتۆر پاترفڵد کە لەم زەمینەیەدا لە پسپۆڕە بەناوبانگەکانە دەڵێ دەبێت توانای مشتومڕکردن دەربارەی جێبەجێکردنی ئەرکەکانی ژن و مێردایەتی جێگەی کتمان و هەستەکان بگرێ، دەستگەیشتن بە زانیاریەکان، چونکە بەلایانی بارودۆخی تایبەت و شەرمێک کە لە نێوان بارودۆخەکاندا بەربڵاوە تەنها لە ڕێگەی ئەو کتێبانەی کە لەم بارەیەوە نووسراون دەکرێت ئەنجام بدرێت. هەر لەبەر ئەمەشە ئەم پێشنیارەمان وەرگرت. لەو کتێبە چاک و تەندروستانەی کە زانیاری چاچیان لەبارەی جنسی ژن و مێردایەتی لە خۆ گرتووە، بەڵام تەنها لە هەڵبژارنی کتێبدا ئاگادار بن. کورتەی بەشی شەشەم، 7 ڕێگا بۆ بەختەوەربوون لە ژیانی ژن و مێردایەتیدا. یەکەم لە نوکەنووک و بیانوگرتن بە دوور بن. دوو هەوڵ بدەن خۆتان لەگەڵ سەلیقەی هاوسەرەکانتان بگونجێنن. سێ لە ڕەخنەگرتن دوور بکەونەوە. چوار بەبێ ڕووپامایی و درۆ بە ڕازگۆیانە ستایش و ئافرینی هاوسەرەکانتان بکەن و پشتگوێی نەخەن. 5 بۆ کاروبارە بچووکەکانی ژیان سەرنجێکی زۆرتر و بایەخێکی زیاترتان هەبێ. 6 لە ئاست هاوسەرەکانتاندا بە ئەدەب بن. 7 زانیاریە جنسیەکان لە کتێبە متمانە پێکراوەکاندا دەست بخەن. خۆشەویستان و ئازیزانم، سواس و ستایش بۆ خوای پەروەردگار کە دەرفەتی پێدام و تەمەنی درێژکردم لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستدا کۆتایی بێنم بە خوێندنەوەی پەرتووکی هونەری هاوڕێگرتن و شێوازی هەڵس و کەوتکردن لەگەڵ خەڵکیدا. ئەم پەرتووکە لە نووسینی نووسەری بەناوبانجی ئەمریکی دیلکارنگیە عەدنان سوجادی وەری جەڕاوەتە سەر زمانی شیرینی کوردی. ڕێز و سڵاوی من بەختیار عەبدوڵڵا بچووکتان لە ستۆدیۆ تۆماری دەنگ، هەروەها ئازاد حەسەنی هاوکارم هەڵەبڕ و مۆنتاژ و جێبەجێکردن قبول بکەن. پشت بەخوا لە پەرتووچێکی تر لە کاتێکی تر لە بابەتێکی تر بە ئێوەی ئازیز و خۆشەویست دەگەینەوە، هەتاوەکو ئەو کاتە و ئەو زمانەی کە خوای پەروەردگار تەمەنمان درێژ دەکا و دەرفەت دەبێ لە بۆنەیەکی تردا بە یەکتری بگەینەوە و بەیەکەوە بابەتەکان شەنوکەوکەین. بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرین. خۆشەویستی ئێوە سۆزی ئێوە بۆ من هەموو شتێکە. هەمیشە شاد و کامەران و ئاسوودە و خەندەلێو بن. خواتان لەگەڵ.